بیسەری ئازیز، کتێبی بەندەکانی کۆنگرەی سیڤەر پێکهاتووە لە 34 تراک و ئەم بابەتانە لە خۆ دەگرێ. تراکی یەکەم، پێشەچی پەرلەمانتاران. تراکی دووەم، دەواازەی یەکەم، خوێندنەوەیەکی در بۆ پەیماننامەی سیڤەر. تراکی سێیەم، بەشی یەکەم، بارودۆخی بەستنی کۆنگرەی سیڤەر. تراکی چوارەم، باری سیاسی کورد لە پێش و دوای سیڤەر. تراکی پێنجەم، بەشی دووەم، ئەحکام و سروشتی بەندەکانی 62، 63 و 64. تراکی شەشەم، سنووری کوردستان لە بەندی 62دا. تراکی حەفتەم، بەشی سێیەم، گرنگی پەیماننامەی سیڤەر. تراکی هەشتەم، گرنگیەکانی تری پەیماننامەی سیڤەر. تراکی نۆیەم، بەشی چوارەم، سلبیاتەکانی ئەم ڕێکەوتنامەیە. تراکی دەیەم، وەرچەرخانێکی ترسناک لە سیڤەرەوە بۆ لۆزان. تراکی 11، سەرەتای استراتیژیەتێکی لەنگ ڕۆڵی کورد لەم وەرچەرخانەدا. تراکی 12، بەشی پێنجەم، هۆیەکانی جێبەجێ نەبوونی بەندەکانی 62، 64. تراکی 13، کاریگەری ئاسایی سیاسی سیڤەر بەسەر بارودۆخی ئێستای کورد. تراکی 14، دەوڵەتی عێراقی لە سیڤەر. تراکی 15، چێ میراتگیری یاسایی عوسمانیە. تراکی 16، بەشی شەشەم، سەرنجام و پێشنیار. تراکی 17، ڕاستپاردە و پێشنیار. تراکی 18، لێکۆلەر لە چەند دێڕێکدا. تراکی 19، دەواازەی دووەم، دەقەکانی پەیماننامەی سیڤەر. تراکی 20، دەقی پەیماننامەی سیڤەر. تراکی 21، ئەرمەنستان ئەرمینیا. تراکی 22، تورکیا. تراکی 23، بەشی یەک، پەیماننامە کۆمەڵەی نەتەوەکان میثاق حزب ئومەم. تراکی 24، بەشی سێیەم، دەقە سیاسیەکان. بەشی یەکەم، قوستەنتینیا ئەستەمبوڵ. تراکی 25، بەشی دووەم، گەروەکان. تراکی 26، بەشی سێیەم، کوردستان بەندی 62. تراکی 27، بەشی چوارەم، سمیرنا بەندی 65. تراکی 28، بەشی پێنجەم، یۆنان بەندی 84. تراکی 29، بەشی شەشەم، ئەرمینیا بەندی 88. تراکی 30، بەشی حەوتەم، سووریا، میزۆپۆتامیا و فەڵەستین بەندی 94. تراکی 31، بەشی هەشتەم، حیجاز بەندی 98. تراکی 32، بەشی نۆیەم، میسر، سوودان، قوبرس بەندی 101. تراکی 33، بەشی دەیەم، مەغریب، تونس بەندی 118. تراکی 34 و کۆتایی، وەرجێر لە چەند دێڕێکدا. پێشەچی پەرلەمانتاران. بە درێژایی مێژوو ئەوەندەی کێشە لەسەر خاچی کوردستان هەبووە، ئەوەندە لەسەر کورد وەک کێشەیەکی نەتەوەیی و گەلێک نەبووە. ململانەکان لەسەر خاچی کوردستان یەکلا بوونەتەوە و ئەم کێشانە نە بەویست و خواستی کورد سەری هەڵداوە، نە ئەنجامەکەشی لە بەرژەوەندی ئەو بووە. کاتێکیش کورد بەدەنگ هاتبێ بە مایە سەریەشە و لادان لە فەرمان لە قەڵەم دراوە. ئەوەی هەمیشە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کوردەواری خۆی دووبارە دەکاتەوە مێژووە. هەرچی شکست و نەهامەتی و کارەساتەکان دەخاتە ئەستۆی بەرامبەرەکانی بێ ئەوەی هیچ بەرپرسیارەتێکیش هەڵبگرێ. سەرەڕای ئەمانەش زۆر کەم پشت بەخۆی و بە تواناکانی و بەوەرگرتنی ئەزموونەکانی دەبەستێ و زیاتر ئیتیکالیە. ئەمە نەخۆشیە، نەخۆشی دەردە کورد. ئەگەر دەردەکەش زانرا حەقە دەرمانیشی بۆ بدۆزرێتەوە. بە مەبەستی چارەسەرکردن بەگشتی زۆر دەگمەنە خوێندەوارێکی کورد ناوی پەیمانی سیڤەری نەبیست بێ. دەگمەنتریش لەمە ئەوەیە خوێندنەوەیەکی دروست لەسەر دەقەکانی سیڤەر لە بەردەستدا نەبێ. تەنیاوا دەزانێ بەندەکانی 62، 63 و 64 پەیوەندی بە کوردەوە هەیە. ئەویش لە پەیمانی لۆزان زیندە بەچاڵ کراوە. مخابن ئەو نەریتەی کە هەمیشە خۆمان لە بەرپرسیارەتی دەچێشینەوە یان ڕادەکەین ئەوەیە زۆربەی مێژوونووسان و ئەوانەی بە دوواداچوونیان هەیە وەک ئەوەیە کوردایەتی بکەن. ڕاستیەکان و دیکۆمنت و نهێنی و شاراوەکان بە بەڵگەوە ناخەنە ڕوو، بە تایبەتی ئەوانەی پەیوەستن بە کێشە و ناکۆکیەکان و ناچنە ناوبنج و بنەوانی مەسەلە هەستیارەکان. کارەسات لەوەدا گەلێک ئەگەر مێژووی خۆی لێ بشێوێنرێ میلەتێکی سەرلێشێواوی لێدەردەچێ. شانازی و شەرمەزاریەکانی پێلێک ناکرێتەوە.
نەدەبێتە میراتگیری دوێنێ و نەخاوەنی ئایندەیەکی گەش. هەمووی کراوە بە قوربانی کێشە کۆمەڵایەتیەکان پشتاوپشت میلەتەکەمانی پێ سەرچیخ سەرەڕۆ بردووە. کەی دێینەوە هۆش خۆمان ئەوە چ لە ئێستا و زووتر نییە. ئەوەی کە دەبوایە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 بکرێ کاری هەڵسەنگاندن و شرۆڤە و لێکدانەوە و توێژینەوەی زانستی و پلاندانانە سەبارەت بە خۆداچوونەوە لەسەر هەموو تەوەرەکان بۆ ئەوەی بناغەیەکی بتە و دابڕێژێ ژیانی کۆمەڵگەی کوردستانی پێ دروست بکرێتەوە، واتە کۆمەڵگایەکی بڕوا بەخۆبوو نەک چاو لە دەستی ئەو. دەرکردنی ئەم کتێبەی لە بەردەستدایە گرنگێکی لەوەیدایە کە قەڵەم ڕەنگینمان، ویژدان پەروەرانمان، ڕووناکبیر و دەسەڵات شەرعیەکانی کوردستان هەڵمەتی هەڵسەنگاندن و خوێندنەوەیەکی تر دەست پێ دەکەن، گۆڕانی پێویست بخرێتە گەڕ. ئەمەش نەخشەڕێگایەکی پتەوی دەوێ، ئامادەکاری باشی بۆ بکرێ بزاندرێ چێیە گۆڕانکاری دەکا و لەسەر چی و بۆچی. ئامانجەکە ڕوون بێ بۆ ئەوەی ئەنجامێکی چاچی لێ بکەوێتەوە، ئەوسا پێداگرتن لەسەر گۆڕان و ڕیفرۆم و چاکسازی ڕاستە ڕێ دەبێ. ئەگەر بمانەوێ ئەم بەرنامانە ئەنجام بدرێ پێویستی بە کەرەستەی باش و زانستی هەیە بۆ ئەوەی بتوانرێ هەڵسوکەوت لەگەڵ ڕابردوو و ئێستا و ئایندەدا بکرێ. ڕابردووی هەر نەتەوەیەک بەشێکە لە مێژووی دوور و درێژی خۆی. گرنگ ئەوەیە چۆن لە دەرگای مێژوودا بدرێ، بە کێ و چۆن و ئامانج لەو دەرگا لێدانەش چییە. وەک نمونە دەکرێت لەم کتێبەی لە بەردەستدایە بە وردی و پرسیارانە ڕوونتر بکرێتەوە بۆ ئەوەی وەڵامێکمان دەستکەوێ. کاتی ئەم پرۆژەیە لەلایەن هەردوو بەڕێزان مامۆستا سەلام ناوخۆش و کاک مەسعود عەبدولخالق ڕووبەڕووی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کرایەوە، دوای چەندین کۆبوونەوەی هەردوولا نەک هەر بە پێویستدانرا بەڵکو وەک ئەرکێکی نەتەوەیی بەشداریمان لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ڕاگەیاند. کەوتینە بیرۆڕا گۆڕینەوە و شیکردنەوە و لێکدانەوەی. ئامانجەکە بریتیە لە وەرگێڕانی ڕاستەوخۆ لە زمانی ئینگلیزی بۆ سەر زمانی کوردی و دوایش خوێندنەوەیەکی تر لەسەر بەندەکانی پەیمانی سیڤەر. ئێمەش لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لەگەڵ بەڕێز کاک حەمە عەلی تۆفیق جێگیری سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان پێداچوونەوەیەکی ورد و بەسوودمان لەسەر کرد، چ لە ڕووی دەوڵەمەندکردنی بە هەندێ سەرنج و تێبینی، چ لە ڕووی ڕێنووسی و زمانەوانی و پوختەکردنی داڕشتنەکان، تا ئەو ئاستەی پێمان کراوە دوای خوێندنەوەی ئەم کتێبە ئەو نرخە گەورەیە دەردەکەوێت کە بێتە کتێبی هەمووان لە کتێبخانەی ڕۆشنبیران و کتێبخانە گشتیەکان و ئەکادیمیەکان دابنرێ. بە کورتی حەقە هەموو خوێندەوارێک ئەم کتێبە بخوێنێتەوە لەبەر چەندین گرنگی یاسایی و سیاسی و مێژووی و کۆمەڵایەتی. ئەو ڕێکەوتنامەیە سیڤەر هەرچەند هێزی سیاسی نەماوە بەڵام هێزی یاسایی خۆی لەدەست نەداوە. ئەوە دەردەخات باشووری کوردستان ویلایەتی مووسڵ لەگەڵ عێراق یەک پارچە نەبووە، ئەو کاتەی کە لە دەسەڵاتی عوسمانی جیاکراوەتەوە. وەرگێڕانی لە زمانی ئینگلیزی ڕاستەوخۆ بۆ سەر زمانی کوردی ئەو هەڵە و ناڕاستیانەی وەلاناوە کە بە ئەنقەست لە کاتی وەرگێڕانی بۆ سەر زمانەکانی تر بە تایبەتی تورکی و عەرەبی دەستکاری کراوە. مەسەلەی کورد چۆتە نێو ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتیەوە. پڕچەکردنی بە بەڵگە و زانیاری ورد نرخ و بایەخی زۆری هەیە بۆ ئەوانەی بە دوواداچوون دەکەن. وەڵامدانەوەیەکی یاسایی دەدات بەدەستەوە کە پەیمانی لۆزان سیڤەری هەڵنەوەشاندەوە. یەکەم جارە بەم شێوەیە لە پەیمانی سیڤەر بکۆزرێتەوە تەنیا وا باوە بەندەکانی 62، 63 و 64 پەیوەستە بە کورد و کوردستان. ئەگەر نەخشە ڕێگای دامەزراندنی دەوڵەتی کوردی دابنرێت دەبێت لە سیڤەرەوە دەست پێ بکرێ. ڕاستکردنەوەی هەندێک هەڵە و هەڵوەشاندنەوەی چەندین هیوا و بۆچون ڕاستیەکان خۆیان دەدوێن. ناسینەوەی ڕەوشت و ئاکار و نەریتی کوردانەمان و کاریگەری لەسەر چارەنووسی نیشتیمان، دەرکەوتنی دۆستان و نەحەزان. ئەوە دەدات بەدەستەوە یەکێک لەو گەلانەی لە میراتی عوسمانی بێبەش کرا کورد بووە کە حەقێکی شەرعی خۆی هەبوو، بۆیە کورد دەتوانێت تاپۆی مڵکی خۆی لە سیڤەر بدۆزێتەوە. سیڤەر بنەمایەکی بایەخدارە ئەگەر بێت و کاری لەسەر بکرێ بە دیالۆگ و ڕێگەی چارەسەری لەگەڵ گەرانی دەوروبەر قسە و باسی لەسەر بکرێ، وەک پێشینەیەکی بەڵگەداری نێودەوڵەتیە. ئەم ڕێکەوتنامەیە لە ڕێگەی ناوەندێکی کاریگەر لوبی گیانێکی سیاسی و یاسایی و مێژووی لەبەر بکات تەنیا بۆ مەرامە ئەسڵیەکەی کاری لەسەر بکرێت.
ئەوە دەخاتە ڕوو کورد بەپێی بناغەکانی سەردەمی سیڤەر حەقی دامەزراندنی دەوڵەتی هەبووە، ئەمەش لە دواییدا بەپێی یاسای نێودەوڵەتی ساڵی 1929 مەرجی بە دەوڵەتبوونی هەرێم زائیدەنگەل زائیدەن دەسەڵاتی سیاسی پێناسە کراوە. سیڤەر ئەوە دەردەخات کورد پەرتەوازە بووە، هەلێکی گەورەی نەقۆستۆتەوە، هەرچەند خاوەنەکانی سیڤەریش وەک پێویست بۆ مافەکانی کورد هەنگایان نەناوە. سەرەڕای ئەم گرنگیانەی کە لەسەرەوە ئاماژەی پێدراوە، بەڵام ناوەڕۆکی سیڤەر چ لە پێش لۆزان و چ لە دوای لۆزان لە چوارچێوەی خودی سیڤەر نەچۆتە دەرەوە. لە ناو دەستوری و دەوڵەتانەی کوردستانیان لەسەر دابەش کراوە، مافی دەستوری وەرنەگرتووە. دوای چەند ساڵێکی کەم لە دوای سیڤەر و لۆزان دیبلۆماسی کوردی ڕۆڵێکی ئەوتۆی نامێنێ. مەسەلەی کورد سەرەڕای سەرهەڵدانەوە لە چەند کات و شوێنی جیاجیا وەک مەسەلەیەکی لە بیرکراو لە نێو سیاسەتی نێودەوڵەتی هەڵپەسێردراوە، بەجددی نەبووە بە ئەجندای مەسەلەیەکی نێودەوڵەتی ڕاستە کورد بە درێژایی سەدەی 20 وازی لە جمجۆڵی بەرگری و سیاسی نەهێناوە، بەڵام هەرگیز لە نێو دیبلۆماسی نێودەوڵەتی گەرم و گوڕی بەخۆوە نەبینیوە. بۆیە سەرنجام ئەوە گرنگە ئێستا لە دوای خۆسەپاندنی مەسەلەی کورد لە گۆڕەپانەکانی کارکردنی نێودەوڵەتی، دوای کارەساتەکانی ئەنفال و چیمیابارانکردنی خەڵک و خاکەکەی، بە تایبەتی دوای بڕیاری 688 هەروەها بەشداریکردنی لە پرۆسەی ڕزگارکردنی عێراق لە ڕژێمی دیکتاتۆری ساڵی 2003، کورد و سنووری کوردستان هاتەوە نێو سیاسەتی نێودەوڵەتی و دیبلۆماسی جیهانی و نێو کۆڕ و کۆبوونەوەکانی UN و ڕێکخراوەکانی. بۆیە ئێستا ڕۆژی ئەوە هاتووە کە لە سیڤەر ڕادەست بکرێتەوە پاڵپشتی ئەمە گۆڕانکاریانەی کە لە بەرژەوەندی گەلی کوردایە، ئەم هەوڵەش بێتە دەرفەتی دەستکەوتەکان نەک لە دەستان. لەژێر کارتێکردنی کۆنگرەی سیڤەر پرۆژە یاسای خودموختاری و ئۆتۆنۆمی کوردستانی لێکەوتەوە کە لە دانیشتنی ڕۆژی شوباتی ساڵی 1922 دا ئەنجومەنی نیشتیمانی گەورە گفتوگۆی لەسەر کرا. پرۆژەی ناوبرا وەک لە هەندێک بەند و بڕگەکانیدا هاتووە. یەکەم، دامەزراندنی دەستگای ئیداری خودموختاری بۆ خەڵکی کورد گونجاو بێ لەگەڵ ڕێوڕەسمی نەتەوایەتیان. 2. هەڵبژاردننی فەرماندارێکی گشتی بۆ ئەو ناوچانەی زۆرینەی کوردن. 3. پێکهێنانی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە ویلایەتەکانی ڕۆژهەڵات کە ئەرکە هەمەلایەنەی دەبێت. 4. دروستکردنی دەستگای قەزایی کوردستان. 5. ئەنجومەنی نیشتیمانی کورد پەیڕەوی ناوخۆیی هێزی جەندرمە بۆ پاراستنی ئاسایش لە ویلایەتەکانی ڕۆژهەڵات ڕێک دەخات. 6. تەنیا زمانی تورکی ڕسمی دەبێت دەتواندێت لە خوێندنگاکان زمانی کوردی بەکار بهێنرێ و پەرەی پێ بدرێ. 7. ئەنجومەنی نیشتیمانی کورد زانکۆیەکدا دەمەزرێنێت کە کۆلێژی ماف و پزیشکی تێدا بێت. لەگەڵ چەندین بەند و بڕگەی تر کەچی نوێنەرانی کورد کە 72 ئەندام پەرلەمان بوون، هەندێکیان بە جۆش و خڕۆشەوە لە دژی ئەو پرۆژەیە وەستان. لەلایەکی تریش ئێدمۆند لە معازەرەیەکدا لە 25 دەی ساڵی 1966 لە لەندەن دەڵێ پێش کۆنگرەی سیڤەر لە ساڵی 1970 هاوپەیمانان دانیان بە ئاواتەنەتەوەیەکانی کەمینەکانی ئیمپراتۆری عوسمانی لە چوارچێوەی خاڵی 12ی دەقی پرەنسیپە جیهانیەکانی سەرۆک ویلسن دانا کە تێیدا هاتووە کەمینە ناتورکەکان لە ناو چوارچێوەی ئیمپراتۆری دەبێت دەرفەتێکی ئازادی ڕاستەقینەی دوور لە هەر چەشنە دەستێوەردان و کاریگەری بۆ بڕەخسێ تا سەربەخۆی خۆی بەکار بهێنێ. دەقی بەندی 22 لە بەڵگەنامەی گەلان حوسبە ئومەم جەخت بۆ هێنانەدی و دەرفەتە لە ڕێگەی هێنانەدی سیستمی ئینتیداب دەکات. ئەم پرەنسیپە ئازادانە کۆمەڵە شێوەیەکی دیاریکراوی لە پەیمانی سیڤەردا بەبەردا کرا کە لەلایەن هاوپەیمانەکانی سەرکەوتوو لە ساڵی 1920 بەسەر هادی پاشا سەپێنرا. کامەش 3 دەوڵەتی عەرەبی لە حیجاز و سووریا و عێراق و دەوڵەتێکی ئەرمەنی لە تورکیا ڕۆژهەڵاتدا و هەروەها دەوڵەتێک بە ناوی کوردستان لە ویلایەتە کوردیەکانی تورکیا کە کوردەکانی ویلایەتی مووسڵیش مافی چوونەپاڵ ئەو دەوڵەتەیان بە ئازادیەکی مطلقەوە ڕەها هەبێت دایمەزرێنن. ئەو بەیانەی کە لە سەروو بەندی دانوستانەکانی لۆزان لە کانونی یەکەمی ساڵی 1922 دا لەلایەن حکومەتی خاوەن شکۆی بەریتانی و حکومەتی عێراق بڵاو کراوەتەوە لەبەر گرنگی و ڕوونی و بڕینەوەی بەیان هام واضعە و جازم. ئیدمۆز لە محازەرەیەکدا چەند سەرنجێک لەو بەیانەدا دەخاتە ڕوو. یەکەم،
بەکارهێنانی ڕستەی حکوومەتی کوردی مەودایەکی دوورتری لە ئۆتۆنۆمی لە چوارچێوەی کۆماری عێراقدا هەیە کە ئێستا داخوازێکی ڕسمی کوردەکانە. دووەم، ڕستەی لە چوارچێوەی سنوورەکانی عێراقدا لە بری بڕگەی ئەو کوردانەی لە چوارچێوەی سنووری ویلایەتی مووسڵی عوسمانیدا دەژین بەکار هاتووە. سێەم، بانگێشی کوردەکان بۆ دیاریکردنی ئەو سنوورانەی کە بۆ حکوومەتی کوردی بە گونجاو دەزانن لەسەر تەواوی ئەو بەڵێن و بەیاننامە و ڕێکەوتن و کۆنگرانەی بە کورد دراوەیان کێشەی تاوتوێ کراوە جێگەی داخامانە زۆربەیان بە خێرایی لەبیر چوونەوە کەوتنە بەر هەڵومەرجی تەنگەژە و هەڵوێستە گەلێکی سەخت لەگەڵ خۆیاندا لول دراون. لە کۆتاییدا ئەمە ڕاستیەکی مێژوویە دابەشکردنی کوردستان بە زۆر سەپێنراوە بە بێویست و خوازی گەلەکەی لەژێر کاریگەری جەنجی جیهانی یەکەم و گۆڕانکاری لە سنوورەکانی ئیمپراتۆری عوسمانی دەکرێت جارێکی تر ئەم هاوسەنگی و پەیوەندیە نێودەوڵەتیانە لەگەڵ سووربوونی گەلی کوردستان بەرەو یەکگرتنی کوردستانی گەورەمان ببە وەک ئەوەی لە چەندین شوێنی جیهاندا ڕوویاندا. ڤێتنام، ئەڵمانیا یاخود بە لێکدانەوەیەکی تر هەڵوەشاندنەوەی سنووری ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان لەسەر دابەش کراوە وەکو لە یەکێتی سۆڤێتی پێشوو ڕوویدایان لە یوغزلافیا و چەندین وڵاتی تر. هەر کامەیان بێ لە بەرژەوەندی گەلی کوردستاندایە. ئەو گەلەی ڕۆلی لە مێژوودا دیارە و دەیەوێت بە ڕێگەی دیموکراتی و ئاشتی و دیالۆگ نەخشە و ناسنامەی خۆی هەبێ چ زوو چ درەنگ ئەو مافا بەڕەوا دەزانێت. نیعەمەت عەبدوڵڵا. ئەم بەشە بە کۆتا هات. دەواازە یەکەم، خوێندنەوەیەکی تر بۆ پەیماننامەی سیڤەر مەسعود عەبدولخالق. پێشەچیم، خاوەن حەق بۆ گێڕانەوەی مافی خۆی بەدوای هەر بەڵگە و سەنەدێک دەگەڕێت هەتا ئەگەر شایەدێکی زارەکیش بێ. لەو سۆنگەیەوە ئێمەی کورد خاوەنی دەیان بەڵگەنامەی بەهێزینگە بە سانایی دەیسەلمێنێ مافی چارەبوون بە دەوڵەتمان هەیە بەپێی یاسای نێودەوڵەتی و شەریعەتی ئیسلامیش. بۆ زەخکردنەوەی ئەو مافە تێکۆشینێکی هەمەلایەنەی دڵسۆزانەی دەوێ هەر لە شۆڕش و ڕاپەڕین تا دەگاتە نووسین و دۆزینەوەی بەڵگەنامەی یاسایی بۆ ئەو مەبەستەش چەندین ڕێکەوتنامە و بەڵگەنامەی مێژووی هەیە کە بە ئاسانی دەتوانین پشتی پێبەستین و بیکەینە بنەماکانی یاسایی بۆ بە چارەنووسین گەیشتن. لەوانە ڕێکەوتنامەی سوڵتان سەلیمی قانونی و 23 میرنشینی کورد لەژێر سەرپەرشتی شێخ ئیدریسی بەدلیسی لە ساڵی 1514 کە بەهۆیەوە سیستەمی خەلافەت و لامەرکەزی و ویلایەتە چەسپا. هەروەها ئاماژەکانی کۆنگرەی بەرلینی 2 یۆلۆی ساڵی 1878 بنەماکانی جامیعەی ئیسلامی، اینجا کۆنگرەی پاریسی ساڵی 1902 تا دەگاتە بنەماکانی مافی چارەنووس لە چواردەخاڵەکەی ویلسن لە ساڵی 1518 و لێدوانە هاوبەشەکەی بەریتانیای فەڕەنسی لە ساڵی 1970 و کۆنگرەکانی سانریمۆ سیڤەر لە ساڵی 1920 پێدانی مافی چارەنووس لەلایەن سوڵتانی عوسمانی و راپۆرتی لێژنەی نێوبژی ویلایەتی مووسڵ لە ساڵی 1925 تا دەگاتە مادەکانی 1 و 55 میساقی نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ زۆر لایتری پڕشنگدار کە ناتوانین هەمووی لێرەدا باز بکەین نانووسرێ. ئەو داڕشتنە یاسایانەوە پێویست دەکا بە زانستی و مێژووی خۆماندا بچینەوە کە بە هەڵە کۆمەڵێک چەمک چەسپیوە لەوانە. یەکەم، دەڵێن کورد لە ساڵی 1514ەوە داگیر و دابەش کراوە کەچی لە ڕاستی داوانیە. کورد سربەخۆ بۆ و خاوەن دەسەڵاتی خۆی بووە تا لە سایکزبیکۆ و لۆزان دابەش کراوە. بە پشتگوێخستنی سیڤەر مافەکانی لە مێژوودا بزر نییە بەڵکو دیارە لە لای کێیە. دووەم، باسەوە دەکرێت کە کوردستان بەشێک بۆ لە عێراق لەژێر ناوی برایەتی کورد و عەرەب ئەوەش ڕاست نییە. سێەم، گوایە لەبەر ئەوەی کورد عەشایر و ناکۆک و بێتوانە بووە بۆیە نەبوونەتە دەوڵەت ئەوەش ڕاست نییە. چوارەم، لەلایەکی تریشەوە بەشی زۆری خەڵکی کوردستان تەنانەت پسپۆڕەکانیش وەک پێویست زانیاریان لەبارەی و ڕێکەوتنامە و ڕەهەند و پاڵنەر و دروستکەرەکانی نییە. بۆیە هەڵوێستی هەڵە و جاروایە پێتوانەی بۆ دروست دەبێ چونکە سەرچاوەی زانیاری سەلامەت نییە. هەر بەنمونە لە بەیانی فیدرالی کوردستان کە لە 4 دەی ساڵی 1992 دەرچووە پڕە لە هەڵە نووسیوێتی بەندی 62 63 و 64 بەشی چوارەم کەچی ڕاستیەکەی ئەوەیە بەشی سێمە چۆن دەکرێت بەڵگەنامەیەکی وا گرنگە ئاوا هەڵەی لێ بکرێ و دوای 17 ساڵ نەزانراوە و چاک نەکراوەتەوە. هەر لەو چوارچێوەیە و لە بەرنەبوونی زانیاری تەواو دەبینین گەلێ جار دۆستیان لێ بووە بە ناحەز و بە پێچەوانەشەوە. نووسەرێک دەنووسێ کەمال ئەتاتورکی تورکیا لە تاریکیەوە وەرچەرخاندە ڕووناچی لەگەڵ زۆر چەمچیتر کە پێویستی بەڕاستکردنەوە
بنچینەوە هەیە. ئەوەی ئەو وێنە هەڵەیە بە مێژوونووس و سیاسەتمەداری کورد دەدات هۆیەکانی زۆرە، بەڵام یەکێک لە هۆیە بنچینەیەکان ئەوەیە ئەو مێژوو زانیاریانە لەسەر چاوەڕەسەنەکەی خۆی وەرناگیرە، بەڵکو دوای ئەوەی بەدەستکاریەوە وەردەگێڕدرێتە سەر زمانی عەرەبی یان ڕووسی یان تورکی، اینجا کورد لەوانی وەردەگرێتەوە. هەر یەکەش تەرازوی خۆی هەبووە. لە تورکیا بە تەرازوو ئایدۆلۆژیای تۆرانیایەتی کاری پێکراوە. لە کتێبی النظام فی الأناضول الشرقیە دکتۆر ئیسماعیل بێشکچی دەڵێ نووسەرێکی تورکی کتێبێکی وەرگێڕدرا بۆ سەر زمانی تورکی هەڵسابوو ناوی تورکێک بە دڕندە هاتبوو، لە هەر جێیەک ناوی تورکەکەی بینی بوو کردبوویە کوردێک. جا ئێمەش هەڵدەستینەوە دەکەینە کوردی، چەندە ناسەلامەتە. بە هەمان شێوە لە بەشەکانی تریش لە ڕووسیدا بەپێی ئایدۆلۆژیای مارکسی دەبوایە ڕەهەندی ئاینی بە سەلبی بنرخێنرێ. ئەوەش دەبووە هۆیەوەی بەشی هەرە گرنگی مێژووی کورد بە سەلبی وەربگێڕدرێ و ئەو بۆ چوونە سەقەتە دەهاتە کایەوە. لە دەروازەی عەرەبیش وێنەیەکیان دەدایە خوێنەر کە سەروەری بە عەرەبدا دەدا و ناو ئەدرەسی دەوڵەتانی وەکو عێراق و سووریا واردن زەق بکەنەوە و هێنانەکایەیان بدەنە پاڵ بزوتنەوەی نیشتیمانی و شۆڕشەکان، نەک پلانی ئیستیعمار. ئەگەر بە وردی لەوەی خوارەوە سەرنج بدەین وەرگێڕراوی مادەیەکی سایکس بیکۆ 9 ئایاری مایۆی ساڵی 1916 لە دەقە ئینگلیزیەکەی و عەرەبیەکەی چەندە جیاوازە. لە ئینگلیزیەکە ناوی عێراق و سووریای تێدا نییە، بە PTAB هاتووە. وەک هێڵمان لەژێر کێشاوە کەچی لە وەرگێڕراوە عەرەبیەکەدا بان قەسداندراوە. کوردیش لە عەرەبیەکە وەری دەگرێت و بەو شێوەیە دەکەوێتە هەڵەیەکی استراتیژی سیاسی و یاسایی ترسناک، مەجانی خزمەتێکی گەورە بە پڕۆژەی عروبە و ڕەسەنایەتی عێراق دەکا بێ ئەوەی بنچینەیەکشی هەبێ. بە هەمان شێوە دەبینین لە سیڤەریش ناوی عێراقی هەرتێدا نییە، کەچی مێژوونووسە عەرەبەکان هەرچی میزۆپۆتامیا کردویانە تا عێراق. بۆ هەموو ئەوانە لێرەدا دەمانەوەی ڕاستەوخۆ لە دەق ئاسڵیەکەی وەرگرین و وەری جێڕینە سەر کوردی، اینجا لە ڕوانگەی عەرەبی و تورکی و خەڵکی تر بەندەکان هەڵنەسەنگێنین، بەڵکو لە ڕوانگەیەکی کوردستانی پەتی هەڵی سەنگێنین کە هاوتا بێ لەگەڵ پێوەرە ئەکادیمیەکان. ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان کۆن لەبەر گرنگی بە زمانی لاتینی دەنووسرا، دوایی بە زمانی فەڕەنسی، اینجا بە زمانی ئینگلیزی زیاتر دەنووسرێ. ڕێکەوتنامەی سیڤەر بە فەڕەنسی نووسراوە، بەهۆی زمان زانایی فەڕەنسی خۆمان لە وەرگێڕانە ئینگلیزیەکەی دڵنیا بووین کە سەلامەتە، بۆیە لەسەر ئینگلیزیەکە بە دڵنیاییەوە کارمان کرد. گومانمان لەوە بوو ئەو هەڵەیەی کرانی عوسمانی بە تورکیا لە وەرگێڕانی فەڕەنسیەکە بۆ ئینگلیزیەکە بێ، دەرکەوت لەوێش هەروە بووە، کەچی ڕاستیەکەی ئەو کاتە تورکیا هەر نەبوو وەک دوای ڕوونی دەکەینەوە. ئەو کارەی ئێمە بۆ هەموو کوردێک پێویستان، بە تایبەتی سەرکردە و سیاسەتمەدارەکان و دیبلۆماسیەتی کورد، تەنانەت بۆ دۆستەکانی کوردیش جار وایە بۆ ناحەزانی کوردیش پێویستە تا بەهەڵە لە دۆزی کورد نەگەن. بۆ هەمووانەی کە بیانەوێ لە ناوڕۆکی کێشەی کورد بگەن پێویستە لەلایەکی تریشەوە بۆ باری یاسایی و سیاسی هەرێمی کوردستان و هەر داوایەکی فراوانترە و بابەتە پێویستە. هەروەها برا عەرەب و تورک و فارس و باقینەتەوە براکانیشمان تێبگەن ئێمە کێشە نین، ئێمە میوان نین، ئێمە کێشەمان بۆ دروست کراوە، بۆیە هەوڵ دەدەین ناوی دۆزی کورد بە موشکیلە کوردیەش نەیەت، بەڵکو لە ڕووی یاساییەوە بە قەضیە بێت. کارەکەمان دوو بەشە. یەکەمیان وەرگێڕانی دەقی سیڤەرە کە لەلایەن لێژنەیەکی پسپۆ بە سەرۆکایەتی پرۆفیسۆر یاریدەدە سەلام ناوخۆش بوو، هەم شارەزا لە زمانی ئینگلیزی و هەم شارەزا لەو پەیماننامە اینجا سەرکەوتوو بوو. هەڵبەتە هەر 433 بەند تەرجەمە نەکراوە، بەڵکو هەموو مادانە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ پەیوەندیان بە کوردەوە هەبووە وەک دەق وەرگێڕدراوە، باقیەکەی تر وەک ئاماژە وەرگێڕدراوە. دووەمیان هەڵوەستە و خوێندنەوەیەکی نوێ لەسەر ڕێکەوتنامەیە خۆ بۆچی جێبەجێ نەبوو، لایەنە ئیجابی و سەلبیەکانی چی بوون، لایەنە بەرپرسەکان کێن. لە نێوان فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و رووسیا و عوسمانی و کەمالی و کورد خۆی و عەلمانی و ئیسلامی کامیان باش بوون، کامیشیان دش بە سیڤەر؟ ئایا دەبێتە بنچینەیەک بۆ بارودۆخی هەرێمی ئێستا و سەرجەم کوردستان بۆ هەر هەنگاوێکی چارەنووسی؟ ئایا لە ڕووی یاساییەوە هەڵوەشاوەتەوە؟ زۆر وردەکاری تریش لێ دەکەین، بە تایبەتی بە دوای ئەوەی ئاخۆ دەتوانین ناسنامەیەکی گرتو بدۆزینەوە بۆ ئەوانەی لە مەینەتی کورد بەرپرسیارن و ئەوانەی دژی سیڤەر بوون و هەر هەمانیش لە کوشتاری ئەرمەنی و کورد بەرپرسیارن. ئێستاش هەمان مەدرسەیە.
ئەم بە 6 بە کۆتا هات. بەشی یەکەم، بارودۆخی بەستنی کۆنگرەی سیڤەر. لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم ساڵی 1914 کۆنگرەی سیڤەر لە دەی 1920 بەسترا. بۆ ئەوەی لە ناوڕۆکی یاسایی و سیاسی سیڤەر بگەین پێویستە هەڵوەسەیەک لەسەر ئەو جەنگ و سەرنجامەکەی بکەین. ئەوروپا کیشوەرێکە لە کۆنەوە بە شەڕانی بەناوبانگ بووە. لە مێژووی نوێ شەڕی 500 ساڵە، شەڕی 100 ساڵەی فەڕەنسی و بەریتانی، شەڕی 30 ساڵەی کە لە دواییدا بەڕێکەوتنامەی ویستڤالیای ساڵی 1648 کۆتایی هات. بەو شێوەیە خاوەنی جەنگ و گەلە کۆمەکی بوونە، یان لە ناوخۆیان لەگەڵ کیشوەرەکانی تر تا شۆڕشی پیشەسازی و سەردەمی کۆلۆنیالی مستەعمیران هات. جیهان و ئەوروپا کەوتنە قۆناغێکی نوێ بە تایبەت لە سەرەتای سەدەی 20 بەو شێوەیە بارودۆخەکە خەمڵیوە. 1. کێبڕکەی تۆند لە نێوان چەند وڵاتێکی تەکنەلۆژیدار دروست بوو. 2. هەندێک وڵات مستەعمیرەیان کەم بوو، لە چاواستی تەکنەلۆژیاکەیان و پێویستیان بە فراوانکردنی سنووری بازار بوو، لە پێش هەمویان ئەڵمانیا. 3. ململانەی نەتەوایەتی و کێشەی سنووری هاتە پاڵ کێشە درێژخایەنەکان. 4. وەرچەرخانی دەرەبەگی بۆ بورجوازی ئیمپراتۆریەکان بۆ دەوڵەتی هاوچەرخ و دۆزینەوەی سامانی ژێرزەوی. هەموو ئەوانە کێبڕکەیان زۆر تون کرد. خودی ئەڵمانیاش لە ڕێکەوتنامەی ویستڤالیای ساڵی 1648 خۆی پێ مەغروور بوو لەگەڵ دەوروبەر و داوای زۆر هەرێمی دەکردەوە، لەوانە ئەلساز، لۆرین، یۆین. واتە باری ئەوروپا بۆ جەنگێکی سەرتاسەری لە تێز بوو، هەر بە تیرۆکردنی ئارشیدۆک فردیناندی جەنشینی شای نەمسا و هاوسەرەکەی لە 28 شەشی ساڵی 1914 لەلایەن پرانسیب قوتابیەکی سربی سەر بەڕێکخراوی لە پڕەشەکان بوو. یەکسەر جەنگ هەڵگرسا و جیهاندا بەش بوو بۆ دەوروبەری دش بە یەک بەو شێوەیە خوارەوە. 1. ئەو وڵاتانەی بەگەل ئەڵمانیا کەوتن بریتی بوون لە مەجەر، نەمسا، بولگاریا، دواییش عوسمانی ناویان لێنرا وڵاتانی تەوەر و محور. 2. ئەو دەوڵەتانەی لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا بوون بریتی بوون لە ئیتالیا و بەلجیکا، ئەمریکا، رووسیا ناویان لێنرا هاوپەیمانان. لێرەدا پێویست بەوە دەکا هەڵوەسەیەک لەسەر دەوڵەتی عوسمانی بکەین بزانین بۆچی چۆتە ناو ئەو جەنگە کە بۆ هۆی ئەوەی سیڤەری بەسەردا بسەپێنجرێت. دەوڵەتی عوسمانی بووە خاوەنی 32 تا 44 ویلایەت لە ئەوروپاوە تا ئەفریقا و ئەنادۆڵ و جزیرەی عەرەب و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەدەستەوە بوو. ئەو کاتە زۆربەی ویلایەتەکانی ئەوروپی لێ سەنجرابەوە. لە نێو دەوڵەتە بزوتنەوەیەکی ئەڵمانی تۆرانی بەناوی ئیتیحاد و تەرەقی زاڵ بوو بەسەر دەسەڵات، بەتایبەتی لە دوای ساڵانی 1908 و 1909 توانی بوویان سوڵتان عەبدولحەمید لابدەن و خۆیان ئەنوەر پاشا و تەڵعەت پاشا و جەمال پاشا دەسەڵات بگرنە دەست و سوڵتان محەممەد ڕەشاد وەک سیستەمی مەلەکی دەستوری بهێڵنەوە. لە کۆمەڵی قەیرانی ئیداری و ئابووری سیاسی و زانستی و نەتەوەیی ئاڵا بوون. بۆیە قەیسەر نیکۆلای ڕووسی ناوی لێ نابوو دەوڵەتە نەخۆشەکە. لە ڕەوتی مێژوش بەجێما بوون، بۆیە دەیانزانی بەشێکە و جەنگە لەسەر میراتیەوانە و واشیان زانی ئەڵمانیا سەرکەوتووە. بۆیە بە بڕیاری ئەنوەر پاشا لە 29 دەی ساڵی 1914 چوونە پاڵ ئەڵمانیا. دوای 2 ساڵ جەنگ بەرە وڵاتانی تەوەر بەرەو شکست چوون و تەن بە تەن جەنگیان لەگەڵ دەوەستێنرا خۆیان بەدەستەوە دەدا تا لە سەعات 11 ڕۆژی 11 ساڵی 1918 لە سەرتاسەری بەرەکان جەنگ وەنسێنرا. ئیتر نۆرەیەوە هات چۆن جیهان دابەش بکەنەوە سیستەمێکی نوێی جیهانی دابنێن. بڕیاردرا وڵاتان لەسەر بنچینەی نەتەوەی دروست بکرێ و جاری مافی چارەنووسدرا دەستگای وەک حوسبە ئومەم کۆمەڵەی نەتەوەکان دروست بۆ هەریەک لە وڵاتانی دۆڕاویش کۆنگرەی تایبەتی سازکرا بەو شێوەیەی خوارەوە. کۆنگرەی فرسای بۆ ئەڵمانیا لە 28 هەفتی 1919، کۆنگرەی سانجرمان لە 30 1919 بۆ نەمسا، کۆنگرەی نوێ لە 27 11 1919 بۆ بولگاریا و مەجەر، کۆنگرەی رابۆلۆین لە 12 11 1920 بۆ ئیتالیا و یوگزلافیا، کۆنگرەی ڕیگ لە 18 3 1921 بۆ رووسیا و پۆڵۆنیا، کۆنگرەی سیڤەر تایبەتە بە عوسمانین کە لە 10 1920 بەسرا و پێکهاتەبوو لە 433 بەند، ئەوە بە کورتی پێشینەی سیاسی و یاسایی سیڤەرە کە تیایدا 3 بەندی گرنگ سەبارەت بە کوردستان تۆمار کرا. ئەم بە 6 بە کۆتا هات. باری سیاسی کورد لە پێش و دوای سیڤەر.
وەسفی سیڤەر بە چاک و خراپ نسبیە، هەر خودی ئەو ڕێکەوتنە سەلبی و ئیجابی تێدایە. دیوێکی تری سیڤەر هەیە کەمتر باس کراوە، ئەویش ئەوەیە مێژووی میلەتی کورد لە پێش و دوای سیڤەر لێک جیایە. جاران خاوەنی دەسەڵات و میرنشین و دەوڵەت بووە. لە دوای ئیسلام مەردۆخی دەڵێ 64 دەوڵەت و میرنشینی کوردی هەبووە، کوردستان داگیرکراو نەبووە، وەک بەشێک لە مێژوونووس و سیاسەتمەداری هاوچەرخ وەسفی دەکەن. ئەویش وەک میلەتانی دەوروبەر خاوەن ئیمپراتۆریەت بووە، ڕۆڵی خۆی لە ئیمپراتۆریەتەکانی ئیسلامی بەزیادەوە هەبووە. هەروەک چۆن عەرەب و فارس و تورک بەشیان بووە، کوردیش ئەماوەی سەدەیەک سەرکردایەتی جیهانی ئیسلامی کردووە لە دەوڵەتی ئەیوبی. ئەوە بۆ میلەتە بچووکەکانی هاوتای کوردی وەک چرکس و ئەرناوت و ئەلبان و بۆسنی و بەربەر و ئەفغانی و نەگونجاوە. بۆ کورد گونجاوە و خاڵی بەهێزی مێژوویە. لە دەوروبەری خۆشی وەگە و میلەتانە جاری وا بووە داگیر کراوە، جاری وا بووە داگیر کەر بووە. چەند جار حکومی بەغدای کردووە. لە ماوەی ئەو 13 سەدەیە سەرجەم 50 ساڵ لەژێر داگیرکاری نەبووە. لە سەردەمی عوسمانی باری سیاسی کورد لە عەرەبیش باشتر بووە. کورد بە پێڕێکەوتنامەیەک سوڵتانی بەدلیسی لە ساڵی 1514ەوە لەگەڵ عوسمانی بووە. سوپای عوسمانی نەهاتە کوردستان تا ئاتاتورک هات. وەک دکتۆر نووری دەرسیمی لە کتێبی دەرسیم لە مێژووی کوردستاندا دەڵێ کە لە ساڵی 1936 بۆ یەکەم جار لە مێژوودا دەرسیم داگیر کرا. دەسەڵاتی کوردی لاواز نەبووە، هەر بە کورتی بەراوردێک دەکەین لە نێوان دەسەڵاتی کوردی لە پێش و دوای سیڤەر. بۆ ئەوەی بزانجێ مانای سیاسی و یاسایی ڕێکەوتنامەی سیڤەر چ دەبەخشێت بۆ ئەو دوو ماوە مێژوویە، یاخود بە فراوانتر پرسیارەکە ئاراستە بکەین ئاخۆ بزانین باری سیاسی کورد لە سەردەمی خلافەتی ئیسلامی سەردەمی عەلمانی چۆن بوو. ئەو دوو ڕیانەش لە کۆتایی سەدەی 19 دەست پێ دەکاتە سەرەتای سەدەی 20 و هەرە گرنگی ڕووداوەکانی ئینقلابی ساڵی 1970 ئیتیحادیە و جەنگی جیهانی یەکەم ساڵی 1914 1980 و ڕێکەوتنامەی سایکس بیکۆی ساڵی 1916 و سیڤەری ساڵی 1920 و لۆزانی ساڵی 1923 شانۆیەکەدا دەخرێت بە دروستبوونی دەوڵەتەکانی تورکیا و سووریا و عێراق و زیندانیکردنی کورد لە بەندیخانەی ئەوانە. سروشتی ئەو دوو ماوەیە لە پێش سەدەی 20 و سروشتی جیهان بەگشتی و جیهانی ئیسلامی بەتایبەتی سەردەمی ئیمپراتۆریەتان و دەسەڵاتی ئاینی و دەرەبەگی و سەرۆگە عەشیرەتی و میراتی سیاسی و کۆمەڵایەتی و زاڵی فەرهەنگی گوند بەسەر شار بوو. پاش سەدەی 20 سەردەمی دەوڵەتانی هاوچەرخ و فکری نەتەوەیی و عەلمانی و دەسەڵاتی دەستوری و پیرۆزی سنووری دەوڵەتان و بۆژوازیەت و بەرقەراری یاسای نێودەوڵەتی سەرۆڵدانی کۆمەڵەی نەتەوەکان لە 25 شەشی ساڵی 1990 و نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1946 سەردەمی زاڵبوونی فەرەنگی شار بەسەر لادێدا هات. لە سەردەمی دووەمدا بۆ کردووە زیانی گەورەی لێکەوت و لە کارواندا بڕاو مەینەتی بۆ دروست بوو. بەپێی ئەو بەراوردەی خوارەوە بۆ باری سیاسی کورد لە هەردوو ماوەی پێش سەدەی 20 و پاش سەدەی 20 بەم شێوەیە خوارەوە خشتەی بەراورد بۆ کێشەی کورد هەڵوێستی خلافەت و عەلمانی تۆرانیم. دەسەڵاتی ئەنقەرەی عەلمانی ئاتاتورک لە کۆتایی سەدەی 19 تا 2005 بەرامبەر دەسەڵاتی خلافەت لە ئەستەمبۆڵ سەدەی 13 تا ساڵی 1908. یەکەم بیرێکی عەلمانی نەتەوە تۆرانی، لە بەرامبەردا بیرێکی ئیسلامی عوسمانی بەلاوازی. 2. بنەماکانیان دژ بە ئیسلام و کورد بوو، لە بەرامبەردا دژایەتی کوردی تیا نەبوو. 3. ڕێکەوتنی سیڤەر و بەندەکانی 62 63 و 64 بە مەرگی تورکیای نوێ داناوە، لە بەرامبەردا دوایش سیڤەری مۆر کرد لە ساڵی 1920. 4. هیچ ڕێکەوتنێکی مۆرکراوی لەگەڵ کورد نەبوو، هەر بەڵێنی زارەکی بوو، لە بەرامبەردا ڕێکەوتنی دووبەدوو نێودەوڵەتیشی مۆر کردبوو بۆ سربەخۆیی کوردستان. 5. بواری هیچ چالاکێکی سیاسی و ڕۆشنبیری و کوردی نەدەدا، لە بەرامبەردا چالاکی سیاسی و ڕۆشنبیری حزبی هەموو لە ئەستەمبۆڵ بوو. 6. لۆزانی هێنایەتی، لە بەرامبەردا بەشداری لۆزان نەبوو، تەنها لە سیڤەر بەشداری کرد. 7. دوای کوردی قڕ کرد، لە بەرامبەردا لەگەڵ کەوتنی ئەستەمبۆڵ هەموو حیزب و ڕۆژنامە و ناوەندە کوردیەکانی لێداخرا. 8. سەرنجام ئەنقەرە سەرکەوت و میلەتی کورد کەوتەوە مەینەتیەی تا ئێستا، لە بەرامبەردا هەتا خلافەت مابوو کورد سەربەخۆ بوو. ئەگەر خلافەت سەرکوتایە ئێستا کوردستان لە ڕێزی میلەتان بوو. 9. ناو زمانی کورد و کوردستان قەدەغە کرا، لە بەرامبەردا نەک ویلایەت هەتا ئالیەتیش بە ناوی کوردستانەوە بوو.
دا سەردەمی عەلمانی نەک هەرکیانی سیاسی بەڵکو بە هاوڵاتی پلە 2-3 لە بەرامبەردا تا خەلافەت مابوو سەرجەم کورد خاوەنی 64 دەوڵەت و میرنشین و قەوارەی سیاسی بوو. 11 سنووری ئێستای کوردستان نیوە بووە، لە بەرامبەردا سنووری کوردستان وەک خۆی گەورە بووە. ئەم بە 6 بە کۆتا هات. بەشی دووەم ئەحکام و سروشتی بەندەکانی 62 63 و 64. کوردستان یەکەم ناونیشان ئەدرێسی سیڤەر بوو لە زنجیرەی دەوڵەتانی پێشنیارکرا و گرنگیەکی زۆری پێدرا بوو، بەڵام دەبینین هەندێک هەڵوەستەی سیاسی و یاسایی لێوەردەگیرێ. لە هەموویان زەختر هەڵپەساردنی بڕیاری چارەنووسی کوردستان بوو بۆ ماوەی ساڵێک بەندی 64. کوردستان و ناوچەکانی ئیسمیرنا ئەزمیری ئێستا بەو شێوەیە هەڵپەساردمانەوە. ڕەنگە لە ئەنجامی زیندووکردنەوەیەوە بەندە یاسایانە پاساوی سمیرنا و کوردستان پێک ببەستن و بڵێن سروشتی یاسایی هەردوولا وەک یەک بوو، بۆیە سەرنجامەکەشیان وەک یەک بوو بە تورکیاوە لکانەوە. هەڵبەتە ئەوە وانە بەندەکانی سەبارەت بە سمیرنان لە 66 و 83 بەڵام بۆ سربەخۆیی نەبوو، بەڵکو بۆ ساختکردنەوەی سنووری یۆنان و تورکیا بوو. ئاخۆ ئەو ناوچەیە بەپێی ڕاپرسی دەکەوێتە سەر کاملا. دوایی لە ئەنجامی سەرکەوتنەکانی ئەتاتورک لە ساڵی 1922 کەوتەوە سەر تورکیا، هەرچی کوردستانە بەندەکانی بۆ سەربەخۆی بووە. لێرەدا پرسیارێکی مێژووی یاسایی قوت دەبێتەوە، ئەویش ئەوەیە مادام کوردستان وا گرنگ بوو لە سیڤەریش لە ڕێزی پێشەوەی زنجیرەی وڵاتانی تریش بووە، بۆچی یەکسەر وەک عێراق و سووریا و تا دوایی لە عوسمان دیان نەکرایەوە؟ هەڵبەتە بۆ وەڵامی ئەو پرسیارە شرۆڤەیەکی زۆر لابەلا پێشکەش کرا، لەوانە گویا کوردستان ئامادە نەبوو بۆ دەوڵەت، عەشایری و داخرا و ناکۆک بووە، هۆشیاری و خواستی دەوڵەتبوونیان نەبووە، هاریکاریان لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا نەبووە تا دوایی. لە بۆنەیەکی تر لەو نزیکانە بە درێژی و بە بەڵگەنامە وەڵامی ئەو شۆڤانە دەدەینەوە کە دروست نین، چونکە هەر چۆنێک بێ ئاستی سیاسی و کۆمەڵایەتی و یاسایی و ئابووری و فەرەنجی کوردستان لە عێراق و ئەردەن چاکتر بوو. اینجا وشەی کوردستانی ڕاهەندی یاسایی و ئیداری سیاسی خۆی هەیە. ناسنامەی پەیوەندی یاسایی سیاسی گێل و هەرێم و دەسەڵاتی سیاسی هەڵگرتووە کە هەرسێکیان کۆڵەگەی دەوڵەتن بە پێی یاسایی نێودەوڵەتی. ئەو ناوەش بەلای کەمی لە سەدەی 12 هاتووە نێو فەرەنجی سیاسی و ئینسکلۆپیدیای وڵات و دۆسیەی داری، واتە کوردستان مڵکی کوردان بۆ لە کاتێکدا و ناسنامە سیاسی یاسایە لە نێو عەرەب نادۆزرێتەوە تەنها لە جەزیرە نەبێت کە بە عەرەبستان ناوبرا. ئاجینا ناوی سووریا و لوبنان و ئەردەن و فەڵەستین و عێراق و هەر عەرەبیش نییە. ئەنادۆڵیش کە ئێستا بووەتە تورکیا ناوێکی تورکی نییە، یۆنان نییە، لە بنچینەدا ئەناتۆڵە بە مانای ڕۆژهەڵات دێت. ناوی تورکیا لەگەڵ دروستبوونی لە ساڵی 1922 ساڵی 1923 سەری هەڵدا. زۆربەی وڵاتانەی ناوەکانیان گزارش لە میلەت ناکا بەدەستکردنا و دەبرێ بەپێی فەرهەنگی ناسیۆنالیزمی کەواتە کوردستان ڕەسەنە وەک ئەنادۆڵ و عێراق و سووریان نییە. ڕەنگە تاکە شۆڤەیەکی لۆجیکی بۆ ئەوەی بزانین بۆچی کوردستان یەکسەر جیا نەکراوە لە عوسمانی، ئەوەیە هێزەکانی هاوپەیمانان نەگەیشتنە کوردستان. لە کۆتایی جەنگ هێزەکانی بەریتانیا بە ئاراستەی کوردستان گەیشتنە خواروی عەمرین، بە ئاراستەی مووسڵیش لە 28 دەی ساڵی 1970 گەیشتنە شەرگات. لە لای شامیش فەڕەنسا گەیشتە سووریا و لوبنان. لە لای سەروش بە هاوبەشی هێزەکانی یۆنان و ئیتالیا گەیشتنە ئەستەمبوڵ و ئەنادۆڵ. لە لای رووسیاش گەیشتنە ئەرمینیا. دوایی لەگەڵ شۆڕشی ئۆکتۆبەری ساڵی 1970 هێزەکانی رووسی لە جەنگ کشایەوە. لەولایەش هێزی عوسمانیش لە کوردستان نەما بۆ حکومەتێکی کوردی لە سلێمانی وەک پایتەخت سەری هەڵدا بەڕێبەرایەتی شێخ مەحموود و عوسمانیش دانی پیانە. بەپێی بروسکەی عەلی ئیحسان پاشا لە 30 دەی ساڵی 1970 دوایی لە ساڵی 1990 و 1922 بەریتانیاش وەک حکومدار دانی پێداهێنا. بەرەبەرە هێزەکانی بەریتانیا گەیشتە هەندێک ناوچەی خواروی کوردستان نەگەیشت بۆ سلێمانی، مەڵبەندی دەسەڵاتی کوردی، واتە ئاستی سیاسی کوردستان لە سەروی ئینتیداب بوو. ئەوە لەلایەک و لەلایەکی تریش وەک لە وەسفەکانی بەریتانیا و فەڕەنسی هاتبوو، کوردستانیان بە پەنجام دەتواند و نەدەوێران هێزەکانیان بنێرنە نێو قوڵایی شاخ و داخەکان، لەسەر هیچ لایەک ساخ نەدەبووە. بۆیە لە سیڤەردا باڵپەسێجاوی مایەوە بۆ ماوەی ساڵێک تا تورکیش پشتی بەو بەڵگەیە بەست و دانی بە وڵاتی عەرەبی هێنا بەهۆی ئەوەی لە ژێردەستی هاوپەیمانان بووە. دەسەڵاتی سیاسی ئەرمەن و کورد و گەشەی سندووتر بوو، ئەوەش بە سەلبی بۆیان گەڕایەوە. لە کاتێکدا عەرەب دەسەڵاتی لاواز بوو بە تەواوی کەوتە ژێردەست و بە ئیجابی بۆی گەڕایەوە.
لە کۆتاییشدا ئەرمەن و کورد لەژێر ئینتیدابی هیچ لایەک نەبوو بێ خاوەن مابوونەوە لە نێوان هێزە کاریگەریەکانی ئەو ناوچەیە. بەریتانیا، ئێران، شێخ مەحموود، سمکۆ، ئەتاتورک کەوتە دەست ئەتاتورک و وایان بەسەر هات وەک لە دواییدا باسی دەکەین. ئەرنۆڵد تۆینبیش هەر ئەو ڕایە هەیە و هەوڵەکانی ئەتاتورک بۆ ئەوە دەگێڕێتەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. سنووری کوردستان لە بەندی 62دا. بەشێکی زۆر وەک بەیانەکەی فیدرالی کوردستانە ئاسا پێیان وایە کە سیڤەر هەموو بەشەکانی کوردستانی یەکخستەوە، کەچی بەشێکی تر پێیان وایە ئەو سنوورەی لە سیڤەر دیاری کرا تەنها سەروی کوردستان دەگرێتەوە نەک خواروی، واتە بە زمانی ئێستا بڵێن تەنها بەشێک لە کوردستانی تووشای دەگرتەوە نەک عێراق. بڕوانە نەخشەی ژمارە 41 کتێبی قەضیە کوردیە فی المؤتەمەرە دەوریە سەفحە 59 بۆ 64 یان وەک ڤان بێنسن دەڵێ ژوورێکیاندا بە کورد بۆ دروستکردنی دەوڵەت. لە ڕاستیدا لە هەردوو لاو زیادەڕۆیی تێدایە. ڕاستە کوردستانی ئێرانی نەدەگرتەوە وەک باسمان کرد چونکە ئەو کۆنگرەیە تایبەت بوو بە میراتی عوسمانی، بەڵام کوردستانی خواروی دەگرتەوە. هەروەک لە بەندی 64 زۆر بەڕوونی ئاماژە بە ویلایەتی مووسڵ دەدات و دەڵێ هێزەکانی هاوپەیمانان ڕێگری ناکات لە تێکەڵبوونی کوردستانی بەشی ویلایەتی مووسڵ بۆ دەوڵەتانەی کوردستان. لە کۆنگرەی سانڕیمۆشدا کۆکی لەسەر کرا ئەوەی جێی هەڵوەستەیە و دەستنیشانکردنەی لە بەندی 64ەوە کە دەڵێ گەلی کورد لەو سنوورەی لە بەندی 62 دیاریکرا وا هەز دەکرێت جەختکردن بێ لە سنوورێکی دیاریکراو بە پێی پێناسێکی جوگرافی نوێ جیا لە چەمکی کوردستانی سروشتی کە لە سەردەمی عوسمانی وەک لە هەردوو نەخشەی ئیداری ساڵی 1893-1896 هەروەها ئینسکلۆپیدیای عوسمانی کوردستان دیاری کرا و کوردستانێکی پان و بەرینە و مووسڵیشی گرتەوە. بەڵام دوای وردبوونەوە دەردەکەوێت و جەختا بۆ بەری لای ئەرمینیا نەک خوارو ئەو بەڵگەی لە بروسکەکانی چەرچڵ بۆ سەرکردە سەربازیەکان و بۆ خودی شافە ئیساڵیش خواروی چیای حەمرینیش بە کوردستان ناو دەبات. اینجا لە کۆنگرەی قاهیرەی کە لە 12 تاوەکو 24 سەی ساڵی 1921 کە عێراقی پێ دروست کرا هەر پاڵپش بۆ سنوورەی بەندی 62 سیڤەر دەکا. چەرچڵ خواروی کوردستانی هێشتەوە بە هەڵپەسێراوی یەکسەر نەیخستە سەر عێراق وەک بەرسی کۆکس و مسبیل و ویلسن دەیانویست. بەشێکی تر گومان لە بنچینەی یاسایی سیڤەر دەکات سەبارەت بە مادانەی کوردستان. بەو بەڵگانەی لە بەندی 62 باس لە ئۆتۆنۆمی دەڤەری دەکات. لە کاتێکدا بۆ وڵاتانی تری وەکو سووریا و عێراق باز لە جیابوونەوە دەکات لە عوسمانی. بۆ وەڵامی ئەوە پێویستە دوو تەوەری گرنگ هەیە ڕوونی بکەینەوە. اینجا ئاسان دەبێت بۆ هەر کەسێک حکمی لەسەر بدا. یەکەم، ئەو وڵاتانەی بڕیاری جیاکردنەوەیان درا لە بەندی 94 یەکسەر بە دەوڵەت بوون نەبوو، نە ئۆتۆنۆمیش بوو، لەوانە کەمتر بوو، بەڵکو کەوتە ژێر سیستەمی ئینتیداب، دابەشی استیعماری بوو لە نێوان خۆیان کە لە پەرەگرافی 4 و دیباجەی مادەی 22 کۆمەڵەی نەتەوەکان وەسفیان دەکات و دەڵێت میلەتی شارستانی میلەتانی دواکەوتوو فێری ئۆتۆنۆمی بکات تا دەگاتە ئاستی دەوڵەت. بە هەمان شێوەش چەکی ئینتیدابەکان بە ناوی بەرەو ئۆتۆنۆمی هاتبوون ڕاستەوخۆ وەک مادەی 3 ئینتیدابی بەریتانی بەسەر فڵەستین یان ناڕاستەوخۆ لەوانی تر. بەڵام ئەو وڵاتانە ئەوانن کە لە ژێردەستی وڵاتێکی هاوپەیمانی دیاریکراو بوون. کوردستان بە تەواوی لە ژێردەستی هیچیان نەبوو وەک لەوە و پێش باسمان کرد. بۆیە ئەو شێوازە نەدەگونجا، هەر بۆیە یەکسەر ناوی ئۆتۆنۆمی دەڤەری لێنرا کە لە ئینتیداب بەرزتر بوو. دووەم، ئەوەی لەو بەندە بە گومانە زیاتر ئەوانەی کە خوێندوونەتەوە بۆ ئۆتۆنۆمی بەپێی ئەزموونەکانی ئێستا دەکەن. کەچی ئۆتۆنۆمی لە فەرەنگی یاسایی سیاسی و سەردەمە مانای ماوەی گواستنەوە بۆ سربەخۆیی داوە. هەروەک لە خاڵی 12 بنەماکانی ویلسن ئۆتۆنۆمی لە جیاتی مافی چارەنووس بەکارهێناوە. هەر بە پەیبەندی 113 سیڤەر بوو سوودان سربەخۆیی وەرگرت. لە 22 ساڵی 1952 لەسەر بنچینەی ئۆتۆنۆمیە لە فەرهەنگی کۆنگرەی سانڕیمۆش دەوڵەتی سربەخۆ ئۆتۆنۆمی یەکسان کردووە. هەرچی ئۆتۆنۆمی ئێستا بچووکترە لە فیدرالی و مانای مانەوە لەژێر سیستەمی ئەو دەوڵەتە لە چارچێوەی مرکزی. لە سیڤەریش ئۆتۆنۆمیە بۆ ماوەی ساڵێک بۆ کە پێی وتراوە ئۆتۆنۆمی دەڤەری بەرەوە ئۆتۆنۆمی نێودەوڵەتی سربەخۆیی تەواو. ئەو وڵاتانەی عێراق و سووریا ئینتیدابیش دوای چەند هەنگاو هەر بەو شێوەیە بووە. ئۆتۆنۆمی و ئینتیدابی عێراق 11 ساڵی خایاند. بۆیە دەبینین چەرچڵ ڕێنمایی تایبەت بە کۆکس دەدات و دەڵێ پێویستە کۆکس ڕۆڵی دوو دەورە ببینێ لە کوردستان بەجیا و لە عێراقیش بەجیا مادام نێردراوی ئێمێ لە میزۆپۆتامیا. هەرچەندە پرسی کۆکس دژی کوردستان بوو، بەڵام هەر بەهۆی تەوژمی سیڤەر لە بروسکەیەکی لە 2 ساڵی 1921 کوردستان و عێراق بە دوو وڵاتی جیاو ناو دەبا. هەروەها لە دۆسیە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش لەبارەی سنووری تورکی و سووری
بە ژمارە 163 دەرچووی مانگی 3 ساڵی 1970 وا هاتووە. وقدمتم في السفر أقرار بإنشاء الدولة الكردية ذات حكم ذاتي واتە لە ڕوانگەی ئەمریکیش ئەو کاتێ حکم ذاتی مانای بەرەو دەوڵەتی بەخشیوە کورد بۆ دەوڵەت ئامادە بووە لە سیڤەر. ئەگەر بە ورتریش بچینە نێو بابەتەکە دەبینین ئەو ناوەڕۆکە سیاسی و یاسایی لە سیڤەر هاتووە هەمان نەخشە و پلانی سەرکردە کوردەکانی ئەو سایە، بە تایبەتی شێخ عەبدولقادری شەمزینی و ماڵی بەدرخانیەکان ئەمین عالی بەدرخان کە بەداخەوە بەشێک بە شێوەیەکی تری لێ تێگەیشتون. لەوانە مێژوونووسی کورد دکتۆر کەمال مەسەر، هەروەها بڕوانە ناڕازیەکانی تر لە لاپەڕە 76 کتێبی مالمیتانج قەومیە کوردیەوە دکتۆر عەبدوڵڵا جەودەت، هەروەها کریس کۆتیراش وای بۆ چووە. بەڵام هەر هەمان کتێبی دکتۆر کەمال دەقی گفتوگۆیەکەی شێخ عەبدولقادر لەگەڵ ڕۆژنامەی ئەقدام تۆمار کردووە بە جوانی ئەوە ڕوندکراوەتەوە کە شێخ عەبدولقادر و ئاینەکان چیان دەوێ. پێیان وابوو لە چارچەوەی دەوڵەتی عوسمانی ئۆتۆنۆمی وەرگیرێ بۆ ماوەیەک ئەوەری دەچەرخێنە سەر بەخۆی تەواوی کوردستان. بۆ زیاتریش بڕوانە دەقی نامەکەی شێخ عەبدولقادر بۆ فەڕەنسا کە لە 25 ساڵی 1920 نووسیتی. ئەو پرۆژەیە لەلایەن فریدری پاشای سەرۆکوەزیرانی دەوڵەتی عوسمانی ئەستەمبۆڵ سوڵتان واحیدین بە فەرمی مۆر کراوە. دیڤید ماکدۆناڵیش هەروای بۆ چووە. لە کتێبەکەی خۆی ئۆتۆنۆمی سەرەتای سەربەخۆی بووە، چ لە ڕێی ئینتیداب و چ لە ڕێی ئۆتۆنۆمی. لە میثاقی کۆمەڵەی نەتەوەکان حزب ئومەم لە مادەی 22 هەروە هاتبوو کە سیستەمی ئینتیداب گروپی ئەی دەبێت لە دوای ئینتیداب ئۆتۆنۆمی مەحەلی وەرگرن بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیک سەربەخۆ ببن. هەروەها بۆ وەرگرتن و بوونماندام لە حزبا 3 پۆلی وەرگرتن: مستعمرە و دۆمینیۆ و ئەوانەی ئۆتۆنۆمی دارن. ئەوەش دەقاودەق خورد کراوەتەوە لە سیڤەر. لێرەوە چاکتر بۆمان دەردەکەوێت کە ئیجابیەکانی سیڤەر بۆ کورد لەوە دێت کە وەفدی عوسمانی بەشدار بووە نەک وەفدی تورکیا. وەفدی عوسمانی بریتی بوو لە هادی پاشا و دکتۆر ڕەزا تۆفیق. هادی پاشاژە و کەسایەتیە بە نوێنەراتی سوڵتان محەممەد واحیدین و فەرید پاشای سەدری عەزەمی عوسمانی ڕێکەوتنی سەربەخۆیی کوردستانیان بۆ قۆناغانە لەگەڵ شێخ عەبدولقادر شەمزینی و شەریف پاشا و ئەمین عالی بەدرخان مۆر کرد. لە بەڵگەنامەیەکی تری بەریتانیای 5067 لەسەر 371 FO کە لە لاپەڕا 326 هەمان سەرچاوە هاتووە دەڵێ فەرید پاشا لە ئەنگری دروستبوونی دەوڵەتی کوردی کردووە لە ڕێگەی ئۆتۆنۆمی ناوخۆ. اینجا دەبێ ئەوەش وە بیر بهێنینەوە کە سوڵتانی عوسمانی و فەرید پاشا عەلی حسان پاشایان ڕاستپارت بە بروسکەیەکی فەرمی لە 30 ساڵی 1990 ممتەلەکاتی عوسمانیان تەسلیمی حکومەتی شێخ مەحموود کرد و دانیشان پێداهێنا. ئەوەش پەیڕەوکردنی ڕێکەوتنێکی تری عوسمانی و کورد بووە لەبارەی سەربەخۆیی کوردستان. لەلایەن عوسمانی وەفدێک کە پێکهاتبوو لە شێخ ئەسلام سەبری زادە سەرۆک، وەزیری کار ئەحمەد دەبوق، وەزیری دەریایی عەونی پاشا، وەفدی کوردیش بە سەرۆکاتی عەبدولقادر شەمزینی و مەولانا ڕەفعەت بەگ و ئامین بەگ. کەواتە هەر هەمان ڕێڕە و لە سیڤەریش ڕەنگی داوەتەوە بەو جۆرە دەچینە نێو گرنگیەکانی سیڤەر. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی سێیەم: گرنگی پەیماننامەی سیڤەر. بەپێی هەندێک سەرچاوە لە پێش و لە دوای جەنگی جیهانی یەکەم سەرجەم نزیکەی 100 کۆنگرە بەسرا بۆ دابشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەوانە لێژنەی بنسین ساڵی 1915، سایکس بیکۆ ساڵی 1916، ڤێرسای ساڵی 1919، سانڕیمۆ ساڵی 1920، سیڤەر ساڵی 1920، کۆنگرەی قاهیرە ساڵی 1921، لۆزان ساڵی 1923. کەچی جگە لە سیڤەر ئەوانەی تر گورز بوون لە کوردستان. لە سایکس بیکۆ و سازانۆف کوردستان بۆ چەند پارچەیەک دابەش کرا. لە سانڕیمۆ ویلایەتی مووسڵ خرابووە سەربەشی فەڕەنسا و هاتە سەربەشی بەریتانیا. لە کۆنگرەی قاهیرەش عێراقی لێ دروست کرا. زۆر سلبی بوو. هاتان لەبارەی سیڤەریش وەک دکتۆر سەعد ئەسکەندەر دەڵێ بەریتانیا باوەڕی بەو مادانەی 62، 63 و 64 نەبوو. دکتۆر کەمال مەسەریش دەڵێ ئەو ڕۆژەی جاری پەیماننامەی سیڤەر درا بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا کۆبوونەوە بۆ دابەشکردنی کوردستان. بۆیە ویلیام ئیگلتن ناحەقی نەبووە کەوتوێتی سیڤەر بە مردووی مۆر کرا. ئەی کەواتە چی بوو وای کرد ئەو مادانە لە سیڤەر بچەسپێ؟ لایەنەکانی بەشداربوو کاریگەریان هەبووە؟ ئایا لایەنی نوێ لەو ڕێککەوتنا بەشدار بووە؟ لەگەڵ زۆر پرسیاری تری سیاسی و یاسایی هەڵوەستە دەکەین. لایەنە بەهێزەکانی ئەو ڕێککەوتنامە بە بەشداری بەریتانیا و فەڕەنسا و رووسیا و ئیتاڵیا و جارجار ئەمریکا بووە. فاکتەری زیادە لە سیڤەر تەنها ئەوەیە ئەم جارە نوێنەری عوسمانی هادی پاشا بەشدار بووە. دەبێت لەوە ژوورتر بڵێن ئەو وەفدە نوێنەراتی دەسەڵاتی ئەستەمبۆڵی سوڵتانی کردووە.
ئەو کاتە لە ساڵی 1970 تا ساڵی 1922 دوو دەسەڵات لە نێو عوسمانی دروست بوو. یەکێکیان لە ئەنقەرە بە سەرۆکایەتی مستەفا ئاتاتورک و سەرۆک وەزیرانەکەی عیسمەت ئینینۆ. ئاراستەیەکی عەلمانی تورکچیاتی هەبووە. دەسەڵاتی دووەم لە ئەستەمبۆڵ بە سەرۆکایەتی سوڵتان محەممەد واحدین سەرۆک وەزیران فەرید پاشا کە ئاراستەیەکی ئیسلامی کلاسیکی هەبوو. هەڵبەتە دەسەڵاتی ئەنقەرە ئاتاتورک زۆر دژی سیڤەر بوو. هادی پاشا نوێنەری سوڵتان بوو نەک ئەنقەرە. ئەو پیاوە لە پێشتریش لە ڕێکەوتنامەی لەگەڵ نوێنەرانی کورد بە سەرۆکایەتی شێخ عەبدولقادری شەمزینی کردبوو. هادی پاشا و سوڵتان دۆستی کورد بوون. بۆیە بەپێی توێژینەوە مەیدانیەکان کە پێی هەڵساوین لە نێو بەساڵاتچوانی کوردی سەرۆ وا دەردەکەوێت کاریگەری شێخ عەبدولقادر و شەریف پاشا و شێخ سەعید و شێخ نەورسی کۆمەڵێک کەسایەتی کوردیتری ئاینی و نیشتیمانی وای کردووە سوڵتانی عوسمانی هادی پاشا بنێرێ لەوەی لە سەر هەر سێ بەندی 62 63 و 64 مۆر بکە و کوردستانیش بپاڵێوێ بۆ دەوڵەت بوون. ئەوە هۆیەکی گرنگ بوو کە سیڤەرە و ڕەوتەی وەرگرت. ئاجینانە نوێنەری کورد لەو کۆنگرەیە بەشدار بوو نە دۆستێکیش بە پێچەوانەی ڕای ڕەفیق حلمی کە دەڵێ شەریف پاشا بەشدار بوو لەو کۆنگرەیە بۆیە بەندی باشی تێکەوت. نەخێر ئەو کاتە شەریف پاشا دیپلۆماسی کورد تووڕە بوو بە قسەی کریس کۆچێرا لە ڕقی ئەوەی بەشێکی کوردستان درا بۆ ئەرمەنەکان ئیستیقالەی دابوو لە 27 چواری ساڵی 1920ەوە. زیاتر شێخ عەبدولقادر و ئەوەی ناویانرا بوو کورد ئەستەمبۆلیەکان ڕۆڵیان بینی هەم لە ڕێی هادی پاشا هەم خۆشی ڕاستەوخۆ لە هەموو لایەک لە تەقەڵا بوو ئەگەر بە وردی سەرنج بدەینە نامەکەی عەبدولقادر کە بە ناوی سەرۆکی کۆمەڵەی کوردی ناردووە بۆ کۆنگرەی ئاشتی لە 18 تاوەکو 21 ساڵی 1920 دەبینی ناوەڕۆکی بەندەکانی 62 63 64 زۆر لێ نزیکە. ڕۆژاوا وڵاتانی بەشداربوو هەڵوێستیان بەرامبەر کورد باش نەبوو وەک لە کۆنگرەکانی تر بینیمان. هەر لە ناکۆکیەکانی نێوان عوسمانی لەلایەک و میری سۆران و محەممەد پاشای میسر لەلایەکی ترەوە تا دەگاتە کۆنگرە نهێنیەکانی سایکس بیکۆ بەدواوە. لە کاتێکدا هەڵوێست ڕۆژاوا جاروبار باش دەبوو بەوەی کاریگەری سەرکردایەنیەکانی کورد وەگە و نامەیەی کە شێخ عەبدولقادر بۆ ئاشتی و سانڕیمۆی ناردبوو دەبینین هەڵوێستە چاکەکان لەو سەروبەرە بووە وەک پرۆژەی کرزن لەبارەی کورد لە نیسانی ساڵی 1920 بڕیاری ئەنجومەنی باڵای هیزە هاوپەیمانەکان لە کۆتایی مانگی 1990 ئەوەش شانبەشانی لایەنگیری فەرید پاشا و سوڵتان بۆ سەربەخۆیی کوردستان لە ڕێی ئۆتۆنۆمی لە ڕاستیدا ئەوەی عوسمانی بە کوردیدا هەر لە ڕێکەوتنی نێوان سوڵتان عەبدولحەمید و ئەمیر عوسمانی کورد هەروەها پرۆژاوبەشەکەی ئەفغانی و نەورەسی و سوڵتان بۆ جامیعەی ئیسلامی زۆر فراوانتر بوو لەوەی سیڤەریش لە سیڤەر هادی پاشا هەوڵیدا ویلایەتەکانی ئامەد و بەدلی سووان بدرێتە کورد کەچی هاوپەیمانان بە ئەرمینیادا بەپێی بەڵگەنامەی ئەمریکی 3781 لەسەر 371 FO سنووری کوردستان ئەو ویلایەتانەی دەگرتەوە. بەڵام هاوپەیمانان نە بەگوێ عوسمانیان کرد نە بە ئەمریکا بەڵکو گەڕانەوە سەر بەندەکانی 16 کۆنگرەی بەرلینی ساڵی 1871 کە بە ئەرمەنی دابوو. بەو شێوەیە ئەولەویاتی جابیەکانی سیڤەر لەوانە دێت بۆیە هیچ لێکدانەوەیەک هەڵناگرێت جگە لەوەی کە نوێنەری عوسمانی خۆی داکۆکی لە مافی کورد کردووە. باشترین بەڵگەی ترەوەیە هەر کاتێ نوێنەری عوسمانی ئامادە نەبوو بێ هەڵوێست بەرامبەر کورد گۆڕاوە لەلایەکی تریش نامۆ و بروسکەی سەرکردە کوردەکان ئەو کاریگەریە هەبوو قۆناغەکانی بەدەوڵەتبوونی کوردیش لە سیڤەر هەمان قۆناغی هزری شێخ عەبدولقادری شەمزینیە. ئەم بە 6 بە کۆتا هات. گرنگیەکانی تری سیڤەریش لەم خاڵانەی خوارەوە دەردەکەوێت. یەکەم گرنگی خودی سیڤەر لەوە دێت کە وڵاتانی ئێستای ناوچەکە لەسەر ئەو ڕێکەوتنە دروست بوون بۆ شێوەیەی خوارەوە. کوردستان نەبووە دەوڵەت بە پێی بەندی 62 64. ئەرمینیا لە بەندی 88 تاوەکو 93 نەبووە دەوڵەت ئەو بەشەی ئێستا دەوڵەتەبەری ڕووسی پێدەڵێن. سووریا و میزۆپۆتامیا عێراق بەپێی بەندەکانی 94 هەتا 97. ئیسرائیل بەپێی بەندی 95. عیجاز بەپێی بەندەکانی 98 و 99. بەو شێوەیە میسر لە بەندی 101. سوودان لە بەندی 113. مەغریب و تونس لە بەندی 108. لیبیا بە بەندی 121. جگە لە وڵاتانی ئەوروپی ڕۆژهەڵاتیش هەر بە سیڤەر دروست بوو.
دووەم، کوردستان و عێراق هەر یەک بە بەندێک لە عوسمانی جیابۆتەوە. کوردستان بە بەندەکانی 62 63 و 64، عێراق بە پەیبەندی 94. ئەوەش لەسەر ئاستی سیاسی و یاسایی مێژووی بە تایبەتی بۆ باری ئێستامان وەک بناغەیەکی یاسایی بۆ فیدرالی هەرێمی کوردستان دەیسەلمێنێ کە باشووری کوردستان بەشێک نەبووە لە عێراق. ئەو عێراقا لە دوو هەرێمی یاسایی هاوبەش و دووگەلی جیا دروست بووە. کۆتایی بەو گوتارە سیاسیە هەڵەیە دێ کە گوایە عێراق یەک نیشتیمان و یەک میلەتە. سێیەم، ناوی کوردستان بادرسێکی تایبەت لە بەشی سێیەم و لە بەندی 62 داهاتووە بە ناوی کوردستان لە پێش هەموو وڵاتانی ڕۆژهەڵات ناوەڕاست و ئەفریقا. ئەوەش نیشانەیەوەی کە باری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لە وڵاتانی تر پێگەیشتووتر بووە یان بەلایەنی کەم لەوان کەمتر نەبووە. کەچی دەبینین لە دوای کوردستان ناوی عێراق و سووریا و فەڵەستین بادرسێکی هاوبەش هاتووە لە بەندی 94 و 97 بەشی حوتەم. اینجا عێراق و سووریا و وڵاتانی تری پاڵێوراو بوون بۆ دەوڵەت لە ڕێی ئینتیداب کە لە مادەی 22 کۆمەڵەی نەتەوەکان بە سێ پۆلی ABC دیاری کرابوو. عێراق لە پۆلی ئەی بوو، بەڵام کوردستان لەبەر پێگەیشتنی و بوونی دەسەڵاتی سیاسی و هەرێمێکی دیاریکرا و بە ناوی کوردستان سنوورەکەی دیار بوو. ئەوە پێویستی بە ئینتیداب نەبووە. چوارم، سنووری کوردستان بە پەیبەندی 62 دیاری کرابوو کە دەکاتە خواروی سنووری تورکیا و ئەرمینیا و ڕۆژهەڵاتی فورات. ئەو سنوورەش تا ڕادەیەکی زۆر گزارش لە سنووری ڕاستەقینەی کوردستان دەکا. هەرچەندە بەشێک پێیان وایە و سنوورە تەنها کوردستانی سەرو دەگرێتەوە و مەبەستی لە ڕۆژهەڵاتی فورات و کوردستانی خوار و ویلایەتی مووسڵ نەبووە. ئەوە بە هیچ جۆرێک ڕاست نییە چونکە زۆربەڕوونی باسی ئەو سنوورە دەکات تا میزۆپۆتامیای عەرەبی. اینجا لەسەر ئەو بنچینەیەش چەرچڵ بروسکەیەکی بۆ سەرکردە عەسکەریەکان کرد لە سەروی بەغدا و پێش ئەوەی بگەنە چیای حەمرین وتی لەو سنوورە بەسەرەوە عێراق نییە و کوردستانە. هەر لەسەر هەمان بنچینە چەرچڵ لە کۆنگرەی قاهیرەی 24 ساڵی 1921 داواکەی برسی کۆکس و میسبیل و نیلسنی ڕاگرت سەبارەت بە لیکاندنی باشووری کوردستان بە عێراق بەپێی ئەو بەندەی سیڤەر و بەپێی نەخشەکانی ئیسلامی و غەیرە ئیسلامی بەپێی نەخشەی ویلایەتەکانی عەباسی کە عێراقی دیاری کردووە بەپێی نەخشەی عوسمانی ساڵی 1993 بەپێی گەڕیدە و معجەم بەلدان سیاحەتنامە و ئینسکلۆپیدیای عوسمانی زۆر سەرچاوەی تر ویلایەتی مووسڵ و بە سەدان کیلۆمەتر لە خواروی مووسڵ و کەرکووک کوردستانی بووە. لە دوای سیڤەر و لەگەڵ بەدەوڵەت نەبوونی کوردستان و بەدەوڵەتبوونی عێراق و سووریا و تورکیا لە سەرەتای سەدەی 20 لەسەر دەستی بەریتانیا و فەڕەنسا و تا ئێستاش ئەو سنوورەی کوردستان هەروە تەسک دەکرێتەوە. وەگەوەی ئێستا لە مووسڵ ڕوو دەدات و کەرکووکیش وا کەوتوتە جێ ناکۆک و ململانێ. پێنجەم، ناوی عێراق لەو ڕێکەوتنە لەگەڵ ڕێکەوتنەکانی تریش نەهاتبوو کەچی مێژونووس عەرەبەکان تەرجەمەی میزۆپۆتامی عەرەبی بە عێراق دەکەن و سەروەریەک بە ناوی عێراق دەدەن گوایە پێش ساڵی 1920 عێراقی سیاسی هەبوو بێ. لەبەرەوەی ناوی عێراق و وڵاتانەی ئێستای ناوچەکە نەبووە بۆیە دەبینین لە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ ڕۆژهەڵات ناوەڕاست لەسەر بنچینەی پیتی و ڕەنجی ئایبی ڕەنجی شین و سوور دابش کران. تەنانەت لە سەردەمی عوسمانی ویلایەتێکیش نەبوو بە ناوی عێراق چونکە لە بنچینەدا ناوی عێراق لە وشەی عێراقی فارسی هاتووە. پەیوەندی بە دانیشتوانە عەرەبی و ڕەسەنەکەیەوە نەبووە کەچی کوردستان نەک ویلایەت بەڵکو لە ئاستی ئالیەت بووە کە بریتی بوو لە 5 ویلایەت بەپێی دووانامەی شێخ عەبدولقادر شەمزینی بۆ سەرۆکی کۆمیسیۆنی باڵای کۆنگرەی ئاشتی بریتی بووە لە ناوچەکانی ئامەد و بەتلیس و خەربوت و وان و مووسڵ و هەرچی ناوچەکانی جەزیرە و بۆتان و نێوان هەردوو زەی دیجلە فورات تا بەغدا بە میزۆپۆتامیا حیساب کراوە. هەر لەسەر کورد حیساب بووە. ناوی میزۆپۆتامیا لەلایەن لەشکری زیلفونەوە هاتووە وا پێدەچێ بە سوورەوە لە جەزیرە و بۆتانیا هاتبێ. لەبەر نەبوونی ناوێکی تر ناچارە و ناوچانەی بەغدا و خواروی بەغداش لە سەرەتای سەدەی 20 بە میزۆپۆتامیای عەرەبی هاتووە. لە ڕێکەوتنامەی سایکس بیکۆوە سنووری میزۆپۆتامیا عەرەبی لە مادە 1 و 2 بەپێی نەخشەکەش دیاری کرا کە بەشێک لە هەردوو ویلایەتی بەغدا و بەسڕە گرتەوە. ئەوەی لە سیڤەری شادە و سنوورە بوو بۆ یەکەم جار ناوی عێراق لە نێو ڕێکەوتنامەی دەولی لە لۆزان هات لە 2 شوێن. شەشەم، وەک بەڵگەنامەیەکی بەهێزیش دەسەلمێنێکە ئەو کوشتارەی لەگەڵ ئەرمەنی کران نە کورد بووە نە عوسمانی بەڵکو و ئیتیحاد و تەرەقی بووە کە دوایەوە تورکیا نوێی لێ دروست بوو. لە بەندی 142 سیڤەر بەوەی کوشتاری ئەرمەن و بەشداری جەنگ جیهانی دەسەڵاتی ئیتیحادیەکان بە تیرۆریست تۆمار دەکا. اینجا قەرەبۆش دەخاتە ئەستۆی. هەر هەمووانە لە بەندەکانی 231 و 257 سیڤەر سەبارەت بە تورکیا هاتووە کەچی لە بەشی سێیەمی کوردستان هیچ باسێکی
بەرپرسیارەتی لەو تاوانەی تێدانیا. ئەوەش بەڵگەنامەیەکی تری سەربارەتە کە کوردستان فەرمی بەشدار نەبووە لەو تاوانە، هەروەک بەشێکی گرنگ لە مێژونووسان و سیاسەتمەدارانی هاوچەرخی کوردیش بە هەڵا و بەرپرسیارەتیان لەسەر تورکیا لا دەدەن و دەیخەنە ئەستۆی کورد و یارمەتی تورکیای پێدەدەن. حەفتەم، ئەو دەوڵەتە عەرەبیانەی ئێستا بەو ڕێکەوتن و کۆنگرە و بەندەکانی سیڤەر دروستکراون بە هەمان بەند و ڕێکەوتن ئیسرائیلیشی پێ دروستکرا لە بەندی 95 باس لە جێبەجێکردنی بەڵێنی 2 تشرینی ساڵی 1970 دەکا. لە ڕاستیدا بەندی 95 خوردکردنەوەی دەقی بەڵێنی بلفۆرە، هەرچەندە لە ڕێکەوتنامەی سیڤەرنای بلفۆر و دەوڵەتی ئیسرائیلی تێدا نەهاتووە، خۆشی ئەو کاتە نەبووە تا لە ساڵی 1948 هاتە دی. بەڵام لە بەلفۆر و بەندەش داکۆکی لە دروستبوونی قەوارەیەکی نەتەوەیی بۆ یەهودیەکان دەکاتەوە لە فەڵەستین. هەشتم، هەر تەوژمی عوسمانی و سیڤەر بۆ وای کرد بەریتانیا حکومەتی شێخ مەحموود بە حکومدار بناسێ. اینجا لە مادەی 16 چەکی ئینتیدابی سکە ئینتیدابی حوسبە بۆ عێراق دان بە حکومەتی کوردستانرا. لە مادەی 4 دەستوری عێراقی ساڵی 1925 بە گزارشی دوو ئەستێرە لەسەر ئاڵای عێراق دانرا باوبەشی کورد و عەرەب لەو عێراقە. لە 2/12 ساڵی 1922 دووبارە بەریتانیا و عێراق لە بەیانێکی هاوبەشدا پێکەوە دانیان بە حکومەتی کوردستاننا. لە 4/11 ساڵی 1922 شێخ مەحموود وەک مەلیکی کوردستان خۆی ناسان. لە مانجی 12 ساڵی 1925 کۆمەڵەی نەتەوەکان حوسبە دانینا بەوەی کە خەڵکی کوردستانی عێراق مافی دامەزراندنی حکومەتیان هەیە. لە لێژنەی نێوبژیوانی ویلایەتی مووسڵ دیسان لە لاپەڕە 57 راپۆرتەکەیاندا دان بە حەقبوونی حکومەتێکی کوردی نرا. هەروەها بەڵێنامەی نۆودەی عێراق لە پێناو وەرگێرانی لە حوسبە ئومەمەوە لە ساڵی 1932 لەگەڵ زۆری تر. نۆیەم، جگە لەو سێبەندەی سەبارەت بە کوردستان دەتوانین بە بەندی تری سیڤەر مافەکانی ئێستامان پێبهێنی نەدی. هەر بە نمونە بەندی 145 پەیڕۆ بکرێت تەواوی کێشەی کورد و کەمایەتیەکانی تریش لە وڵاتانە چارەسەر دەبێت لەو قۆناغا کە دەڵێ هەڵبژاردن بکرێ بە پێی تەمثیل و نسبی بۆ کەمایەتیەکان پەیڕۆ بکرێ. ئەوەش ماناکەی ڕوونە دیموکراسیەتی تەوافقی دەبەخشێت کە دامپیاهێنانە بە هاوبەشی. دەیەم، ئیجابیاتی بۆ ئێستا یەکجار زۆرە لە دوای دابەشکردنی کوردستان نەک هەر سیڤەر بەڵکو و ڕێکەوتنە بەخراپەکانی ئەو ساش ئیجابیە بۆ باری یاسایی ئێستای کورد، هەر لە سایکزبیکۆ و میثاقی نیشتیمانی تورکی و لۆزان و بەڵێنەکانی عێراق بۆ کۆمەڵەی نەتەوەکان و بەڵام لە هەمووی گرنگتر سیڤەرە دەبێتە پاڵپشتی یاسایی و سیاسی بۆ هەموو قۆناغەکانی مافی چارەنووسی کوردستان، هەر لە لامەرکەزی و ئۆتۆنۆمی و فیدرالی تا دەگاتە بەدەوڵەت بوون. 11 لە مێژووی عێراق تەنها لە سەردەمی عەباسی عێراق ویلایەت بووە، ئاویش تا تکریت بووە کوردستانی نەگرتوتەوە تاکە بەڵگەیەک لە دەست سۆڤینی عەرەب سەبارەت بە عێراقی بوونی کوردستانی خوار و تەنها ئەو بەڵگانەی نێوان شەریف و ماکمەهۆنە گوایە لەو ڕێکەوتنامەیە ناوچەکانی ئامێدی تا دیاربەکریشی بە شەریفی مەکەی باوکی مەلیک فەیسەڵ دراوە. لە ڕاستیدا لە ڕێکەوتنامەکە و ناوچەیی تێدا نەبوو، بەڵکو ئەوە پێشنیاری هەردوو حیزبی عەرەبی فەتات و عەهد بوو کە بە میثاقی دیمەشق بەناوبانگ بوو، بۆ شەریفی نێردرا بوو، ئاویش بۆ ماکهۆنی ناردبوو، ئاویش وەڵامی نەدانەوە. بەڵام ئەو گومانە لە سیڤەر بە یەکجاری دەڕەوێتەوە کاتێ دەبینین شەریفی مەککە خۆی یان مەلیک فەیسەڵی کوڕی لە سیڤەر بووە و ناڕەزایی نەبووە بەوەی کوردستانی خواروش بە بەندی جیا لەگەڵ عەرەب و عێراق جیا ببێتەوە. 12 لەلایەن مێژوونووسی کورد و ڕۆژهەڵاتناسی دۆستی کورد وا باسی سیڤەر دەکرێت کە یەکەم ڕێکەوتنی نێودەوڵەتی تیایدا دام بە چارەنووسی سیاسی و یاسایی کورد بهێنێ. هەڵبەتە ئەو وەسفە مەبەستی قازانجا بۆ دۆزی کورد، بەڵام لە ڕاستیدا زەرەری هەیە. یەکسەر بۆ خوێنەری کورد و غەیرە کورد وا دێتە پێشچاو کە وڵاتانی تری دەوروبەر میلەتانی دەوروبەر پێشتر ناویان هاتووە، تەنیا کورد ئاوا درەنگ ناوی هات. ڕاستیەکەشی وان نییە. جارێ لە هەندێک کۆنگرەی نێودەوڵەتی وەک کۆنگرەی پاریسی ساڵی 1902 کورد بەشداری کردووە. کورد چالاکی نێودەوڵەتی لەوانی تر زیاتر بووە. اینجا چۆن بۆ کورد یەکەم جار بوو لە کۆنگرەیەکی فراوانی نێودەوڵەتی وەک سیڤەر باسی کورد کرا، لە هەمان کۆنگرەش بۆ یەکەم جار باسی عێراق و سووریا و جەزیرە و باقی وڵاتانی عەرەبی کرا. تەنانەت لە کۆنگرەی سایکسبیکۆش ناوی ئەو وڵاتانە نەهات، هەر تەنها بە پیت و ڕەنگ ناوچەکە دابەش کرا. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی چوارەم سەلبیاتەکانی ئەو ڕێکەوتنامەیە.
تا بەستنی کۆنگرەی سیڤەری ساڵی 1920 ئەو مادانە ئەوەندە گرنگ نەبوون بۆ کورد، چونکە مێژووی سیاسی کورد لەو مادانە زۆر گەورەترا. لەو کات و پێش ئەویش لە بنەماکانی جامیعەی ئیسلامی لە شێوەی وڵاتانی کۆنفدرالی لە ڕێکەوتنامەی عوسمانی و کوردە لە ساڵانی 1912-1920 دووبارە مافی سربەخۆیی کوردستان بە تەواوی هاتبوو لە ڕێکەوتنێکی نێوان نوێنەرانی کورد کە پێک هاتبوو لە عەبدولقادر شەمزینی سەرۆک، ئەمین عالی بەدرخان، مراد بەدرخان، مەولانە زادە ڕەفعەت بەگ، لەلایەن نوێنەرانی عوسمانیش پێک هاتبوون لە دووەمین کەسایەتی نێو عوسمانی شێخ ئیسلام سەبری زادە سەرۆک، ئەحمەد عەبوق پاشا، عەونی پاشا. لە چوارچێوەی جامیعەی ئیسلامی لە هەموو ڕێکەوتنانە کوردستان سربەخۆیی پێدرابوو. سوڵتانی عوسمانی بە فەرمیدانی بەدەسەڵاتی شێخ مەحموودی شێنابوو. لە ساڵی 1970 بۆیە ئەو مادانەی سیڤەر لە چاوباری سیاسی کوردە و کاتوو پێشووتر ئەوەندە گرنگ نەبوو، واتە خێری پێ نەکرابوو لەو مادانە. بەڵام لە دوایەوەی کوردستان بەگەلەوە دابەش بێبەش کرا، اینجا هەموو ڕێکەوتنانە بوونە سەنەدی یاسایی بۆ کەمێک لە مافەکانیان. هەتا سایکس بیکۆش چەندە سەلبیە کەچی بۆ باری ئێستاما سودمەندە وەک سەنەدێکی یاسایی نێودەوڵەتی بۆ بناغەی بە فیدرالی بوونی هەرێمی کوردستان ئەگەر یاسا ناسێکی وریا و زیرەک هەبێ. لەسەرەوە بنچینەیە ناوبانگی سیڤەر وا بەباشی دەنگیدایەوە تا ئەو ڕادەی خەڵکی ناوی سیڤەر لە منداڵ و دوکان و بازار بنێن. ئاجینا لە چاوەسا دیسان سەلبیاتی زۆر بووە. بە پێچەوانەی ڕای زۆر لە نووسەر و مێژونووس و تەنانەت لە بەیانی فیدرالی پەرلەمانیش کە لە 4 دەی ساڵی 1992 دەرچووە وەسفی سیڤەر دەکاو دەڵێ هەموو بەشەکانی کوردستانی یەک خستەوە. وەک لە خوارەوە لە دیاریکردنی سەلبیاتەکانی دەبینین ئەو بۆ چوونە هەڵەیە. یەکەم، سیڤەر کوردستانی یەک نەخستەوە، جارێ بەلای بەشی کوردستانی ڕۆژهەڵاتدا نەچووە کە لە ژێردەستی ئێران بوو، هەروەها بەری ڕۆژ ئاوای فراتی نەدەگرتەوە کە ئێستا کەوتۆتە ژێردەستی سووریا. بە مەبەستی ناڕەزایی دەربڕین لە دابەشی کوردستان، کۆمیتەی ناوەندی کۆمەڵەی کورد لە 28 یەکی ساڵی 1920 ناڕەزایی بۆ کۆمیسۆری بەرزی حکوومەتی بەریتانیا ناردووە. هەروەها چەند لایەنێک لەوانە حیزبی دیموکراتی کوردی ئەوسا لە باکوور لەگەڵ لێژنەی کینکراینی ئەمریکی دانیش بۆ ئەو مەبەستە. دووەم، بەشێکی گرنگ لە خاچی کوردستان بە پەیبەندی 89 لە ویلایەتەکانی ئامەد و بەتلیس و واندایە ئارمینیا کە جاری وایە بە پەیمانی بلفۆڕێکی تر وەسف دەکرێت. ئەو ناوچانە کوردستانین هەتا ئەرمەنیەکانیش دەزانن. بۆیە لە پەرەگرافی بائی مادەی 2 ڕێکەوتنامەی ساڵی 29 دەی ساڵی 1927 بزوتنەوەی تاشناقی ئەرمەنی و بزوتنەوەی خۆیبوون و کورد هەڵوەشێنرایەوە. بەو شێوەیە لە سیڤەریش کوردستان کرایە 6 پارچە، بەڵام پارچە سەرەکیەکە وەک خۆی مایەوە. سێیەم، نوێنەری کورد لەو ڕێکەوتنامەیەدا نەبوو، لە کاتێکدا نوێنەری ئەرمینیا و عیجازی تێدا بوو، بەڵام نوێنەرانی عێراق و سووریا و باقی وڵاتانی عەرەبی تێدا نەبوو. چوارم، سەبارەت بە دەوڵەتبوونی کورد باس لە ماوەی 6 مانگ بۆ لێژنەی سێقۆڵی بەریتانی و فەڕەنسی و ئیتاڵی و دوای ساڵێک ڕاپرسی دەکا لە کاتێکدا بۆ وڵاتانی تر ئەوەی پێویست نەبوو بۆ ناوچەی سمیرنا ئەزمیری ئێستا لەو شێوەیە بوو. کەچی تا ئەو 6 مانگە و لێژنانە هاتەکایەوە دەسەڵاتی عوسمانی نەما و دەسەڵاتی ئەتاتورک هات و شکستی پێهێنا. پێنجەم، لە دوایە و ڕێکەوتنامەیە لە کۆنفرانسی لەندەنی ژە و خاڵانەیان باز نەکردووە. دواییش پابەند نەبوون پێیەوە تەنها ئەوەندە نەبێ بەو هۆیەوە چەرچڵ لە کۆنگرەی قاهیرە لە ساڵی 1921 لکاندی باشووری کوردستان کەمێک دواخست. دواییش چەرچڵ لە حکومەت نەما. شەشەم، دەبێ لە یاد نەکەین هەموو زنجیرە کۆنگرانە کە لە کۆنگرەی سایکس بیکۆ تا لۆزان بۆ دابشکردن و لاوازکردنی دەوڵەتی عوسمانی و لە ناوبردننی خلافەتەکەی و دواخستنی ناوچەکە کراوە. کوردیش بەشێکی ئەکتیڤی ناوچەکە بووە، بەڵام بەهۆیە و بارودۆخە سیاسەی کورد تێکەوت ئەو زیانە گشتیانەی لەبیر چۆوە لەبەر ئێش و ژانی تایبەتی خۆی. هەر لەو زنجیرە کۆنگرانەش بوو کوردستان دابەش کرا. هەفتەم، ئەو لێژنانەی لە بەندی 62 پێشنیار کرا دەست بەکار نەبوو ڕاپۆرتی داواکاری کوردەکان لە ماوەی ساڵێک نەدرا بە حوسبە و ئومەم. لە بەڵگەنامەکانی حوسبە و ئومەمدا کە لەبەر دەستدایە تەنها و داواکاریەی کە لە 16/12 ساڵی 1925 لەو سەردەما کەمتر پاڵپش کراوە سەر بەندەکانی سیڤەر، لە لای کورد دەنگ و سەدایەکی زۆری نەبووە. هەشتم، هەروەک لە بەندی 62 هاتووە بۆ لادانی هەر ئاستەنگێک لە بەردەم پەیڕەوکردنی ئەو مادانە وا بڕیار بوو هەر سێلایەنی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا ڕاپۆرت بەرزکەنەوە بۆ دەوڵەتەکەیان، ئەوەشیان نەکرد.
نۆیە هەر 5 مانگ دوای سیڤەر و مانگێک پێش کۆنگرەی قاهیرە برسی کۆکسی حاکمی بەریتانیا لە عێراق بە نووسراوی فەرمی ژمارە 333 لەسەر 4/22 ساڵی 1921 دەنێرێ بۆ حکومەتی تازەی عێراقی و فەرمانیان پێدەکا کوردستانی خواروو بخەنە سەر عێراق. دەیەم ئەوەی زۆر گرنگە بووترێ دەبینین لە بەندی 27 سیڤەر خۆی سنووری نێوان تورکیا و مێزۆپۆتامیا عەرەبی عێراقی ئێستا دیاری دەکا وەک ئەوە وابێت کە بەندی 62 هەربوونی نەبێت سەبارەت بە سنووری کوردستان. ئەم بە 6 بە کۆتا هات. وەرچەرخانێکی ترسناک لە سیڤەرەوە بۆ لۆزان. ئەو ئەدرسە هاوتایە لەگەڵ وەرچەرخانی دەسەڵاتی عوسمانی بۆ تورکیای نوێ. لەو کات و ساتانەی مۆرکردنی سیڤەر بەدواوە کەمال ئەتاتورک وەک ئەفسەرێکی نیشتیمانی بەهێز بە واقیعەی عوسمانی تێکەوتبوو قایل نەبوو. پاڵیدایە شاخەکانی کوردستان و ئەنادۆڵ و توانی سەرکەوتنی مەزن بەسەر سوپای یۆنانیەکان بەدەست بێنێ. ناوبانجی پەیدا کرد. لە سەرەتادا گوتاری ئاینی بەکاردەهێنا. بەڵێنی درۆی بە کووردا نیازەکانی خۆی تا ساڵی 1924 بە تەواوی بەدەر نەخست کە نیازی وایە کۆتایی بە خەلافەت بهێنێ و ڕژێمێکی عەلمانی توند لە دەوڵەتێکی مۆدرنی تورکیا پەیڕەو بکە، تیایدا زمان و فەرهەنگی میلەتانی تری لێ قەدەغە بکە. ئەو پیاوە جەماوەرێکی زۆری پەیدا کرد و جاڕیشیدا کە ڕێکەوتنامەی سیڤەر بۆ تورکیا مەرگە. بە هەموو شێوەیەک لە دژی وەستا کەوتە دژایەتی سوڵتانیش لە ئەستەمبوڵ و بە خاین ناوی دەبرد چونکە نوێنەری سوڵتان هادی پاشا سیڤەری مۆر کردبوو. دەستی کرد بە جمجۆڵی سیاسی و عسکەری و جەماوەری لە ناوەخۆی لەسەر ئاستی ئەقلیمی و جیهانیش بێوچان لە تەقەڵا بوو. لە هەردوو ئازدا سەرکەوتنی مەزنی بەدەستێنا. دوو کۆنگرەی خۆ دروستکردنی لە کوردستان بە پشتیوانی کووردا عەلمانی و سەرگ عەشیرەتەکان بەست. بەرەبەرە ئەستەمبوڵ و سوڵتانی لاواز و پەراوێز کرد. ئەنجومەنی گەورەی تورکیا دروست کرد لە مانگی 4 ساڵی 1920 بە ناوی بێویچ تورکلیلی مەجلیسی. بارەگای هەموو ئەو دامودەستگایانەی کە لە ساڵی 1920ەوە بەرەبەرە خستان قەرا لە ناوەخۆ لایەنە عەلمانیە کوردیەکان و عەشایرەکانی بۆ لای خۆی کێش کرد. بەرەبەرە خەڵکی بە سوڵتانەوە نەهێشت. لەسەر ئاستی ئەقلیمی و جیهانیش ئەمریکا و یۆنان و ئیتالیا و فەڕەنسا سارد بوون لە سیڤەر و پێیان وابوو زۆر لە قازانجی بەریتانیایە. ئەتاتورک دەستی کرد بە سەودا و ڕێکەوتن و چارەسەری کێشەی سنوور. لە 13 ساڵی 1921 لەگەڵ ئیتالیا ڕێکەوتن لە 16 ساڵی 1921 قڕمیدا بە رووسیا. لەگەڵ فەڕەنسا لە 20 ساڵی 1921 ڕێکەوتن و کلیلکاشیدا بە فەڕەنسا. لە 35 ساڵی 1920 لە هەمان کاتدا بە مادەی 22 حزبە ئومەم و مەرجەکانی ئینتیدابی لەسەر میراتەکانی قایل بوو. بەو شێوەیە خۆی توندوتۆڵ کرد و داوای ویلایەتی مووسڵیشی کردەوە و دوایی وازی لێهێنا. رووسیا و ئەمریکا دژایەتی سیڤەریان کرد. بەریتانیا و فەڕەنساش سارد بوونەوە نەوەک تورکیا بکەوێتە باوەشی رووسیای بەلشەفی. بەپێی هەندێک سەرچاوە هەموو ئەو کار و کردەوانەی ئەتاتورک بریتی بوو لە ڕێکەوتن و سیناریۆیەکی مەزن بۆ لە ناوبردنی خەلافەتی عوسمانی. هێزەکانی هاوپەیمانان لە جەنگی جیهانی یەکەم گەیشتبوونە ئەستەمبوڵ و سوڕابوونەوە بۆ ئەنادۆڵ واتە دەیانتوانی ئەستەمبوڵ داگیر بکەن و سوڵتانیش بەدیل بگرن. بەڵام بەپێی شارەزایانی بەریتانیا و فەڕەنسیە و کارە واتە ڕووخانی خەلافەت بەدەستی غەیرەدین زیاتر هەست و نەستی موسڵمانانی جیهان قوڵتر دەکاتەوە بۆ زیندووکردنەوەی سیستەمی خەلافەت وەک چەند جاری پێشوو ڕوویدا بوو. بۆیە ئەو شارەزایانە پێیان وابوو خەلافەت بە یەکجاری لە نێو دەچێ ئەگەر بەدەستی کۆمەڵێک بن کە بەناو موسڵمان بن. ئەوە بوو ڕۆڵی ئەتاتورک هەر بۆیە ڕۆژاوا و لایەنەکانی ڕێکەوتنامەی سیڤەر زەمینە سازیان بۆ کرد گەیشتنەوە ئەنجامەی ڕێکەوتنامەی نوێ مۆر بکەن لەگەڵ تورکیا. لە دوای دەسەڵاتگرتنە دەستی محافظین لە بەریتانیا هەڵوێستیان گۆڕا و لە 11 ساڵی 1922 بەریتانیا و ئەتاتورک ڕێکەوتنێکی تری مەیدانیان مۆر کرد. لە 12 ساڵی 1921 کۆنگرەی لەندەن کرا لەلایەن بەریتانیا کیرزن و لەلای تورکیا بە کرسامی تەواو پاشگەزی لە سیڤەر و مافی کورد کرا. ئەوەی جێبەجێ کرا تێپەڕ بوو ئەو هەموو مەرجەی کە خراپوە سەر تورکیا لە قەرەبوو قەدەغەکردنی چەک و قەبارەی هێزی عەسکەری و ئیمتیازاتی کۆمپانیاکان و زۆر کاری گەورەتر چاوی لێ خشێنرایەوە بۆ ئەتاتورک. ئاویش لە لای خۆی بەرەبەرە هەنگاوی لە دژی خەلافەت دەناو بەو شێوەیە خوارەوە لە نێوان ساڵی 1920 هەتا ساڵی 1932 ئەو کارانەی کرد. یەکەم لە 1 ساڵی 1920 یاسای جینایی هێنایە جێی سنوورە شەڕعیەکان.
2. لە 1 ساڵی 1922 سەڵتەنەتی هەڵوەشاندەوە و سوڵتان محەممەد واحیدین دەرکرا. 3. لە ساڵی 1922 پایتەخت لە ئەستەمبۆڵ گواستەوە بۆ ئەنقەرە. 4. لە 29 ساڵی 1923 خلافەتی وەرچەرخاندە سەر کۆماری و ئەتاتورکیش بووە سەر کۆمار. 5. لە 3 ساڵی 1924 خلافەت هەڵوەشێنرایەوە. 6. لە 28 ساڵی 1924 دادگا شەرعیەکانی هەڵوەشاندەوە. 7. لە 4 ساڵی 1924 یاسای مەدەنی سویسری بەسەر تورکیا پیادە کرد. 8. لە 4 ساڵی 1928 بە یەکجاریەوە مادەی دەڵێ ئاینی فەرمی دەوڵەت ئیسلامە لە دەستوری تورکیا ئانایاسا لادرا. 9. لە 11 ساڵی 1928 پیتە ئیسلامیەکان یان یاسایانەتر بڵێن پیتە عوسمانیەکانی گۆڕی بۆ پیتی ناتینی. هەموو ئەوانە هەنگاو زەمینە سازی بوو بۆ گۆڕینی سیڤەر بۆ لۆزان. داوەتنامە هات بۆ بەشداری کۆنگرەی لۆزان. 2 جۆرە نوێنەر خۆی ئامادە کرد. یەکیان نوێنەری سوڵتان ئاویتر عیسمەد ئینینۆی نوێنەری ئەتاتورک. نوێنەری سوڵتان دەرکرا. کۆنگرەی لۆزان بە ئامادەبوونی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و یابان و یۆنان و ڕۆمانیا و سرب و کرواتیا و سلۆڤینیا لەلایەک و لەلایەکی تر تورکیاش عیسمەد ئینینۆی بەشدار بوو 6 مانگی خایاند. تا گەیشتە ڕێکەوتنامەیەکی 143 بەندەی تیادا کۆمەڵێک خاک و ئاوی تورکیا دۆڕا و ویلایەتی مووسڵیش کەوتە سەر عێراق لە بەرامبەریشدا کۆمەڵێک بەندی سیڤەر بۆ قوربانی. لە نێوان دێندا هەر 3 بەندی 62 63 و 64 لەو ڕێکەوتنامەیە 128 جار ناوی تورکیا تیا هاتبوو. 2 جاریش ناوی عێراق تەنانەت بە وشەیەکیش ناوی کورد و کوردستانی تێدا نەهاتبوو. ئەم بە 6 بە کۆتا هات. سەرەتای استراتیژێکی لەنگ ڕۆڵی کورد لە وەرچەرخانەدا. دوای ئەوەی ئەزموونی دەوڵەتی هاوچەرق بە نازناوی ئەڵمانیای لاو، ئیتالیای لاو، بەریتانیای لاو هاتە نێو عوسمانی، لەوێش بزوتنەوەی عوسمانی لاو لە ساڵی 1865 سەری هەڵدا. دوایی بووە تورکیای لاو بە سەرۆکایەتی مەدحەت پاشا. دوایی لە ساڵی 1889 بە بۆنەی یادی 100 ساڵەی شۆڕشی فەڕەنسی بوو بە ئیتیحاد و تەرەقی. مەبەست لەو بزوتنەوە لاوانە دروستکردنی دەوڵەتێکی عەلمانی مۆدێرن بوو لەسەر ترازی ئەوروپیەکان تا لە ساڵی 1970 ئیتیحادیەکانی انقلابیان کرد و لە 29 ساڵی 1914 دوای ئەڵمانیا کەوتن و چوونە نێو جەنگی جیهانی و شکستیان هێنا وڵاتی عوسمانی داگیر کرا و دابەش کرا. لە ماوەی عوسمانی لەگەڵ هەوراز و نوشێ و سەلبی و جابیدا، بەڵام بارودۆخی سیاسی کورد لە میلەتانی تر چاکتر بوو. خاوەنی سربەخۆیی خۆی بوو لە میانەی 600 ساڵ حکمی عوسمانی سەرجەم پەلاماریان بۆ بەشەکانی کوردستان ناگاتە دەجار. باقیەکەی تر سەروەری و سربەخۆیی بووە، بۆیە بەشداریکردنی کورد لە ئۆپۆزیسیۆنی عوسمانی بە ناوی ئیتیحاد و تەرەقی و عوسمانی لاو ئەوەندە جێی شانازی نەبوو. لە دامەزرێنەرەکانی ئیتیحاد و تەرەقی 4 کەس بوون. 1. دکتۆر عەبدوڵڵا جەودەت. 2. دکتۆر ئیسحاق سکوتلی. 3. محەممەد ڕەشید چەرگەس. 4. محەممەد ئیبراهیم تەمۆ. دووەکەی یەکەم کورد بوون. ئەوەی یەکەم کەس بوو بیری تۆرانی هێنایە نێو تورکیا. شاعیرێکی کورد بوو بە ناوی زیە ئەلبکۆک. ئەوەی یەکەم کەسیش بیری پیتی لاتینی هێنا هەر کورد بوو بە ناوی دکتۆر عەبدوڵڵا جەودەت. کۆمەڵێک ناوی تری کوردمان سەربە و ڕەوشەمان لە پێشتر باس کرد. گرتنەبەری ئەو استراتیژیە سەقەتا بەردەوام بوو لەگەڵ مستەفا ئاتاتورکیش لەوە پێش باسی هەڵوێستی هەردوو دەسەڵاتی ئەلمانی و ناسیۆنالیزمیان قەرە و دەسەڵاتی نیمچە ئیسلامی ئەستەمبوڵمان کرد. سەبارەت بە دەوڵەتی کوردستانی گەورە و استراتیژیەتە سەقەتە وای کرد بەشێکی زۆر لە کوردەکان لە یانگری ئەتاتورک و ئەنقەرە بکەن. هەروەک تۆماس بووە لە کتێبی تاریخۆکرا دەڵێ ئەگەر کوردەکانی یارمەتی ئەتاتورکیان نەدابوایە سەرکەوتوو نەدەبوون. ئەتاتورک 2 کۆنگرەی خۆ دروستکردنی ئەنجامدا لەژێر پارێزگاری دەسەڵاتی عەشایرە کوردەکان. یەکەمیان لە ئەرزەڕۆم لە 23 هەفتی ساڵی 1990 و دووەمیان لە 4 تاوەکو 11 نوێی ساڵی 1990 لە سیواس. توانی ئەلمانیا کوردەکان هەڵخەڵەتێنێ و هەرچەندە بەشێکیش دڵسۆز بوون. لە کۆنگرەی سیواس خالیدبەگ بە حەسەن خەیری گوت چەندە دەڕوان ماوەها پەیمانێتیا لەگەڵ ئەتاتورک ئاواتیشکردنی تیغا بۆ ملی خۆمان، چونکە لەلای ئەستەمبوڵ سربەخۆیی تەواو دراوە و بووەتە ڕێکەوتنامەی دووەلی لە سیڤەر. ئیتر ئێمە بۆچی ئەو حازرە بە قەرز و گفتێکی زارەکی کەمال ئەتاتورک بگۆڕینەوە؟ وا پێدەچێ و کاتە هەمویان ئاگان لەوە نەبێت کە لە مادەی 1 میثاقی نیشتیمانی تورکیا نکۆڵی لە مافی کورد کرابوو.
اینجا هەر ئیحسان نووری پاشا لە لاپەڕەبیستی کتێبەکەی خۆی شۆڕشی نەتەوەی کورد لە تورکیا دەڵێ تورکەکان لە کاتی لێدانی ئەرمەنەکان دەیانگوت با لە زۆ ئەرمەن تەواو بین نۆرەی لۆ کورد دێت بەهۆی ئەو دوودڵی و گومانەوە بوو سەرۆک عەشیرەتەکان کۆبوونەوە بە ناوی هاوپەیمانی هۆزەکان لە 15 ساڵی 1970 نامەیەکی پێنج پرسیاریان بۆ ئەتاتورک نووسی تیایدا داوایان کردبوو بۆیان ڕوون بکاتەوە ئاخۆیش وەک سوڵتان ئامادەیە بە تەواوی دام بەسەر بەخۆی کوردستان بنێت بە کورتی لەگەڵ سەرهەدانی بیری نەتەوەی و هاتنی دەوڵەتی هاوچەرخ بۆ ناوچەکە دوو پرۆژە کەوتە کار لە نێو کورد یەکەمیان ئەلمانیە کوردەکان بوو پێیان وابوو لەڕێی ئەلمانیەتی جیهانی و تورکی مافی کوردێتە دی و هاریکاریان کرد لەگەڵ ئیتیحاد و تەرەقی و کەمالیزم و دوای شکستی هێنا و کورد کەوتە مەینەتیم دووەمیان لایەناییەکان بوون ئاوان پێیان وابوو لەڕێی ئەستەمبوڵ و دەوڵەتی عوسمانی مافی کوردێتە دی لە سەرەتا ئۆتۆنۆمی و کۆنفیدرالی دوایش سەربەخۆیی بەدرەنگەوە ڕێکخرا و کورتپەروەرەکانی تریش هاتنە سەر ئەو ڕایە لە 23 ساڵی 1920 شەریف پاشا بروسکەی ڕێزی بۆ سوڵتان لێدا کە لە بەرامبەر هەڵوێستی چاکی بەرامبەر کورد هەروەها لە ئارشیفی وەزارەتی دەرەوەی بریتانی ئاداشتێکی یانەی ناوەندی کوردستان تێدا لە بەرواری 20 مارتی ساڵی 1920 داوای سربەخۆیی تەواوی کوردستان دەکا ناڕەزایش دەردەبڕن دژ بە فراوانکردنی سنووری ئەرمەن لەسەر حیسابی کورد بەو شێوەیە هاتنەتە سەر ڕای شێخ عەبدولقادر شەمزینی و ئاینەکان بۆ قۆناغەکانی سربەخۆی کوردستان لەگەڵ عوسمانی بۆیە لە نێو کوردیش بەو هۆیەوە بوونە دوو بەش هەریەکە لە شێخ عەبدولقادر شەمزینی و شەریف پاشا و شێخ سەعیدی پیران و نەورەسی و هەندێک لە بەدرخانیەکان و هەندێک دەستەی تری کوردی و ئاینیەکان پێیان وا بۆەوەی مستەفا ئاتاتورک دەیکا فروفێڵ و تاکتیکە و دەستکەوتەکانی کورد لە ئەستەمبوڵ و پەیماننامەی سیڤەر هەڵدەوەشێتەوە بەشەکەی تر وەک لە بەڵگەنامەی بەریتانیا لەلایەن جێگیری مەندوبی سامی بەریتانیا لە 18 مایەسی ساڵی 1920 ناردووە و دەڵێ ناحەزانی سەید عەبدولقادر بریتین لە دەستەیەکی زۆر لە یەک نەچوو هی ئەو تۆیان تێدایە زۆر حەزیان لە سربەخۆیی کورد نییە زیاتر لەگەڵ ئەتاتورک ڕۆیشتون بەو شێوەیە پیاوانی کوردی وەک عەسەن خەیری برنجی زادە زولفی بەگزادە هەڵخەڵەتان و بەشێکی تری وەک حیسمەت ئینینۆ زیاکۆک ئەلب حەلیسائیب زۆری تری کورد کەوتنە خزمەتی تۆرانیەت لە ڕاستیدا سەرچاوەی جیاوازەکانیان لەوە وەدەی ئاینیەکان بانگێشەی برایەتی تورک و کوردیان لە چوارچێوەی جامیعەی ئیسلامی دەکرد هەرچی ئەو بەشە ئەلمانیە کوردە بوو بانگێشەی برایەتی کورد و تورکیان لە چوارچێوەی دەوڵەتی مۆدێرنی تورکیا بەسەرکردایەتی ئەتاتورک دەکرد بۆیە ئەوانە زۆر لایەنگری سیڤەر و پرۆژەی دەوڵەتی کوردیان نەکردووە زیاتر ئاینەکەیان بە نەخشە و پلان بوون بۆ ئەو مەبەستە سمکۆش لە لای خۆیەوە بە پیشبەستن بە سیڤەر حکومەتێکی دروست کرد لە ساڵی 1922 بەڵام ئەلمانی و عەشایرە کوردەکان لایەنگری ئەتاتورکیان کرد و هەتا لە کوردستانی خواروژ ئەو دووبەرەکیە ڕوویدا لە کاتێکدا شێخ مەحموود و زانایانی ئاینی پێیان وابوو لە ڕێی ئەستەمبوڵ و سوڵتانەوە مافی میلەتی کورد زامن کراوە بووەتە بەڵگەنامەی نێودەوڵەتی و عەلی ئیحسان پاشا بە ناوی سوڵتانی عوسمانی لە 3 دەی ساڵی 1970 بروسکەیەکی دامپێداهێنانی بۆ حکومەتی شێخ مەحموود کردەوە و وەک مەلیک ناساندوێتی کەچی لایەنە ئەلمانیەکەی نێو حکومەتی شێخ مەحموود لەوانش ڕەفیق علمی لایەنگری ئەتاتورکی کرد و هەر خۆی لە یاداشتەکانی دەڵێ شێخ مەحموود لە پاداشتی ئەو چاکەیە سوڵتان بۆ کورد فەروەیەکی بە دیاری پێدا ناردم بۆ سوڵتان لە ئەستەمبوڵ کەچی ئەو چوو بۆ ئەنقەرە و دایە ئەتاتورک و تاقمەکەی و زەماوەندی مەی خواردنەوەیان کردووە لەگەڵ کەمالیەکان بەو شێوەیە دەنگی عەشایری و لایەنە ئەلمانیەکان زاڵتر بوو لەگەڵ مستەفا کەمال کەوتن لەوەش زیاتر خوێندکارانی کورد لە ئەوروپا بەو پیاوە هەڵخەڵەتا بوون و یارمەتیان بۆ ئەتاتورک کۆ دەکردەوە بەپێی بەڵگەنامەی بەریتانیای ژمارە 21 لە 18 ساڵی 1929 بۆ وەزیری دەرەوەی بەریتانیا نووسراوە دەڵێ مانگانای یارمەتی 6,000 دۆلاریان بۆ ئەتاتورک دەنار تا بزوتنەوەی خۆی بوون تێیان گەیاند کە ئەتاتورک چییە و یارمەتیەکەی پێوەستاندن تەنانەت عەسان پاشاش کە لە دواییدا لە ساڵی 1927 بە شۆڕشی ئاگریدا خەڵسا لایەنگری ئەتاتورکی کرد و ئەفسەری بەرپرس بوو لەسەر بازگەی ئەستەمبوڵ و تەسلیم ئەتاتورکی کرد لە دژی سوڵتان بەو شێوەیە کوردە ڕۆشنبیر و لایک ئەلمانی و سەرۆک عەشیرەتەکان بەشداری و پشتگیریان لە دام و دەستگا و حکومەت و پەرلەمانی ئەتاتورک کرد لە ژێر ناوی برایەتی کورد و تورک لە دەوڵەتی تورکیای نوێ دکتۆر عەبدوڵڵا جەودە دەڵێ لە ئەنجومەنی تورکیا پەرلەمان بوێج مەجلیس کورد 72 ئەندامی هەبوو
بە سەرۆکایەتی حەسەن خەیری نوێنەری دەرسیم هەر بەو ڕەوتەژ ئەتاتورک توانی بەوانە بسەلمێنێ کە کورد جیابوونەوەی لەگەڵ تورکی برای ناوێت و سیڤەری ناوێت و سوڵتان و ئەستەمبول و شێخ عەبدولقادری شەمزینی و شێخ سەعیدی پیرانیان بە نەفام و ڕێستێکدەری میلەتانی برا لە قەڵەمدا. بەو شێوەیە مستەفا کەمال وەفدێکی ڕێخست بۆ کۆنگرەی لۆزان کە پێک هاتبوو لە سەرۆکەکەی عیسمەت ئینینیۆ دوو کوردیش لەگەڵیدا بە ناوی حارف محەممەد برنجی زادا زولفی بەگزادە ئەوانە بە ناوی کورد چوون لەوێ وتیان ئێمە سیڤەرمان ناوێ لۆزانمان دەوێ. لە نێو پەرلەمانیان قەرەش حەسەن خەیری بە جلی کوردی دەوامی دەکرد و بەبێ بەردەوام بروسکەی بۆ کۆنگرەی لۆزان لێ دەدا و دەیوت ئێمە سیڤەرمان ناوێ و لۆزانمان دەوێ، سوڵتان واحیدەدینمان ناوێ، مستەفا کەمالمان دەوێ، خەلافەتی عوسمانیمان ناوێ، تورکیای نوێمان دەوێ، شەریعەتمان ناوێ، دەستورێکی عەلمانیمان دەوێ. بەو شێوەیە لۆزان مۆرکرا بێەوەی ناوی کوردی تێدا هەبێ. سیڤەریش وەرچەرخا بۆ لۆزان، کوردیش کەوتە مەینەتی و پارچە پارچە بوو. ناوی لەسەر نەخشە و کۆنگرە نێودەوڵەتیەکان سڕایەوە. لەولایەش کە ئەتاتورک تەواو لە سیڤەر و ئەستەمبۆڵ ڕزگار بوو دەستی کرد بەگرتن و لە سێدارەدانی سەرکردە کوردەکان و پێداهات بە دۆستەکانی و حەسەن خەیری و برنجیزادە و زولفی بەگزادەشی تیرباران کرد. سەرۆکی دادگا ناوی سائی پاشا بوو. تۆهمەکەش ئەوە بوو ئەوانە بە پێشەرکاری یاسای جوداخوازی جلوبەرگی کوردیان لەبەر کردووە وەسیەتێکی خەمناچی ئەوانە تۆمار کراوە لەلایەن خەڵکی ناوچەکە بۆ نەوەکانیان دەجێڕنەوە و دەڵێن هەر سێکیان لە کاتی لە سێدارەدان وتیان ئێمە هەڵەی گەورەمان بەرامبەر کورد کرد، ئێمە هۆیەک بووین لە شکستی کورد، بۆیە گۆڕێکمان لەسەر ڕێی دیاربەکر بۆ لێ بدەن، لەسەر کێڵی گۆڕەکەمان بنووسن، هەر کوردێک بێرەدا ڕەت بوو بەردێکمان تێبگرێ، چونکە ئێمە خیانەتمان بە کورد و زانایانی ئاینی کرد. بەو شێوەیە لۆزان هازەدی و اینجا سەرکردایەنیەکان هەڵسانەوە و دەستیان بە شۆڕش کرد و یەکەم شۆڕش لە دژی لۆزان و ئەتاتورک بۆ جێڕانەوەی سیڤەر و سوڵتان کرا لەلایەن شێخ سەعیدی پیران بوو. لە ساڵی 1925 خەریک بوو سەرکەوێ بەڵام دوای شکستی هێنا. لە لای عێراقیش برسی کۆکس بە نووسراوێکی فەرمی ژمارە 3330 لەسەر 4 لە 22 ساڵی 1921 داوای لە حکومەتی عێراقی دروستکراو کرد تا کوردستان بخەنە سەر عێراق. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی پێنجەم هۆیەکانی جێبەجێنەبوونی بەندەکانی 62-64 وەک لەو پێشباسمان کرد بەشە هەرە گرنگەکانی سیڤەر جێبەجێکران، بەڵام ئەگەر بەورتر سیر بکەین دەبینین جێبەجێکردنەکەی بە یاسایی نەبووە، بەڵکو بە پێی دیفاکتۆ و هێزی عاسکەری بووە. ئەوەی لەژێر کۆنتڕۆلی تورکیا بوو پەیڕەو نەکرا، ئەوەی بە دەریش بوو پەیڕەو کران. بەندەکانی 66 و 83 سەبارەت بە سمیرنا کاڵبەوە لەگەڵ سەرکەوتنەکانی ئەتاتورک، لەگەڵ دروستبوونی سەرهەڵدانی تورکیای نوێ بەندەکانی سەبارەت بە خودی تورکیا و قەبارەی سوپا و چەک و قەرەبوش کاڵبەوە لەگەڵ شکستی کورد. بەندەکانی سەبارەت بە ئەرمەنی 69 و 93 جێبەجێ نەکرا، کەچی لە بەندەکانی 95 بە ئاماژەیەکی لابەلاو سادە بە بەڵێنی بەلفۆر کراو لە ساڵی 1948 ئیسرائیلی پێدروست بوو. دەبینین سێبەندی زەقی سیڤەر بۆ کوردستان نەبووە کەمترین ماف. لەو بارەیەوە کۆمەڵێک کۆکار باسکران لەلایەن بەریتانیا، یەکێکیان هەڵدەبژێرین کە لەگەڵ ڕەوتی بابەتەکەمان گونجاوە و گوایە کەس دانی بە کەس نەناوە. دێڕۆبیەک لە بروسکەیەکدا بۆ کیرزۆن و یەکێکی تریش بۆ ویلسن دەڵێ ئەو چالاکیانەی شەریف پاشا دەیکات تەنها بە ناوی خۆیەتی و نوێنەری کەس ناکە، چ لەو ڕێکەوتنەی لەگەڵ ئەرمەنیەکان چ لە کۆنگرەکانی نێودەوڵەتی. هەڵبەتە زۆڕوونە لە هەموو بەشەکانی کوردستان بروسکە نێردران کە شەریف پاشا نوێنەرە. بەشێک لە مێژوونووسی کوردیش دەڵێ سەرکردایەنیەکان شەریف پاشایان بە نوێنەری خۆیان نەناسیوە و بەڵام ڕاستیەکەی ئەوەیە یەکەم جار لەلای ئەوان هەڵبژێدرا شەریف پاشا زاوای سەرۆکوەزیرانی عوسمانی سەدرول ئەلەعزەم بوو. سەعید حەلیم پاشا و نەوەی محەممەد عەلی پاشای میسر بوو. زنار سلۆپی دەڵێ یەکەم جارە کۆمەڵی ژیانەوەی کورد شەریف پاشای بە نوێنەر دەستنیشان کرد کە شێخ سەعیدی نەورەسی دامەزرێنەری بوو. شێخ عەبدولقادریش هەم لە ئەنگری لە ڕێکەوتنەکەی شەریف پاشا و ئەرمان کرد، هەم بە تایبەت وەڵامی بەنووسراو بۆ دیرۆبیک نارد کە نوێنەری شەرعی کورد شەریف پاشایە. لە نامەیەکی تردا کە لە بەڵگەنامەی بەریتانیا دۆزراوەتەوە لەلایەن نشینگەی کۆمیسەری باڵای نهێنی ئەلف لە 4 دوازدەی ساڵی 1924 بۆ سکرتێری موعتەمەراتی
ناردووە ناوی کۆمەڵێک لە سەرکردە دیارەکانی ئاینی و لایەکی کوردی ناوچە جێجەکانی تێدایە بۆ بە نوێنەرکردنی شەریف پاشا. بەو شێوەیەش سمکۆ و شێخ مەحموود و سەرکردەکانی تریش تەنانەت لە سەردەمی شێخ عەبدولسەلام بارزانی ئەو بە نوێنەر دیاریکردنە دەبیندرێ لەو نامەیەی لە ساڵی 1970 بۆ عوسمانی دەنێرن کەواتە بەریتانیا لە هەنجەد گەڕاوە و بروسکەکەی دی ڕۆبیکی سەبارەت بە شەریف پاشا ڕاست نەبوو. بابزانین هۆی ڕاستەقینەکانی جێبەجێنەبوونی سیڤەر چی بوون؟ یەکەم، سەرکەوتنی ئەتاتورک و ئەنقەرە و مەدرسەی عەلمانی بەسەر سوڵتان و ئەستەمبوڵ و مەدرسەی ئیسلامی. 2. سەرکەوتنەکانی ئەتاتورک لە هەردوو بەرەی جەنگی ڕۆژئاوا و خوارو. 3. گۆڕانی حکومەتی بەریتانیا چەرچل بە محافظین ئەتاتورک بە سوڵتان لە ئیتالیا و فەڕەنساش گۆڕان بوو. هەموو ئەوانە لە قازانجی پێشاتەکانی نوێی تورکیا بوون. 4. ڕێکەوتنەکانی ئەتاتورک لەگەڵ رووسیا و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا. 5. نەگەیشتنی هێزەکانی هاوپەیمانان بۆ تەواوی کوردستان. 6. بەشێکیش دەکەوێت ئەستۆی کورد خۆی و بەشێکیش لە ئەستۆی ساغنەبوونەوەی بەندەکانی سیڤەرە. 7. چاوتێبڕینی بەریتانیا لە ویلایەتی مووسڵ و سازشکردن لەسەری. 8. ئەمریکا و باقی وڵاتانی تر زۆر سوور نەبوون لەسەر جێبەجێکردنی سیڤەر و دەیانگوت هەمووی لە قازانجی بەریتانیا داڕێژراوە. تەنانەت ئەمریکا لە 14 بنەماکەی ویلسنیش پەشیمان بووە سەبارەت بە مافی چارەنووسی میلەتان. هەروەها فەڕەنسا و بەریتانیاش لە لێدوانەوە بە شەوەناوبانگەکەی ڕۆژی 7 دەی ساڵی 1970 سەبارەت بە مافی چارەنووس پەشیمان بوونەوە. فەڕەنسا یەکەم وڵات بوو هەیبەتی سیڤەری شکاند و دانی بە تورکیای نوێ هێنا، دوایە ئەو ئیتالیا بوو. ڕووسیای بەشەفیش پشتی ئەتاتورکی گرت و یەکەم کۆبوونەوەیان لە 21 شەشی ساڵی 1990 لە نێوان ئەتاتورک و ویسمین بودێنی گرێدرا بۆ یارمەتی سەربازی تورکیا. ئەمریکاش لە دژی ئەو هەنگاوانەی بەریتانیا وەستا و داوای سیاسەتی ئەلباب المەفتوحی کرد و لێژنەی کینگکراینی بۆ ناوچەکە دروست کرد و داوای کرد هەموو ئەو ناوچانەی لە عوسمانی جیاکراوە بخرێتە سەر ممتەلەکاتی حەسبە ئومەم. بەم شێوەیە لەسەر یەک ڕای نەبوون و هێزی جێبەجێکردنی سیڤەریان لاواز کرد. ئەم بەشەش بە کۆتا هات. کاریگەری یاسایی و سیاسی سیڤەر بەسەر دۆخی ئێستای کورد. ئایا سیڤەر لە ڕووی یاساییەوە هەڵوەشاوەتەوە؟ هێنری بوانکاریای سەرۆکی فەڕەنسی و ساوەسفی سیڤەری کرد و گوتبووی سیڤەری شکا وەک شکانیە و کاشی و فەخوریانەی لە شاری سیڤەر دروست دەکرێت. ئایا دەکرێت بە لێدوانێکی واسادا وا بزانین کۆتایی بە سیڤەر هات؟ لەبەرەوەی لەو بابەتە نەکۆزراوەتەوە وا پێویست دەکا بناغەیەکی لۆجیکی و ئەکادیمی بۆ دابڕێژرێت. بابزانینەوە پاساوە یاسایانەی دەتوانین بیکەینە بناغا بۆی بتوانین بڵێن سیڤەر هەڵنەوەشاوەتەوە چین. لە بەرامبەردا پاساوەکانی هەڵوەشاوەیی چییە؟ بۆ ئەوەش پێویست دەکا بشزانین ئاخۆ ڕێکەوتنامەی نێودەوڵەتی چۆن دروست دەبێ و چۆن هەڵدەوەشێتەوە. ڕەنگە لە سەرەتادا وەڵامی ئەومان دابێتەوە کە سیڤەر چۆن گرێدرا ماوە بزانین پاساوی هەردوولا چییە. ئاخۆ ئەگەر پارێزەرێکی نێودەوڵەتی بۆ کورد تەرخان کرا لەو کێشەیە بپێچێتەوە، وەڵام و پاساوی تورکیا و عێراق و سووریا چ دەبێ بە تایبەتی تورکیا؟ چۆن کورد دەتوانێت هەندێک هاوبەشی نێودەوڵەتی بۆ خۆی پەیدا بکە لەو کێشە یاساییە؟ بۆ نمونە ئەرمینیاش بەشی لە ئەنادۆڵ پێدرا یان ئەزمیر بۆ یۆنان. ئاخۆ دەتوانین پارێزەرێکی هاوبەش بگرین تا دۆخەکە بگاتە ئاستی نێودەوڵەتی یان هەر خۆمان پارێزەرێکی بۆ بگرین بەڵگەی یاسایی چی پێ بدەین؟ ئەلف ئەوانەی دەڵێن سیڤەر هەڵوەشاوەتەوە پاساوەکانیان ئەوانەی خوارەوەیە. یەکەم، ڕێکەوتنامەی نێودەوڵەتی هەڵدەوەشێتەوە ئەگەر شەخسیەتی یاسایی لەدەستدا و ئەوە بۆ عوسمانی لە نێو چوو بۆیە سیڤەریش لەگەڵیدا هەڵوەشایەوە. 2. ئەو ڕێکەوتنامەیە هەر لە بنەچەدا یاسایی نەبوو چونکە لە نێوان لایەنی سەرکەوتو و لایەنی ژێرکەوتو بوو. 3. لە دواییدا ڕێکەوتنێکی تر لە لۆزان کرا سیڤەری هەڵوەشاندەوە. 4. هەرخودی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی ئەگەر ماوەیەک بەسەر چوویشی پێنەکرا ئیکسپایر دەبێ و بە هەڵوەشاوە حسابە. 5. ئەنجومەنی مەزنی پەرلەمان و میثاقی نیشتیمانی تورکی تەصدیقی نەکرد. 6. کورد داوای جیابوونەوەیان نەکرد لەگەڵ تورکیای نوێ. 7. ئەوەی هەلی وەشاندۆتەوە تورکیای نوێ ئەوە وڵاتێکی فەرمیە و ئەندامە لە نەتەوەی یەکگرتوەکان. 8. لە کۆنفرانسی لەندەن 21/2 تاوەکو 12 ساڵی 1921 بە ئامادەبوونی بەریتانیا لایەنی تورکیا داوای کرد بەندەکانی سەبارەت بە کوردستان هەموار بکرێتەوە. ئەوەش نیشانەی ئەوەیە پێی قایل نەبووە. 9. ناوی کوردستان لە لیستی ئینتیدابەکان نەهات. 10.
هەموو وڵاتانی هاوپەیمانان پەشیمان بوونەوە بە دیری تریان پێشنیار کرد لە سەرووی هەمووان ئەمریکا. با ئەوانەی دەڵێن هەڵنەوە شاوەتەوە یاخود دروستترەوەیە پێویستە پارێزەرە یاسایەکەی کورد چی بڵێ و پاساوی چی هەیە بۆ وەڵام دەکرێت ئەوانەی خوارەوە پاساوەکانی بێت. یەکەم، پێناسی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی ڕەگەزی ئارەزومەندانەی تێدایە و لەوێش نوێنەری عوسمانی بە ئارەزوی خۆی دوای 2 ساڵ لە تەواوبوونی جەنگ هاتووە و مۆری کردووە. واتە بە زۆر نەبووە. ئەگەر بە زۆریش بێت هەر بەشێک لە ڕێکەوتنامەی نێودەوڵەتی مادام خودی نوێنەرەکە زۆری لێ نەکراوە، لە ڕاستیدا ڕێکەوتنامەی فرسای 28/7 ساڵی 1990 لەگەڵ ئەڵمانیا بە زۆر بوو، بۆیە تا سیستەمی حکم نەگۆڕا و لە ئیمپراتۆریەوە بووە کۆماری ئینجا مۆر کرا. 2. بەشی هەرە زۆریەوە ڕێکەوتنامەیە جێبەجێکرا وڵاتانی ناوچەکە لەسەر ئەو بنچینەیە دروست بووە. تەنانەت تورکیای نوێژ پابەند بوو بەو ڕێکەوتنە و مەرجەکانی قبول کرد و ڕوبەڕوو قەبارەی ئەوە مایەوە ئەگەر سیڤەر هەڵوەشا بێتەوە یان هەر لە بنچینەدا یاسایی نەبێ، ئەوە پرسیارە یاسایە دەکەوێتە سەر عێراق و سووریا و حیجاز و خودی تورکیاش کە دەوڵەتی یاسایی نین تەنها دیفاکتۆن. تەنانەت ئیسرائیل لە ساڵی 1948 و سوودان و لیبیا لە ساڵی 1950 بە پاڵپشت بە سیڤەر سەربەخۆییان وەرگرواتە 32 ساڵ دوای مۆرکردنی. 3. تورکیای نوێژ بە پێی پەیمانی فرانکلی بۆیۆن دانی بە سیستەمی ئینتدابنا کە لە سیڤەر دروست بوو. اینجا تورکیا خۆی بە میراتگیری و عوسمانی هەژمار دەکا بۆیە داوای ویلایەتی مووسڵی کردەوە. ئەوەش کۆمەڵێک مافی یاسایی دەخاتە ئەستۆی و لە پێش هەمووان جێبەجێکردنی تەواوی بەندەکانی سیڤەر بە بەندەکانی 62، 63 و 64 4. لە کێشەی ویلایەتی مووسڵ پاساوەکانی بریتانیا و تورکیش هەر گەڕانەوە و پاڵپشت بوو بۆ ئەو ڕێکەوتنامەیە. 5. بەندەکانی 62، 63 و 64 سەبارەت بە کوردستان نەک هەر بە زۆری بوو یان بە زۆری نەبوو، بەڵکو لەو پەڕی ئارەزومەندانە بوو، چونکە لە پێش سیڤەریش لە هەردوولا پەیمانەکە و بەندانەی تیا هاتبوو لە لای عوسمانیە و مادانە بە دووقۆڵی حوسمانی و کوردی مۆر کرابوو، هەروەک لە بەشی گرنگی سیڤەر باسمان کرد. لە لای هاوپەیمانانیش لە سەرەتای سەدەی 19 بەڵێنی وا هەیە کۆنگرەی بەرلینی ساڵی 1878، کۆنگرەی پاریسی ساڵی 1902، کۆنگرەی سانڕیمۆی ساڵی 1920 و لە پێش ئەویش لە کۆنگرەی ئاشتی لە 31 ساڵی 1990 هاوپەیمانان و وڵاتانی سەربەوان ڕێکەوتن کە ئەرمینیا و کوردستان و میزۆپۆتامیا و فەڵەستین و وڵاتانی عەرەبیش لە عوسمانی جا بکرێتەوە. لەسەرەوە بنچینەیە شەریف پاشا لە 1 تاوکو 21 سێ ساڵی 1930 وەک نوێنەری کورد و نەخشەی کوردستان پێشکەش بە کۆنگرەی ئاشتی کرد. 6. ئەگەر شەخسیەتی یاسایی عوسمانی لە نێوچوو تورکیای نوێژ خۆی بە میراتگیری عوسمانی نەزانی هەرواشە، ئەوە چۆن دەتوانی لە جیاتی ئەو ڕێکەوتنامەی سیڤەر بە لۆزان بگۆدرێەوە تا حکمی یاسایی سیڤەر ماوە. 7. دەوڵەتی عوسمانی تا ساڵی 1924 مایەوە و هەلی نەوەشاندەوە. لەو ماوەیەش هەر ڕەزامەندی بۆ ئەو ڕێکەوتنە بەردەوام بووە و هیچ بەڵگەیەک نییە پابەند نەبوونی خۆی ڕاگەیاند بێ. 8. هیچ بەندێک لە لۆزانە ئاماژە باڵوێشانەوەی سیڤەر ناکا بەڵکو و پاڵپشتی دەکاتە سەر، ئەوەش بەڵگەیە لەسەر قایلی تورکیا پێی. 9. ئەو کاتەکە سیڤەر گرێدرا پەرلەمانی تورکیا لەسەر زەوی لەدایک نەبوو بوو. سیڤەر لە دەی 8 ساڵی 1920 کرا کەچی پەرلەمانی تورکیا بویج مەجلیس لە مانگی 4 ساڵی 1920 لە سیواس تەنها بڕیاری لەسەر درابوو، تەنانەت حکومەتەکەیان قەرەش دانی پیان نەهێنرابوو. اینجا مەرج نییە پەسەندکردنی پەرلەمانی بوێ هەروەک سیستەمی فەڕەنسی پێویستی بەوە نییە. سەرەڕای هەمووەمانش سیستەمی عوسمانی و دەستورەکەی ئەو دەسەڵاتەی بە سوڵتان و سەدری عەزەمدا بوو. 10. باشترین بەڵگە بۆەوەی بزانین خواست و ڕایگشتی کورد ئاخۆ جیابوونەوە بوو لەگەڵ تورکیای نوێ یاخود نا، ئەوە شۆرش و ڕاپەڕینەکان وەڵامە، بەتایبەت شۆرشی ساڵی 1925 شێخ سەعید و دواییش ئاگری ئیحسان پاشا ئەوەی لەگەڵ ئەتاتورک بوو هەندێک لایکی کورد و هەندێک سەرۆک عەشیرەت بوو، تەنانەت دەگەر ئەوەش ببێتە بنچینە هەر ئیزابیە، چونکە ئەتاتورک تورکیای نوێی بە شەراکەت دروست کرد لە نێوان کورد و تورک. تورکیای نوێ لە کۆنگرەی سیواس بناغڕێژکرا و یەکەم بەندی بریتی بوو لە دروستکردنی دەوڵەتی تورکیا بۆ هەردوو نەتەوەی تورک و کورد.
دوایی وەک ڕۆبەرت ئۆلسن دەڵێ لە دەی 2 ساڵی 1922 پەرلەمانی تورکیا بڕیاری سربەخۆیی کوردستان لە 8 بەندە گفتوگۆ کرد کەوا ئەو بەڵێنانە ئێستا زامنیشی لێ قەدەغە کردوون ئەگەر بەهۆی لۆزان و بەڵێنەکانی تورک سیڤەر هەڵوەشایەوە دەبا ئەو بەڵێنانە جێبەجێ بکرێن. 11 تەنانەت بەندەکانی 38 و 40 لۆزانیشی جێبەجێ نەکرد کە تاکید لە بەندەکانی 141 و 145 سیڤەر دەکا و تیایدا هاتووە جیاوازی نەکا لەسەر بنچینەی زمان و ڕەگەز و ئاین و تا دوایی. 12 هەر بەهۆی سیڤەر و هەڵوێستی عوسمانی بەرامبەر کورد لە میثاقی نیشتیمانی کە پێک هاتبوو لە 6 بەند لە بەندی یەکەم دانیان ناو بە ئەحکامی سیڤەر و سربەخۆی میلەتی غەیرە تورک. 13 لە کۆنفرانسی لەندەندا کە لە 21 تاوەکو 12 ساڵی 1921 خایان بەریتانیا و هەردوو نوێنەری عوسمانی و کەمالی ئامادە بوون تەنها نوێنەری کەمالی داوای هەموارکردنی سیڤەری دەکرد بەڵام بۆر نەکرا لەلایەن نوێنەری عوسمانی ئەو کاتیش هەر عوسمانی فەرمی بوون نەک کەمالی ئەوەش بووە هۆی ئەوەی لەلایەن حوسبەتل ئومەم نوێنەر دیاری بکرێ و بڕیارێکی یاساییشی لە سەرەتای ساڵی 1922 دەربکرێ و سەرنجی هێزەکانی هاوپەیمانانی ڕاکێشا بۆ زامنکردنی مافی کورد کە لە 0 هاتبوون. 14 سەبارەت بەوەی گوایە کوردستان ناوی لە لیستی ئینتداب نەهاتووە خۆرمینیاش ناوی لەو لیستە نەهاتبوو ئەوە مەرج نەبوو. 15 ئەمریکا پێشنیاری نەکرد هەتا ویلایەتانەی لە عوسمانیدا بڕۆن بدرێتە تورکیا بەڵکو وەک فۆرستر دەڵێت ئەمریکا پێشنیاری کرد بخرێتە سەر ممتەلەکاتی کۆمەڵەی نەتەوەکانە ئەوەش جێگەی ڕەزامەندی کووردە هەتا ئێستاش. 16 هەر خودی کۆمەڵەی نەتەوەکان پاڵپش بە سانڕیمۆ سیڤەر دروست بوو دیباچەکەی مادەی 22 دیسان پش بە سیڤەر دەبەستێ هەروەها لە دروستکردنی ئەو دەوڵەتانەی ئەوروپی و ئەفریقی و ئاسایی پشتی بە سیڤەر دەبەست بۆ بە یاساییکردنی هەر بە نمونە لە دروستکردنی دەوڵەتی عێراق لەلایەن حەسبەل ئومەم پشتی بە هەردوو بەندی سیڤەر 94 و 132 بەست. 17 لە دوای جەنگی جیهانی دووەم بۆ سربەخۆیی پۆلۆنیا پەیماننامە سەبارەت بە پاراستنی کەمایەتی لە 28 شەشی ساڵی 1945 بەسرا و پاڵپشت کرایە سەر بەندەکانی 10 و 11 ڤرسای کە هاوتایە و مادانە لە سیڤەر لە بەندەکانی 140 تا 150 هاتبوو. 18 تەنانەت هاوپەیمانان کە لە جەنگی کوێت عێراقیان خستە بەندی حوتەمی میثاقی نەتەوە یەکگرتوەکان ئامەیان بە پاڵپشتی ئەولەویاتی یاسایی سیڤەر کرد. 19 زۆر باس لە لۆزان دەکرێت ئاخۆ سیڤەری هەڵوەشاندۆتەوە یاخودنا پرسیاری یاسایی ئەوەیە ئاخۆ چەندە لێزان شەرعی و یاساییە ڕێسای بنچینەی بۆ یاسای نێودەوڵەتی سەبارەت بە ڕێکەوتنەکان ئەوەیە بە پەیبەندی دەی حەهد و حەسبە ئومەم و 4 هەرێمەکان و مادەی 2 و 4 میثاقی نەتەوە یەکگرتوەکان و بەندی 53 قانون و مەحاهیدات نابێ ئەو ڕێکەوتنانە ببنە هۆی برنەوەی هەرێمێک بەهۆی بەکارهێنانی هێز لە پەیوەندی نێودەوڵەتی ئەوەی بەسەر کوردستان هات چ لە خوار و چ لە سەر و هەمووی بە هۆی هێز بوو ئینجا لۆزانی بەسەر گرێدرا. دوای 89 ساڵ بەسەر چوونی ئەو ڕێکەوتنامەیە وەک هەموو لایەک دەزانین کە لە ڕووی سیاسیەوە ئەو بەشەی بۆ کورد و ئەرمینیا و زۆر لایتری سیڤەر بە تەواوی جێبەجێ نەکرا بۆ ئەوەی ڕوونتر بێت لای هەمووان لە پێشدا بزانین ئەو 433 بەندە چەندی جێبەجێ کرا و چەندیشی مایەوە. یەکەم ئەوەی لێ جێبەجێ کرا هەموو بەندە بنچینەیەکان جێبەجێ کرا و ئەو وڵاتانەی لە ژێدەستی عوسمانی بوون لێجیا کرایەوە و وڵاتانی عەرەبی پێ دروست بوو بە جۆرێک عێراق و سووریا بەپێی بەندی 94 و 99 میسر بەپێی بەندی 101 و 113 سوودان لە 113 تا 114 مەغریب و تونس لە بەندی 188 و 120 لیبیا لە بەندی 121 و 122 هەروەها فەڵەستینیش دیاری کرا بە بەندەکانی 94 و 99 حیجاز بەپێی بەندەکانی 98 و 99 هەریەک لە قوبرس 115 117 و بە جۆرێک جێبەجێ کرا هەروەها بەندەکانی سەبارەت بە قەرەبووکردنەوەی جەنگ لە بەندەکانی 231 و 257 جێبەجێ کرا و لەوەش زیاتر بەشێک کەوتە سەر وڵاتانەی تازە دروست کراون و لە میراتی عوسمانی جیاکرانەوە بەشێکیش کەوتە ئاستۆی دەوڵەتی عێراقی. لێرەدا پێویستە هەڵوەستەیەک لەسەر دروستبوونی دەوڵەتی عێراقی بکەین بەهۆی ئەو ڕێککەوتنامەیە بۆ ئەوەی دەوڵەتی عێراقی ئێستا نکۆڵی لە کاریگەری یاسایی سیڤەر نەکا بەسەر هەر ڕێککەوتنێکی هەرێمی کوردستان و بەغدا کە دەکرێت. ئەم بەشەش بە کۆتا هات. دەوڵەتی عێراقی لە سیڤەر
وشەی عێراق فارسیە بە مانای عێراق شاری شاهان ناوچەی کوفە تا تەیفسەفون مەدائین پێی وتراوە عێراق، بەڵام دوای لەسەر نەخشەی ئیسلامی و غەیرە ئیسلامیەکاندا دوو عێراق تۆمار کرا. عێراقی عەرەبی بەو ناوچەی نێوان کوفە و بەسڕە وتراوە، بە کوفە و ناوچەکانی تری فارس وتراوە عێراقی عەجەمی. لە کتێبە ئیسلامیەکان کە دەڵێ عولەمای عێراق بە مەبەستی عولەمای ئەهلی ڕەئەنی بووە، مەبەستی شیع عولەمای ئەو ناوچەیە بووە، زیاتر عێراقیش عەرەبی نەبووە. شارەکانی ئێستای عێراق لە کۆنەوە ناوی عەجەمی هەڵگرتووە: بەغدا، باغیداد، سامەرا، سامرا، مووسڵ، نیو، ئەردەشیر، مەدائین، تیسفۆن، بابل، بافیل، حەدیسا، نۆدێ. بەو شێوەیە بووە. یاقوت حەمەوی باسی کێشەیەک دەکات لە حلە لە نێوان کورد و ئەهلی جامیعە، باس لەوە ناکات کە عەرەبی لێ بووە. هەروەها لەو نەخشانەی کە بیلاد و عەرەبی لێ تۆمار کراوە عێراقی لەگەڵدا نییە، تەنها بە حیجاز و جەزیرە وتراوە بیلاد و عەرەب. بۆیە عێراقی عەرەبی مێژووی سیاسی نییە، جگە لەوەی لە سەردەمی عەباسی پایتەختیان لە بەغدا بوو. ویلایەتەکەش لە بەسڕەوە تا سامەڕا دیاری کرا بێەوەی دیاری بکرێ عێراقی عەرەبی یان عەجەمی. ئەجینا لە سەردەمی عوسمانی لە میانەی 32 ویلایەتێکیش نەبوو بە ناوی عێراق، کەچی کوردستان گەیشتە ئاستی عالیەت، هەر بۆیە ناوی عێراق زۆر کەم بەکار هاتووە. زیاتر میزۆپۆتامیا و وادی ڕافیدەین بەکار هاتووە. ئاویش لە ناوچەکانی سەری بەغدا تا سەرچاوەی دیجلە و فڕات دەگرێتەوە. ناوی تری دەڤەری هەبووە وەک سەواد، مونتەفیک، جەزیرە. هەر بۆیەش ناوی عێراق زۆر نامۆ بووە بە خەڵکەکەشی کە کێشەی ویلایەتی مووسڵ دەرکەوت لە نێوان ساڵانی 1923-1925 کاتێک لێژنەکە بە دوواداچوون لە نێوان مووسڵ تا سامەڕا دەرکەوت. خەڵکیە و ناوچەیە ناوی عێراقیان هەر نەبیست بوو، هەتا دەبینین لە ڕێکەوتنامەکانی فەرمی سەرەتای سەدەی 20میش ئەو ناوە بەکار نەهاتووە. لە سایکس-بیکۆی ساڵی 1916 لەسەر نەخشەی دابەشبوونەکە PTAB و ڕەنگی سوور و شین بەکار هات. لەبەر نەبوونی ناوێکی بەناوبانگ لە سیڤەر و سانڕیمۆ وشەی میزۆپۆتامیا عەرەبی بەکار هات بۆ ناوچەکانی خوارووی بەغدا. بۆ یەکەم جار وشەی عێراق دوو جار لە بەندی سەی لۆزان بەکار هاتووە. ناوچەیەکی بێخاوەنیش بووە لە مێژووی نزیکدا، زیاتر لە 11 جار بەغدا ئاوا بە سانایی داگیر کراوە. بۆیە تەنها دەوڵەتی عێراقی دەستکرد نییە، بەڵکو خودی عێراقیش دەستکردی بەریتانیایە. هەروەک لە بروسکەی چەرچڵ بۆ جەنەڕال بەریتانیەکان ڕوونتر دەردەکەوێ و دەڵێ دەوڵەتێک دروست بکەن لەو ناوچانەی کە هێزەکانی بەریتانیای پێدەگا. بیرۆکەی دەوڵەت و عێراق بەریتانیەکی پەتیە. یەکەم جار لە مادەکانی 1 و 2 سایکس-بیکۆی ساڵی 1916 باس لە دەوڵەتێکی وا کرا لە بەغدا تا بەسڕا بێ ئەوەی ناوی عێراق بێت. دوایی لە ڕێکەوتنامەی سانڕیمۆی ساڵی 1920 و ڕێکەوتنی لۆزانی ساڵی 1923 ویلایەتی مووسڵیش خرایە سەری. لە بەندی 94 سیڤەری دیاریکرا و لە بەندی 132 هەمان ڕێکەوتنامە دانی پێداهێنرا لەلایەن تورکیا. بەپێی مادەی 22 حوسبەت ئومەم خرایە ژێر ئینتداب. بەریتانیا خۆی بەڕێوەی دەبر. حکوومەت و پەرلەمان و مەلیک و سوپای بۆ دروست کرد. لە سەعات 11:05 دووشەممەی ڕۆژی 3 دەی ساڵی 1932 بەریتانیا کردی بە 57مین ئەندام لە حوسبەت ئومەم. بەو شێوەیە عێراق دروست بووە. پێشەوەی بەریتانیا و بیرۆکەی باس کردبێ یەک سکاڵا داواکاری نابینیەوە، خەڵکیە و ناوچەیە داوای عێراق و سربەخۆییان کردبێت. لە کاتێکدا ئیرادەی دەوڵەت لە ناو کورد لە چاو عێراق زۆر بەهێزتر بووە. بەپێی نووسراوی فەرمی نوێنەریان ناردۆتە کۆنگرا نێودەوڵەتیەکان، کەچی بەپێی مادەی 12 ئینتداب بەریتانیا لە جیاتی عێراق ئەرکی وەزارەتی دەرەوەی باستۆگرت بوو. واتە چۆن دەوڵەتی ئیسرائیل دەستکردا ئاواش ئەو دەوڵەتانە دەستکرد و ناپەسەندن. ئەوەی گرنگە لێرەدا بۆ ڕۆتی باسەکەمانەوەیە دەوڵەتی عێراقی بەپێی بەندی 94 سیڤەر دروست بووە. واتە لە هەموو وڵاتانی تر پێویسترە ڕێز لە سیڤەر بگیرێت. واتە ئەوە کۆڵەگەیەکی سیاسی و یاسایی بەهێزە بۆ مامەڵەکردن وەک بارودۆخێکی تایبەتی لە نێوان بەغدا و کوردستان. ئەم بەشەش بە کۆتا هات. چێ میراتگیری یاسایی عوسمانیە؟ بۆ ئەم مەبەستەش تورکیای نوێ دوو تەوەری ناکۆکی گرتە بەر. لەلایەن خۆیان بە خاوەن میرات هەژمار دەکرد، لەلایەکی تریش بە هەموو شێوەیەک خۆیان داماڵی لە مێژووی عوسمانی. تەنانەت کەمالیەکان قایل نەبوون بڵێن تورکیا لە چوارچێوەی وڵاتانی ئیسلامی هەژمار بکرێت. هەروەک لە ساڵی 1932 بە پیر ئەو داوەتنامەیە نەچوو بۆ ئەو مەبەستا یان هەتا خۆیان بە دەوڵەتی یاسایی حیساب بکەن. اینجا جلوبەرگی ئاینیش قەدەغە کرا و پشووی هەفتەشی لە ڕۆژی هەینی هەڵگرت. لەلایەکی تریشەوە خۆی بە میراتگیری هەژمار دەکرد و لەسەر ئەو بنچینە یاساییە داوای ویلایەتی مووسڵی کردەوە. لەوەش ڕەهەندی یاسایی بەکارهێنا ئاخۆ بۆچی داوای ویلایەتەکانی بەغدا و شام و ویلایەتەکانی تری عەرەبی نەکردەوە، تەنها داوای ویلایەتی مووسڵی کردەوە. تورکیاش پێیوا بوو
بوو ئەو ویلایەتانە لە جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1914 تا ساڵی 1918 گیراون کەچی ویلایەتی مووسڵ لە دوای وەستانی جەنگ بە پێی مادەی حوتی هودنی مودرسی لە 31 دەی ساڵی 1918 داگیر کراوە واتە خۆی بە خاوەنی هەموو میراتی عوسمانی زانیوە و جێبەجێکردنی سیڤەری دەکەوێتە ئەستۆی بۆ ئەوەی کۆتایی بەو دووڕوویە یاساییەی تورکیا بهێنین پێویستە بەو پرسیارە چارەسەری بکەین ئاخۆ تورکیا میراتگەری عوسمانیە یاخۆ شخصیەتێکی یاسایی جیایە یان کێیە میراتگری یاسایی عوسمانی هیچ بەڵگەیەک نییە بیسەلمێنێ کە تورکیای نوێ میراتگری عوسمانیە جگە لەوەی هەردوو لا تورکن پایتەختیشان لە وڵاتەیە ئاژینا ناسنامەی عوسمانی و ناسنامەی تورکیای نوێ زۆر لێک جیایە ئەوەش بەراوردە بنەمایەکانە عوسمانی بەرامبەر تورکیای نوێ یەکەم ئیمپراتۆری بوو لە بەرامبەردا کۆماریە دوو هەرێمەکەی بریتی بوو لە هەموو نیشتیمانی ئیسلام و گەلەکەشی بریتی بوو لە ئوممەی ئیسلامی لە بەرامبەردا هەرێمەکەی خاچی تورکیایە و گەلەکەشی تورکن بە پێی مادەی 64 دەستوری سێیەم مێژووی خەلافەتی عوسمانی لە سەدەی 16 دەست پێ دەکا و بە پێی بەیعەت و شەریعەت دروست بووە لە بەرامبەردا مێژووی تورکیای نوێ لە ساڵی 1922 دەست پێ دەکا و بە پێی مادەی 12 ویلسن و هەردوو ڕێککەوتنی سیڤەر و لۆزان چوارەم پابند بوو بە شەریعەت و چەمکی ئیسلامی لە بەرامبەردا پابەندە بە عەلمانیەت و سەروەری تورک پێنجەم سوڵتان بە بەیعەت و مەرجە ئیسلامیەکان کە لە عەباسی وەرگرتبوو لە بەرامبەردا ئاتاتورک ئەو مەرجانەی لە پەرلەمانی تورکیای وەردەگرت یاخود بەشێکیش دەڵێن لە ڕۆژئاوای وەرگرتووە شەشەم بەرپرس بوو لە جیهانی ئیسلامی بە هەموو نەتەوەکانەوە لە بەرامبەردا تەنها لە تورک بەرپرسە هەروەک لە پێشوش باسمان کرد ئاتاتورک هەنگاوی زۆری نا بۆ پچڕینی هەر داوێ کە تورکیا بباتەوە سەر عوسمانی و زۆری ئاسەوارەکانی عوسمانی کوژاندەوە کەواتە تورکیای نوێ درێژکراوەی عوسمانی نییە و لە چارچێوەی نەخشە و پلانەکانی سایکسبیکۆی ساڵی 1916 و سانڕیمۆی ساڵی 1920 و سیڤەری ساڵی 1920 و لۆزانی ساڵی 1923 دروست بووە کە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێی دروست بوو ئەگەر بە وردی سەرنج بدەین دەبینین تورکیای نوێ بەو ئاکارە دروست بووە کە لە ڕێککەوتنامەی سیڤەر و مادەی 12 بنەماکانی وڵسن هاتووە دوایش بۆ مەرجەکانی لۆزان قایلی بووە و ئەو تورکیا نوێیەی لێ هاتە دی ئیتر هیچ بەڵگەنامەیەک یان وەسیەتێک یان بنچینەیەکی شەرعی نادۆزینەوە کە دەسەڵات لە لای دوا سوڵتانی عوسمانی بگوازرێتەوە بۆ مستەفا ئاتاتورک بە پێچەوانەوە ئەو دوولایە زۆر ناکۆک بوون وەک لە کێشەی نێوانان قەرەوە ئەستەمبۆڵ باسمان کرد لە وڵاتان وا بووەتە نەرید کە ئیمپراتۆریەتێک یاخود دەوڵەتێکی گەورە هەڵدەوەشێتەوە چێ خاوەنداری ناوەند بکە ئەو بە میراتگر هەژمار دەکرێت وەک سۆڤیەت و یوگسلاڤیا و رووسیا و سربیا بوونەتە میراتگری لە ڕاستیدا لەوەش تورکیای نوێ نابێتە میراتگر چونکە پایتەختی عوسمانی هەڵوەشایەوە دەوڵەتانی سووریا و عێراق و لوبنانی لێ دروست بوو ئاواش تورکیا هەموو بەڵگەنامەکانی عوسمانی بپشکنی و بروسکە و فەرمانێک یان نامەیەک نادۆزیتەوە وەک بنچینەی یاسایی بۆ تورکیای نوێ یاخود بۆ وڵاتانی تری عەرەبی تەنها بروسکەیەکی عەلی ئیحسان پاشانە بێ لە ڕۆژی 3 دەی ساڵی 1918 بۆ شێخ مەحموودی حەفیدی ناردووە و تایدا هاتووە کە ممتەلەکاتی عوسمانی لە تەواوی ئەو ناوچەیە بۆ حکومەتەکەی شێخ مەحموودە ئەوەش پاڵپشتێکی یاسایی زۆر گرنگە هەم بۆ شەرعیەتی حکومەتی کوردستان و هەم بۆ هەر سێبەندی 62 63 و 64 کە عوسمانی پێش و دوای سیڤەر دانی پیاهێناوە و مەرجە یاساییەکانی تەواو دەکات ئەم بەشەش بە کۆتا هات بەشی شەشەم سەرنجام و پێشنیار کەواتە پەیماننامەی سیڤەر لە ڕووی یاساییەوە هەڵنەوە شاوەتەوە لەبەر ئەوەی یەکەم هیچ بەندێک نە لە سیڤەر خۆی و نە لە لۆزان ئاماژە بە هەڵوەشانەوەی سیڤەر ناکە دووەم لە لای عوسمانی هادی پاشا و دکتۆر ڕەزا تۆفیق نوێنەری تایبەتی سوڵتان بوون دوای 2 ساڵ لە جەنگ وەستانی اینجا هاتە سیڤەر جەنگ لەگەڵ عوسمانی لە 31 دەی ساڵی 1970 وەستا جەنگوەستان سەرانسەریش لە سەعات 11 ڕۆژی 11 ساڵی 1970 کەچی سیڤەر لە دەی هەشتی ساڵی 1920 بەسرا لەوێش بە زۆر نەکرا بە ئارەزوی خۆی مۆری کردووە بەلایەنی کەمەوە خۆی لەژێر فشاری چەک نەبووە سێیەم هیچ ماوەیەکی زەمانیش بۆ سیڤەر دیاری نەکراوە تا ئەگەر تەواو بووەویش لەگەڵی تەواو بێ چوارەم لایەنەکانی مۆرکەری ڕێکەوتنامەکە هەڵنەساون بە هەڵوەشانەوەی ئیلغاکردنی تەنانەت لە تورکیای نوێش کە سیڤەری بەمەرجی تورکیا ناوزەند کردووە تا ئەم ساتەش بە فەرمی سیڤەری هەڵنەوەشاندۆتەوە پێنجەم هیچ لایەک نەوەستاون بە پێشێلکاری جەوهەری شەشەم پەیڕەوکردنەکەش مەحاڵ نەبووە
حەفتەم ڕاستە ئەو لایەی مۆری کورد عوسمانی بوو لەسەر زەمین نەماوە بەپێی ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان مەحاڵ نییە لە دوای خۆی ڕێککەوتنامەکان هەڵوەشێتەوە بەڵام ئیستیثنا بەدەر بۆ سنووری نێودەوڵەتی دانراوە واتە بەنەمانی دەوڵەتەکەش سنوور دەستکاری ناکرێ هەڵبەتە بەندەکانی 62 63 و 64یش سنووری نێودەوڵەتی بوون بۆ دیاریکردنی سنووری خواروی تورکیا هەروەک چۆن بەشەکانی تری سنوور هەر بەو پەیماننامەیە جێبەجێ کرا هەشتم لە هەمووی گرنگتر تا ئەم ساتەش نەخشەی سیاسی و یاسایی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەپێی ئەو پەیماننامەیەیە نۆیەم هەرچەندە کورد تێبینیان هەبووە بەتایبەت لەبارەی سنووری بەڵام ڕەزامەندیان بۆ ئەو ڕێککەوتنامەیە هەبووە لە پێش و دوای سیڤەریشەوە ئەوانەی خوارەوەش بەڵگەن نامەی شێخ عەبدولقادری شەمزینی بۆ کۆمیسەری بەرزی کۆماری فەڕەنسا لە 25 شەشی ساڵی 1920 لە بەڵگەنامەی فەڕەنسی ژمارە 44 لە کتێبی کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکان ساڵی 1908 1923 لە بەڵگەنامەی بەریتانی و فەڕەنسی لاپەڕا 158 نامەی هەریەک لە ئەمین عالی بەدرخان بۆ هەمان شوێن لە 16 شەشی ساڵی 1920 جەمعیەتی ئیجتیماعی کوردی و یانەی کورد و زۆر لای تر هەروەها سەرکردە کوردەکانی تریش لە نامەکانیاندا بەکاریان هێناوە مەلا مستەفا تاڵەبانی بارزانی تا ئەو ساتەش بەکاردێت بەیانی فیدرالیش پاڵپشتی کردۆتە سەر سیڤەر کەواتە پەیماننامەی سیڤەر بەندێکی بەهێزی بارودۆخی یاسایی ئێستای هەرێمی کوردستانی خوارووە هەروەها بۆ دوو بەشی کوردستانی سەر و ڕۆژاواش بەهێزە هەروەها بەگشتی بۆ مافی چارەنووسی کوردستان و بۆ تێگەیشتن لە دۆزی کورد بۆ بەرزکردنەوەی ئاستی ئەو دۆزە و هەنگاونانی زیاتر بەرەو چارەنووس بە پێی یاسای نێودەوڵەتی بۆ هەموو ئەوانە پێویستە ئەم بەشەش بە کۆتا هات ڕاستپاردە و پێشنیار لەژێر ڕۆشناییە و توێژینەوەی گەیشتینە چە سەرنجامێکی گرنگ لەوانە یەکەم سیڤەر لە ڕووی یاسایی هەڵنەوەشاوەتەوە دووەم تەرجەمەی ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنامانە بە سەلامەتی نەبووە هەوڵدراوە هێزی یاساییەک نەبێتە ژێرخانێکی یاسایی بۆ هەرێمی کوردستان و خواستەکانی تەواوی کوردستانیان بە پێچەوانەوە سەروەری بەو قەوارە دەستکردە دەوڵەتیانەی وەک عێراق و تورکیا و سووریا و ئەردەن و هیتر دراوەتە بەبێ بنچینە سێیەم بەشێک لەو ڕێکەوتنامانە جێبەجێ کراوە و بەشێکی ماوەتەوە چوارم سەرجەم هەڵوێستی ڕۆژاوە بەرامبەر کورد نەڕوون بووە نەیەک هەڵوێستیش بووە هەمان شێواز لە ئێستاشدا بەدی دەکرێت بۆ چارەسەرکردنی و سوودوەرگرتن لەو بارە یاساییە کە ئەو ڕێکەوتنامە بۆ ئەوەی ببنە سەنەدێکی یاسایی باری سیاسی ئێستای کوردستان دەبێت سەرنج و تێفکرینێکی قوڵ بۆ بابەتە بکەین و لەسەرەوە بنچینەیە پێشنیار دەکەین یەکەم لێژنەیەکی پسپۆر تەرخان بکرێت تایبەت بە توێژینەوەی یاسایی لەو پەیماننامە و ڕێکەوتنانە بە جۆرێک کە فیقهی وای لە دەقەکان دەربهێنرێ لە بەرژەوەندی یاسایی شینەتەوەی کوردستان بێ دووەم ئەگەر کورد خۆشی نەیبێ ئەوە یاساناسێکی نێودەوڵەتی بەکار بهێنێ بۆ زیندووکردنەوەی ئەو پەیماننامەیە و بەندەکانی 62 هەتا 64 سێیەم لۆبی کوردی لە وڵاتانە بەکاربێنێ کە پەیماننامەکەیان مۆر کردووە بە تایبەت بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا چوارم سەرکردایەتی کورد بتوانێت خواستەکانی لەو هاوپەیمانیە بە جۆرێک زیندوو بکاتەوە کە پاساویش بێ بۆ پرۆژە چاکسازی سەرەکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پرۆژەی ئەمریکی ئەوروپی ئیسلامی و هەتا عروبیش مەحاڵیش نییە ئەگەر پێویست بۆ هاوسەنگی و پرۆژەیەش زیندووکردنەوەی سیڤەر لە ئەستۆی خودی کورد بگرێت ئەوەش ڕێخۆش دەکات بۆ هەنگاوێکی مەزنتر ئەویژەوەیە هێزە سەرەکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرۆژەی تایبەتی خۆیان هەیە بۆ چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها کورد نیەتی دەکرێت پرۆژەیە بکرێتە دەواازەیەک بۆ پرۆژەی کوردی سەبارەت بە چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێنجەم تاو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو دۆخێکی لێکچووی سەردەمی سیڤەر بگۆڕێ بۆ کورد باشترە واتە ئەگەر تورکیا بەرەو ئیسلامی و نەریتی عوسمانی بڕوا باشترە نەک ئەڵمانیەتی تا تورکی وەک پرۆژەکەی ئەردۆغان بۆ گواستنەوەی پایتەخت لانقەرەوە بۆ ئەستەمبوڵ و بۆ پێکێشەکانی ئەرمەن کێشەی ویلایەتی مووسڵ پرۆژەکانی ئەمریکا پرۆژەکانی ڕابردووی ئیسلامی و داوای خەلافەتکردن پرۆژەی یەکێتی عەرەب هەموو ئەوانە زیندوو بکرێتەوە لە قازانج و استراتیژێتی کووردا ئەگەر خاوەنی استراتیژێت و توێژینەوەی ئەکادمی بێت بۆ هەنگاوە سیاسی و یاساییەکانی شەشەم دەکرێت ئێمە خۆشمان لەسەر خاڵی 5 کار بکەین بەشێک بین لە ئەندانی ئەو فاکتەرانە بە واڕاستەیە نەک هەرتەنها چاوەڕێی ڕووداوەکان بین حەفتەم تا وڵاتانی نەوەی سیڤەر تورکیا و عێراق و سووریا بەرەو مەدرسەیەکی ناتەبا لەگەڵ وفاقت دەولی بڕۆن لە خزمەتی ئەو پرۆژەیە پێچەوانەش بە پێچەوانەیە
هەشتم باری زیندووکردنەوەی سیڤەر قورسە ڕەنگە بەتەنها بە کورد نەکرێ هەوڵ بدەین هەندێک شەریک بۆ هەڵگرتنیە و بارە بدۆزینەوە ئەگەر بە وردی بەناو کونج و کۆڵانەکانی بەندەکانی سیڤەر بگەڕین دەتوانین زۆر شەریک بدۆزینەوە زۆر لایەنی تر هەیە قازانجیانە هەرە نزیکەکەیان ئەرمینیا و یۆنانە اینجا بتوانن کێشەی ئەسکەندەڕونە لە نێوان سووریا و تورکیا بۆ ڕژێنین هەروەها کێشەی ویلایەتی مووسڵ هەموو ئەوانە لە کات و ساتی خۆی و بەوەستایانە بکرێت سەرنجام دۆخێک دروست دەبێ کە نێوبژیکردن بۆ ئەو کێشانە بە پەیماننامەی سیڤەر دەبێت خواستێکی ئەقلیمی و دووەلی و ئەو کاتەش دەرفەتی زێڕین بۆ کوردێت لە نێو یاسای نێودەوڵەتی کە ماوەی 1 سەدەیە بەسەرماندا داخراوە. نۆیەم بتوانین تاوانی جینۆسایدی ئەرمەنەکان کە ئێستا گەرمە و خاوەنی نێودەوڵەتی هەیە بگێڕینەوە بۆ سەر تورکیا نەک عوسمانی هەرخۆشی لە ئەسڵدا وایە زیاتر لەوەش بگێڕینەوە نێو بەندەکانی سیڤەر خۆشبەختانە بەندی 142 سیڤەر بەڕاشکاوانەیەکی یاسایی باس لەو تاوانە دەکا و بە چیرۆر وەسفی دەکا و ئاماژە بە حکوومەتی ئیتیحاد و تەرەقی دەکا ئەوەش بناغی تورکیای نوێیە بۆیە هەر هەوڵێک بە هەڵەی بۆ توشکردنی کورد یان عوسمانی بەو تاوانە هاڵەیەکی کوشندەی استراتیژیە. دەیەم لە کۆتاییدا بەندی سیڤەر بکەینە بنچینەیەکی تری یاسایی نێودەوڵەتی بۆ پرسەکانی سەرانسەری کورد و گەیشتن بە مافی چارەنووس کە لە مادەی 1 بەشی یەکەمی میثاقی نەتەوە یەکگرتووەکان هاتووە هەروەها پاڵپشتی یاسایی ڕوونا بۆ مادەی 140 و هەموو ناوچانەی پێی دەوترێ المەناطق المتنازع عەلەیها یان هەر ناوچەیەک چ ئێستا و چ لە داهاتوو دەبێتە ناکۆکی نێوان نەتەوە و وڵاتان. ئەم بە 6 بە کۆتا هات. لێکۆڵەر لە چەندی ڕێکدا مەسعود عەبدولخالق یەکەم لەدایکبووی ساڵی 1957 هەولێر مەخموور دووەم خوێندنی سەرەتایی و ئامادەیی لە هەولێر تەواو کردووە سێەم لە ساڵی 1970 زانکۆی سلەیمانی تەواو کردووە چوارم لە دوای دەرچوونی لە زانکۆ پەیوەندی بە شۆڕشی کوردستانەوە کردووە پێنجەم لە ساڵی 2007 ماجستێری لە فەلسەفەی زانستە سیاسیەکان لە زانکۆی بەریتانیا هێناوەتەوە شەشەم ئێستا خاوەن ئیمتیازی دەزگای ڕاگەاندی ستانداردە هەفتەم چەندین کتێب و توێژینەوەی هەیە. دەواازەی دووەم دەقەکانی پەیماننامەی سیڤەر وەرگێڕانی لە ئینگلیزیەوە بۆ کوردی سەلام ناو خۆش بەکر زاراوە پێویستەکان یەکەم وڵاتانی هاوپەیمان و وڵاتانی تەوەر ئەو وڵاتانەی لەگەڵ ئەڵمانیا بوون وەک مەجەر نەمسا بولگاریا دوایش عوسمانی پێیان وترا وڵاتانی تەوەر ئەو وڵاتانەی لەگەڵ فەڕەنسا و بەریتانیاش بوون وەک ئیتالیا بەلجیکا ئەمریکا رووسیا پێیان وترا هاوپەیمانان دووەم تورکیا و عوسمانی لەو ڕێکەوتنە ناوی عوسمانی بە تورکیا هاتووە کەچی ئەو کاتە تورکیا نەبووە بەڵام لە ئەدەبیاتی ئەوروپا زیاتر ناوی تورکیا بەکار هاتووە بۆ عوسمانی بۆ کێشەکەش بە ناوی پرسی ڕۆژهەڵات قەضیەت شەرق هاتووە سێەم سیڤەر شارێکە لە ڕۆژئاوای پاریس لە فەڕەنسا چوارم شاری حیجاز ئەو کاتە شەریف بن حسێن بن عەلی بوو بە باوکی مەلیک فەیسەڵی عێراق و باپیرەی مەلیک حسێنی ئەردەن هاوپەیمانی هەبوو لەگەڵ ئینگلیز لە دژی عوسمانیەکان دوایی لە ساڵی 1924 بنەماڵەی ئال سعود توانی تەواوی جەزیرە لەوانە بسەنێتەوە پێنجەم میزۆپۆتامیای عەرەبی لە بنەچەدا میزۆپۆتامیا بەو ناوچانەی نێوان دیجلە و فرات لە جەزیرە و بۆتانەوە تا بەغدا وتراوە لەبەرەوەی ناوی عێراق باو نەبوو ناچار میزۆپۆتامیا عەرەبی بۆ ناوچەکانی بەغدا و بەسرا بەکار هاتووە شەشەم ئۆتۆنۆمی خۆجێی بە درێژی ڕوون کراوەتەوە هەفتەم ڤیرسای ئەو ڕێکەوتنامەیە بوو کە هاوپەیمانان تایبەت لەگەڵ ئەڵمانیا کردویانە و لە دوای جەنگی جیهانی یەکەم ئەم بە 6 بە کۆتا هات. دەقی پەیماننامەی سیڤەر پەیمانی ئاشتی نێوان هاوپەیمانەکان و هێزە پەیوەندیدارەکان و تورکیا لە 10 ئابی ساڵی 1920 لە سیڤەر مۆرکرا هەریەک لە ئیمپراتۆریەتی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و یابان وەک هاوپەیمانە بنەڕەتیەکان وەسف کراون هەرچی ئەرمینیا و بەلجیکا و یۆنان و حیجاز و پۆلەندا و پورتوگال و ڕۆمانیا و دەوڵەتی سرب و کروات و سلۆڤینیا و چکسلۆڤاکیا ئەو دەوڵەتانە لەگەڵ هێزە بنەڕەتیەکان کە پێشتر ئاماژەیان پێکراوە لایەنێک پێک دێنن تورکیا لایەنەکەی تر پێک دێنێ لەسەر داوای حکوومەتی ئیمپراتۆریەتی عوسمانی لە 30 تشرینی دووەمی ساڵی 1970 ئاگربەز لەلایەن هێزە هاوپەیمانە بنەڕەتیەکان بە تورکیا بەخشرا بۆ ئەوەی پەیمانی ئاشتی بانجام بگەێنرێ بە لەبەرچاوگرتنی ئەوەی هێزە هاوپەیمانەکان وەک یەک ئارەزووی ئەوەیان هەیە بە پێویستی دەزانن کە ئاشتێکی جێگر و دادوەرانە درێژخایان جێی جەنگ بگرێتەوە ئەو جەنگەی نێوانیان کە تێیدا یەک لە دوای یەک ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆی
دژی تورکیا تێوەی گلابوون. ئەو جەنگەی کە لە بنەڕەتدا لە 28 تەموزی ساڵی 1914 کە لەلایەن حکوومەتی ئیمپریالی و شانشینی نەمسا هەنگاریای پێشوو دژی سربیا ڕاگەیەنرا دەستی پێ کردووە. هەروەها بەو دژمنکاریی کە تورکیا بەرامبەر هێزی هاوپەیمانە لە 29 تشرین یەکەمی ساڵی 1914 کردی دەستی پێ کرد. لەم شەڕەشدا ئەڵمانیا بووە هاوپەیمانی تورکیا. بۆ مەبەستە لایەنە باڵایە گرێبەستەکانیان ئامانەی خوارەوەیان وەک باڵیۆزی دەسەڵات پێدراوی خۆیان دەستنیشان کردووە. خاوەنشکۆ شای شانشینی یەکگرتووی بەریتانیای مەزن و ئێرلەندا و مستعمرە سربەخۆکانی ئەو دیوی دەریا ئیمپراتۆری هند. بەڕێز جۆرج دیکسن گراهام KCVO وەزیری دەسەڵات پێدراوی خاوەنشکۆی بەریتانیا لە پاریس بە نوێنەرایەتی مستعمرەی سربەخۆی کەنەدا. ڕێزدار ڕێز جۆرج هەڵسی پێرلی KCMG کۆمیسەری باڵای کەنەدا لە شانشین یەکگرتوو بە نوێنەرایەتی کۆمنسوێڵی ئوسترالیا. پایەدار ئاندرۆ فیشەر کۆمیسەری باڵای ئوسترالیا لە شانشینی یەکگرتوو بە نوێنەرایەتی مستعمرەی سربەخۆی نیوزلەندا. بەڕێز جۆرج دیکس گراهام KCVO باڵیۆزی دەسەڵات پێدراوی خاوەنشکۆی بەریتانیا لە پاریس بە نوێنەرایەتی یەکێتی ئەفریقای خوارۆ. بەڕێز ڕیجنالد ئەندرۆ بلانکبێرگ OBE کۆمیسەری باڵای یەکێتی ئەفریقای خوارو بە وەکالەتی شانشینی یەکگرتوو بە نوێنەرایەتی هند. بەڕێز ئارسەر هەرتز KCB یاریدەدەری جێگری وەزیری دەوڵەت بۆ کاروباری هند. سەرۆک کۆماری فەڕەنسا بەڕێز ئەلێکساندەر میلەراند سەرۆکی ئەنجومەن وەزیر بۆ کاروباری دەرەوە. بەڕێز فدریک فرانسۆ مارسال وەزیری دارایی. بەڕێز ئۆگەست پۆل لوئیس ئیسحاق وەزیری بازرگانی و پیشەسازی. بەڕێز جولیس کابۆت باڵیۆزی فەڕەنسا. بەڕێز جۆرج مۆریس پالیۆلۆگ باڵیۆزی فەڕەنسا سکرتێری گشتی وەزارەتی کاروباری دەرەوە. خاوەنشکۆ شای ئیتالیا خانەدان لیلیۆ بۆنین لۆگیر ئەندامی ئەنجومەنی پیرانی سەنەتۆری شانشین باڵیۆزی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدرا و خاوەنشکۆ پاشای ئیتالیا لە پاریس جەنەرال جیۆڤانی ماریتینی نوێنەری سەربازی ئیتالیا لە ئەنجومەنی باڵای جەنگ. خاوەنشکۆ ئیمپراتۆری یابان خانەدان چیندا باڵیۆزی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدراوی خاوەنشکۆ ئیمپراتۆری یابان لە لەندەن. بەڕێز کەی ماتسیۆ باڵیۆزی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدراوی خاوەنشکۆ ئیمپراتۆری یابان لە پاریس. ئەم بە شەش بە کۆتا هات. ئەرمەنستان ئەرمینیا بەڕێز ئاڤێتس ئەهارۆنیان سەرۆکی شاندی کۆماری ئەرمینیا. خاوەنشکۆ شای بەلجیکیەکان. بەڕێز جۆز ڤاندین هیوڤل نێردراوی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدرا و وەزیری دەرەوە. بەڕێز ڕۆلین جاکمینسن و ئەندامی پەیمانگای یاسای نێودەوڵەتی تایبەت سکرتێری گشتی شاندی بەلجیکی. خاوەنشکۆ شای یۆنان. بەڕێز ئیلێف سێریۆس کەی ڤێزنیۆس سەرۆکی ئەنجومەنی وەزیران. بەڕێز ئاسۆس ڕۆمانۆس نێردراوی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدراوی خاوەنشکۆ شای یۆنان لە پاریس. خاوەنشکۆ شای حیجاز سەرۆک کۆماری پۆڵەندا. خانەدان مۆریس زامۆیسکی نوێردراوی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدراوی کۆماری پۆڵەندا لە پاریس. بەڕێز ئیراسمی پیلتس سەرۆک کۆماری پورتوگال. دکتۆر ئافۆنسۆ داکۆستا سەرۆکی پێشووی ئەنجومەنی وەزیران. خاوەنشکۆ شای ڕۆمانیا. بەڕێز نیکۆلا تیتۆلێسکیس وەزیری دارایی. شازادە دیمتریچیک نێردراوی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدراوی خاوەنشکۆ شای ڕۆمانیا لە پاریس. خاوەنشکۆ شای سرب و کروات و سلۆڤین. بەڕێز نیکۆلاس پی پاچیت سەرۆکی پێشووی ئەنجومەنی وەزیران. بەڕێز ئانتی ترۆمبیک وەزیر بۆ کاروباری دەرەوە. سەرۆک کۆماری چکسلۆڤاکیا. بەڕێز ئیدوارد بینیس وەزیر بۆ کاروباری دەرەوە. بەڕێز ستیڤن ئۆسوسکی نێردراوی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدراوی کۆماری چکسلۆڤاکیا لە لەندەن. ئەم بە شەش بە کۆتا هات. تورکیا جەنەڕاڵ هادی پاشا سەنەتۆر ڕەزا تۆفیقبەک سەنەتۆر. ریچارد هەیسبەرگ نێردراوی نایاسایی و باڵیۆزی دەسەڵات پێدراوی تورکیا لە بێرن. ئەو کەسانەی کە تەواوی دەسەڵاتی خۆیان بەکارهێناوە بە شێوەیەکی لەبار و ئاسایی و لەسەر ئەمانەی خوارەوە ڕێککەوتون. هەر لە کاتی جێبەجێکردنیە پەیماننامەیی ئێستا باری جەنگ کۆتایی دێت. هەر لەو کاتەوە بەپێی مەرجەکانی ئەم پەیماننامەیی ئێستا پەیوەندی فەرمی لە نێوان هێز هاوپەیمانەکان و تورکیا دێتە کایەوە. ئەم بە شەش بە کۆتا هات. بەشی یەک پەیماننامەی کۆمەڵەی نەتەوەکان میثاق حزب ئومەم بەندی 1 هەتا 26 و پاشکۆ. سەیری بەشی یەکەمی پەیمانی ڤێرسایل لاپەڕا 10 بۆ 23 بکە.
بەشی دووەم سنوورەکانی تورکیا بەندی 27 لە ئەوروپا سنوورەکانی تورکیا بەم شێوەیە خوارەوە جێگیر دەکرێت. یەکەم دەریای ڕەش لە دەروازەی بسفۆرەوە هەتا خاڵێک کە لە خوارەوە وەسف دەکرێت. دووەم لەگەڵ یۆنان لە خاڵێکەوە لەسەر دەریای ڕەش هەڵدەبژێرێ نزیک ڕژێنی مەسبی بیوک دەرەوە کە دەکەوێتە نزیکەی دووری 7 کیلۆمەتر لە باکووری ڕۆژئاوای پۆدیما لەوێوە بەرەو خواری ڕۆژئاوا تا دوورترین خاڵی باکووری ڕۆژئاوای حەوزی ئیسترابخا دەرەوە کە دەکەوێتە دەوروبەری 8 کیلۆمەتری باکووری ڕۆژئاوای ئیسترابخا هێڵێک لەسەر خاک جێگیر دەکرێت کە بە کەپلیجە داخ و ئۆچبوونەر تەپەدا تێدەپەڕێم. لەوێوە بەرەو باشوور و باشووری ڕۆژهەڵات هەتا خاڵێک کە لەسەر هێڵی شەمەندەفەر هەڵدەبژێدێت لە چۆرلو هەتا چاتەلجا کە دەکەوێتە دووری 1 کیلۆمەتر لە ڕۆژاوای وێزگەی شەمەندەفەری سینگلی هێڵێک بەپێی توانە لەگەڵ سنووری ڕۆژاوای حەوزی ئیسترابخەوە دەڕوا لەوێوە بەرەو خواری ڕۆژهەڵات هەتا خاڵێکی هەڵبژێدراو لە نێوان فەنەر و کورفەلی لەسەر بەرزایەکانی نێوان حەوزەکانی ئەو ڕووبارانەی کە دەڕژێنە ناو بیوک چەکمەچەکوڵ لە باکووری ڕۆژهەڵات و حەوزەکانی ئەو ڕووبارانەی کە ڕاستەوخۆ دەڕژێنە ناو دەریای ئەمەرمەڕەوە لە باشووری ڕۆژاوا هێڵێک لەسەر زەوی جێگیر دەکرێت کە بە باشووری سینەکلی دا تێپەڕ دەبێت لەوێوە بەرەو باشووری ڕۆژهەڵات تا خاڵێک کە لەسەر دەریای مەرمەڕ هەڵدەبژێرێت کە دەکەوێتە دووری 1 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای گەلیکراتیا هێڵێک بەم بەرزایە ڕژێنانە تا بڵێ دوور دەکێشرێت. سێیەم دەریای مەرمەڕە لە خاڵێکەوە کە لەسەرەوە پێناسە کراوە هەتا دەروازەی بۆسفۆر لە ئاسیا سنوورەکانی تورکیا بەم شێوەیە جێگیر دەکرێت. یەکەم لە ڕۆژئاوا و باشوور لە دەروازەی بۆسفۆرەوە بۆ ناو دەریای مەرمەڕ هەتا خاڵێکە لە خوارەوە وەسفکراوە دەکەوێتە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست لە نزیک کەنداوی ئەسکەندەرۆنە نزیک کەرەتاش بوڕون دەریای مەرمەڕەوە دەردەنیل و ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست. دوورگەکانی دەریای مەرمەڕە ئەوانەی کە دەکەونە ناو دووری 3 میل لە کەنار دەریاوە وەک هی تورکیا دەمێنێتەوە. ئەمانەش بەندن بە مەرجەکانی بەشی 4 و بەندی 84 و 122 بەشی 3 بڕگەی سیاسی. دووەم لەگەڵ سووریا لە خاڵێکی هەڵبژێردراوی سەر کەنای ڕۆژهەڵاتی دەروازەی حەسەندەدا کە دەوروبەری 3 کیلۆمەتر دوورە لە باکووری ڕۆژئاوا کەرەتاش بوڕون بەرەو باکوور ڕۆژهەڵات بۆ خاڵێکی هەڵبژێردراوی سەر کەناری جەیحون ئیرمەک کە دەوروبەری 1 کیلۆمەتر دوورە لە باکووری بابەلی هێڵێک لەسەر زەوی جێگیر بکرێت کە بە باکووری کەرەتاشدا بڕوات و لەوێوە بۆ کەسک کەڵا ئاوەڕۆی جەیحون ئیرمەکە و لەوێوە بەرەو باکووری ڕۆژهەڵات بۆ خاڵێک هەڵبژێردراوی سەر جەیحون ئیرمە کە دەوروبەری 15 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی باشوور ڕۆژهەڵاتی کارس بازارە هێڵێک لەسەر خاک جێگیر بکرێت کە بە باکووری کەرەتەپەدا تێپەڕێ لەوێوە پێش بکاتەوە بۆ چێچێک لە جەیحون ئیرماک کە دەکەوێتە ڕۆژئاوای دولدولداغ و ڕێڕەوی جەیحون ئیرماک لەوێوە باڕاستەی باشوور ڕۆژهەڵات بەگشتی بۆ خاڵێکی هەڵبژێردراوی سەر ئەمیر موساداغ کە لە دەوروبەری 15 کیلۆمەتری باشووری باشوور ڕۆژئاوای گیاوەرگوڵا هێڵێک لەسەر خاک جێگیر بکرێت کە نزیکی 18 کیلۆمەتر لە هێڵی ئاسنی دوورە دولدولداغ بۆ سووریا بەجێ بهێڵدرێ. لەوێوە بەرەو ڕۆژهەڵات بۆ خاڵێکی هەڵبژێردرا کە دەوروبەری 5 کیلۆمەتری باکووری ئۆرفە هێڵێکی بەگشتی ڕاستوڕاست لە ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات لەسەر زەوی جێگیر بکرێت کە بە باکووری ئەو ڕێیانەدا تێدەپەڕێ کە شارەکانی باخچە و عەنتاب و بریجیک و ئۆرفە بەیەک دەبەستنەوە. ئەو سێ شارۆچکەی ئاماژەی پێکرا بۆ سووریا دابنرێ لەوێوە لە ڕۆژهەڵات و هەتا باشوور ڕۆژئاوا دوورترین خاڵی ئەو پێچەی دیزرا کە لە دوای دەوروبەری 6 کیلۆمەتری باکووری ئازەخا 27 کیلۆمەتری ڕۆژئاوای جەزیرەی ئیبن عومەرە هێڵێکی بەگشتی ڕاستوڕاست لەسەر زەوی جێگیر بکرێ لە ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات و شاری ماردین بۆ سووریا بەجێ بێڵێ. لەوێوە بۆ خاڵێکی هەڵبژێردراوی سەر دیجلە کە دەکەوێتە نێوان خاڵی بێگەیشتنی ئاوی خابوور و دیجلە پێچێکی دیجلە کە دەکەوێتە 10 کیلۆمەتری باکووری ئەو خاڵە و لەگەڵ ڕێڕەوی دیجلە ئەو دوورگەیەی کە دەکەوێتە شارۆچکەی ئیبن عومەر بۆ سووریا بێ. سێیەم لەگەڵ وڵاتی دووڕووبار بیلاد ڕافیدەین لەوێوە بەگشتی بە ئاراستەی ڕۆژهەڵات بۆ خاڵێکی هەڵبژێردراوی سەر سنووری باکووری ویلایەتی مووسڵ هێڵێک لەسەر زەوی جێگیر دەکرێت. لەوێوە بەرەو ڕۆژهەڵات بۆ خاڵێک کە تێدا سنووری تورکیا و فارس ئێران بەیەک دەگەن. سنووری باکووری ویلایەتی مووسڵ دەستکاری بکرێت بۆ ئەوەی بە باشووری ئامێدیدا بڕوات. چوارەم لە ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵات لەو خاڵەی کە لەسەرەوە دیاری کراون هەتا دەریای ڕەژە و سنوورەی کە ئێستا هەیە لە نێوان تورکیا و فارس واتە ئێران پاشان سنووری پێشووی نێوان تورکیا و رووسیا بەندە بە مەرجەکانی بەندی 89. پێنجەم دەریای ڕەش بەندی 28
ئەو سنوورانەی کە لەم پەیماننامەیە وەسفکراون لەسەر نەخشە بە پێوەری 1 بۆ ملیۆن کێشراوە لەگەڵ پەیماننامە دراوە لە حاڵێکدا ئەگەر جیاوازیەک لە نێوان دقەکە و نەخشەکە هەبێت دقەکە کاری پێدەکرێت. سەیری پێشەچی بکەم. بەندی 29 کۆمیسیۆنەکانی سنوور کە پێکهاتەیان ئێستا جێگیر دەکرێت یان لەم پەیماننامەیە جێگیر دەکرێت یان لە پاشکۆی پەیماننامەی تر دیاری دەکرێت پێویستە ئەم سنوورانەی ناو نەخشەکان لەسەر زەوی بکێشن. ئەوان نەک هەردەسەڵاتی جێگیرکردنیەوە بەشە سنوورانەیان کە وەک هێڵێک لەسەر زەوی دیاریکراوە، بەڵکو ئەگەر کۆمیسیۆن بە پێویستی زانی دەسەڵاتی پێداچوونەی تەفاسیلەکانی ئەو سنوورانەشان هەیە کە بە سنوورە کاگێڕیەکان یان هیتر پێناسەکراون. ئەوان لە هەموو حاڵەتەکان هەوڵی تەواو دەدەن و بەپێی توانە پابەندی ئەو وەسفانە دەبن کە لە پەیماننامەکاندا هاتوون. ئەمە بەپێی توانە سنوورە کاگێڕیەکان و بەڕەوەندی ئابووریە خۆجێیەکان لەبەرچاو دەگرن. بڕیارەکانی کۆمیسیۆن بە زۆرینە دەدرێت و پێویستە لایەنە پەیوەنددارەکان پابەندی بن. خەرجی کۆمیسیۆنەکانی سنوور بە یەکسانی دەکەوێتە سەرشانی لایەنەکانی پەیوەندیدار. بەندی 30 ئەو سنوورانەی کە بەڕێی ئاوی وەسفکراون دەستەواژەکانی ڕێڕە و یان کەناڵی دەریایی کە لەو پەیماننامەی ئێستا داهاتووە ئەوانەی بەڕووبارەکانی ناوسوڵی دادەندرێن بە هێڵێکی ناوەڕاستی ڕێی ئاوی یان لە قەسەرەکیەکانی دێن. هەروەها ئەو ڕێئاویانەی بەڕووباری ئوستولی کەشتیوانی دادەندرێن ئەوە ئەو ڕووبارانە بە هێڵی ناوەندی کەناڵی سەرەکی کەشتیوانی دادەندرێت. ئەو جیاکردنەوەیە بە گوێرەی پەیمانەکە لە دەسەڵاتی کۆمیسیۆنەکانی سنووردایە. ئەوە دیاری بکە ئاخۆ و هێڵە سنووریە هاوبەشانە دەگۆڕێت ئەگەر ڕێڕەوەکەیان کەناڵەکە ئەگەری گۆڕانی هەبوو یان ئاخۆ و هێڵە دەبێت تەواو جێگیر بکرێ بە پێی شوێنی ڕێڕەوەکەیان کەناڵەکە کاتێ پەیمانەکە جێبەجێ دەکرێت. ئەگەر مەرجی پێچەوانە لەم پەیماننامەی ئێستا نەبوو ئەو دوورگە و دوورگەکانی کە دەکەونە ناو 3 میل لە کەنارەوە لە ناو سنووری دەوڵەتی کەناری دەبن. کامە دەوڵەتە لەو دووریەی سەرەوە لەسەر کەنار بوو ئەو دوورگە و دوورگەکانە بۆ ئەو دەبن. بەندی 31 دەوڵەتە پەیوەندیدارە جیاجەکان دەستەبەریەوە دەکەن کە هەموو بەڵگەنامانە بدەن بە کۆمیسیۆنەکان کە بەکارەکانیان پێویستن بە تایبەتی داناسیەکانی ڕێکەوتنامەکە کە سنوورەکانی ئێستایان هی پێشووتر جێگیر دەکەن و هەموو نەخشانەی کە هەن و پێوەریان گەورەی و زانیاری جیۆدێتیک کورتترین هێڵ لەسەر ڕووی زەمین نەخشە ڕووپێوەکان کە تەواو بن بەڵام بڵاو نەکرابنەوە و زانیاری دەربارەی گۆڕانی ڕێڕەوە ئاویە سنووریەکان ناو نەخشە و زانیاری و جیۆدێتیک و مەسحانەی لە ناو قەڵەمڕەوی مڵکیەتی دەسەڵاتدارانی تورکن. بگرە ئەگەر بڵاویش نەکرابنەوە دەبێت لە ماوەی 30 ڕۆژە جێبەجێکردنیەم پەیماننامەی ئێستا بدرێنە نوێنەری کۆمیسیۆنەکان لە ئەستەمبول کە بۆی هەیە لەلایەن هێزا و پەیمانە بنەڕێتیەکان دابمەزرێ. هەروەها دەوڵەتە پەیوەنددارەکان دەست دەکەن بە فەرماندان بە دەسەڵاتە خۆجێیەکان کە هەموو بەڵگەنامەکان بگێننە کۆمیسیۆنەکان بە تایبەت پلان و تۆمارەکانی زەوی لە کاتی داواکردن هەموو وردەکاریەکان دەربارەی مومتەلەکات و باری ئابووری کە هەیە و زانیاری پێویستی تر بدەنە کۆمیسیۆنەکان. بەندی 32 هەموو دەوڵەتە جیاجەکانی خاوەن بەرژەوەندیەکان دەست دەکەن بە پێدانی کە هەموو یارمەتیە کۆمیسیۆنەکان کێشانی سنوور جاڕاستەوخۆ بێ یان بە ڕێگەی دەسەڵاتدارە خۆجێیەکان لە هەموو شتێک کە پەیوەندی هەبێت بە گواستنەوە و نیشتەجێبوون و کار و شتەکان تابلۆی ڕێنیشاندان و دینگە سنووری پێویست بۆ تەواوکردنی و کارەی پێیان سپێردراوە. بە تایبەتی حکومەتی تورکیا ئەستەمبول دەستەبەرکردنی ستافی تەکنیکی بۆ هێزە هاوپەیمانە بنەڕەتیەکانی کورد لە ئەستۆی خۆی دەگرێ. ئەگەر کۆمیسیۆنەکانی سنوور داوایان کرد و پێویستیتیان پێبوو بۆ ئەوەی ئەو کارەی پێیان سپێردراوە تەواوی بکەن. بەندی 33 هەموو دەوڵەتانی خاوەن بەرژەوەندین دەستەبەری پاراستنی خاڵە سێیەکان و نیشانەکان و تابلۆکان یان نیشانەکانی سنوور دەبن کە لەلایەن کۆمیسیۆنەکانەوە قیت دەکرێنەوە. بەندی 34 دینگەکان وا دادەنرێن بۆ ئەوەی لە هەردوو لا ببیندرێت ژمارەیان لەسەر دادەنرێت و شوێنەکانیان و ژمارەکانیان لە بەر بەڵگەنامەی نەخشەکان دیاری دەکرێن. بەندی 35 ئەو پرۆتۆکۆلانەی کە باسی سنوور و نەخشەکان و بەڵگەنامەکانی کە هاوپێچ کراون دەکەن بە 3 دانە دەکرێن کە دوانیان پێشکەش دەکرێن بە حکومەتەکانی هاوسنوور و سێیەمیان بە حکومەتی کۆماری فەڕەنسا کە داناسلیەکەیان دەداتە دەست ئەو هێزانەی کە ئەم پەیماننامەی ئێستا مۆر دەکەن. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی سێیەم دەقە سیاسیەکان. بەشی یەکەم قوستەنتینیە ئەستەمبول. بەندی 36
بەپێی مەرجەکانی دەقەکانی ئەم بەیاننامە ئێستا لایەنە واژۆکەرە باڵەکان ئەوە پەسەند دەکەن کە مافەکان و ناوی حکوومەتی تورکی بەسەر قوستەنتینیە هیچ کارێکی تێناکا. حکوومەتی ناوبراو خاوەنشکۆ سوڵتان دەسەڵاتی لەوێ دەبێ و سەرۆکایەتی ئەوێ دەکا و ئەو دەتوانێت وەک پایتەختی دەوڵەتی تورکیا بیهەڵێتەوە. لەگەڵەوەشدا لە حاڵەتێکدا تورکیا پێگیری نەکرد بە چاودێریکردنی بێفڕوفێڵانەی دەقەکانی ئەم پەیماننامە و یان هەر پەیماننامەیەک پەیمانێکی تری پاشکۆ بێ بە دڵسۆزی، بە تایبەتی ئەوەی پەیوەندی هەیە بە پاراستنی مافەکانی کەمایەتیە ڕێگەزی عەرقی و ئاینی و زمانەکان. ئەوا بەڕاشکاوی هێزە هاوپەیمانەکان مافیان بەدەست دەبێ کە دەقەکانی سەرەوە دەستکاری بکەن و لەسەرەوە بنەمایە دەبێت تورکیا رازی بێ بە هەر دەستکاریەک کە پەیوەندی بەمەوە هەبێ دەبێ پەسەندی بکات. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی دووەم، گەروەکان، بەندی 37. گەشتی دەریایی لە گەروەکاندا کە گەروەکانی دەردەنیل و دەریای مەرمەڕە و بۆسفۆر دەگرێتەوە هاتوچۆی دەریایی و ئاسمانی کراوە دەبێت لە داهاتوودا لە هەردوو حاڵەتی ئاشتی و جەنگ بۆ هەموو کەشتێکی بازرگانی و جەنگی و هەموو فڕۆکەیەکی سەربازی و بازرگانی بەبێ جیاوازیە ئاڵاکانیان ئەم ئاوانە نەکەونە ژێر مەرجی گەماڕۆدان و نە هیچ مافێکی شەڕکردنیان لێ بەکار بێ و نە هیچ کارێکی دژمنکارانەیان لەناو ئەنجام دەدرێت تەنها ئەگەر بەپێی بڕیارێکی ئەنجومەنی کۆمەڵەی نەتەوەکان بێت. بەندی 38. حکوومەتی تورکیادان بەوە دادەنێ کە پێویست دەکا هەنگاوی تر بندرێ بۆ دابینکردنی ئازادی هاتوچۆی دەریایی و ئاسمانی کە لە بەندی 37 داهاتووە لەسەرەوە بنەمایە و بەپێی ئەوەی پەیوەندی هەبێ نوێنەر دەنێردرێتە کۆمیسیۆن کە پێی دەوترێت کۆمیسیۆنی گەروەکان و دواتر وەک کۆمیسیۆنەکە ئاماژەی پێدەکرێت بە کۆنتڕۆڵی ڕێگاویەکان لە بەندی 39 دیاریکراوە ئەوەی پەیوەندی پێوە هەبێ حکوومەتی یۆنان هەمان دەسەڵات دەداتە کۆمیسیۆنەکە و ئەوەش دەخاتە ئاستۆی خۆی کە هەمان ئاسانکاریەکە لە هەموو لایەنێکەوە پێدەدا. ئەم جۆرە کۆنتڕۆڵکردنە جێبەجێ دەکرێت بە ناوی حکوومەتی تورکیا و یۆنان و بە شێوەیە کە لەم بەشەدا هاتووە. بەندی 39. دەسەڵاتی ئەم کۆمیسیۆنە فراوان دەبێت هەتا هەموو ئاوانەی کە لە نێوان ڕێژگەی دەردەنیلی دەریای سپی ناوەڕاست و ڕێژگەی بسفۆڕی دەریای ڕەش دەگرێتەوە. هەروەها دەسەڵاتەکە و ئەوانش دەگرێتەوە کە دەکەونە نێوان 3 میلی ئەم ڕێژگانە. بۆی هەیە دەسەڵاتەکە لەسەر کەناری دەریاکان پەیڕەو بکرێت و بەو فراوانەی کە لەوانەیە پێویست بێ بۆ جێبەجێکردنی دەقەکانی ئەم بەشە. بەندی 40. کۆمیسیۆنەکە لەو نوێنەرانە پێک دێت کە دادەمەزرێن لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر ئەو کاتێ و حکوومەتە ئارەزووی بەشداریکردنی هەبێ و ئیمپراتۆریەتی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و یابان و رووسیا ئەگەر ئەو کاتێ رووسیا بێت ئەندامێکی کۆمەڵەی نەتەوەکان و یۆنان و ڕۆمانیا و بولگاریا و تورکیا ئەگەر ئەو کاتەی ئەو دوو دەوڵەتەی دوایی ببنە ئەندامی کۆمەڵەی نەتەوەکان هەر هێزێک یەک نوێنەردا دەنرێت و هەر یەکە لە نوێنەرانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیمپراتۆریەتی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و یابان و رووسیا دوو دەنگیان دەبێ نوێنەرانی هەریەک لە یۆنان و ڕۆمانیا و بولگاریا و تورکیا یەک دەنجیان دەبێ. هەر کۆمیسارێک دەکرێت لا ببرێت تەنها لەلایەن حکوومەتەکەی کە دای مەزراندووە. بەندی 41. کۆمیسیۆنەکان لە چارچەوەی سنووری دیاریکراویان لە بەندی 39 امتیازاتی دیبلۆماسی و حەسانەیان هەیە. بەندی 42. کۆمیسیۆنەکان دەسەڵاتە بەکاردێنێت کە بەپێی پەیماننامەی ئێستا پێی بەخشراوە کە سربەخۆی تەواوی لە دەسەڵاتی خۆجێیەتی دەبێت ئاڵای خۆی و بودجەی خۆی و ڕێکخراوی جیای خۆی دەبێت. بەندی 43. لە چارچەوەی سنووری مافی حکومکردن هەروەک لە بەندی 39 هاتووە کۆمیسیۆنەکە ئەم ئەرکانەی خوارەوەی پێدەست پێدرێت. ئەلف. جێبەجێکردنی هەر کارێک کە بە پێویستی دەزاندرێ بۆ باشکردنی کەناڵەکە یانە و ڕێگایانەی دەچنە بەندەرەکان. بە ڕووناکردنەوە و لابردنی ئەو تەنانەی سەر ئاو دەکەون لە کەناڵەکان. جیم کۆنتڕۆڵکردنی ڕێبەری دەریاوانی و پاپۆر واتە بەلەم ڕاکێشان. دال کۆنتڕۆڵکردنی لەنگەر خستنەوە. ها کۆنتڕۆڵکردنێکی پێویست بۆ دڵنیابوون لە جێبەجێکردنی سیستەمەکە لە بەندەرەکانی قوستەنتینیە و حەیدەرپاشا ئەو سیستەمەی فەرمانی جێبەجێکردنی دراوە لە بەندەکانی 335 هەتا 344 بەشی 11. بەندەرەکان ڕێگە ئاویەکان هێڵ یاسن لەم پەیمانەی ئێستا. واو کۆنتڕۆڵکردنی ئەو بابەتانەی مەسەلانەی پەیوەندیان بە تێکشکانی کەشتی و ڕزگارکردنیان هەیە. سین کۆنتڕۆڵکردنی کاری بارکردن و بەتاڵکردنی کەشتی بەهۆی بەلەم ئەو کەشتیانەی ناگەنە شۆستەکان.
بەندی 44 ئەگەر لە حاڵەتێکدا کۆمیسیۆنەکە بینی دەسوەردان لە ئازادی تێپەڕ بوو هەیە ئەوە لە ئەستەمبوڵ نوێنەرانی هێز هاوپەیمانەکان کە هێزی داگیرکار پێشکەش دەکەن ڕادەگەێنێت هەروەک لە بەندی 178دا هاتووە ئەو کات ئەو نوێنەرانە هەماهەنگی لەگەڵ فەرماندە سەربازی دەریایەکانی ئەو هێزانی کە ئاماژەیان پێکرا دەکەن بۆی هەیە ئەم جۆرە هەنگاوانە بە پێویست بزانرێت بۆ پاراستنی ئازادی گەورەکان و کاری وا ئەنجام دەدێت لەلایەن نوێنەر ئاماژە پێدراوەکان لە حاڵەتی هەر کارێکی دەرەکی هەڕەشە لە ئازادی تێپەڕبوون بکات لە گەورەکان بەندی 45 بە مەبەستی بەدەستێنانی ممتەلەکات یان ئەنجامدانی هەر کارێکی گرنگ کە پێویست بکە کۆمیسیۆنەکە دەسەڵاتی پێدراوە ئەو جۆرە قەرزانە ببەخشێ بۆی هەیە بە پێویست بزانێ بەپێی توانام قەرزانە بەو باجە گومرگیانە دەستەبەر دەکرێت کە دەسەپێنرێتە سەرەوە پاپۆرانەی ئەو گەروانە بەکاردێنن هەروەک لە بەندی 53دا هاتووە بەندی 46 ئەو کارانەی پێشتر ئەنجام دەدران لەلایەن ئەنجومەنی باڵای تەندروستی ئەستەمبوڵ و ئیدارەی تەندروستی تورکی کە ئەویش لەلایەن ئەنجومەنی ناوبرا بەڕێوە دەبرا ئەو کارانەی کە لەلایەن بەشی بەلەمی فریاکەوتنی نیشتیمانی بسفۆرەوە جێبەجێ دەکرا لە ناوە چوارچەوەی کە لە بەندی 39 دیاریکراوە لە ژێر کۆنتڕۆلی کۆمیسیۆنەکە ڕێی کارکردنیان پێ دەدرێ و دەکرێت بە ڕێگەیەکی وا ئاراستە بکرێت کۆمیسیۆنەکە هاوکاری لە جێبەجێکردنی هەر سیاسەتێکی گشتی دەکا کە لەلایەن کۆمەڵەی نەتەوەکان پەیڕەو دەکرێت بۆ ڕێگریکردن لە بڵاوکردنەوەی نەخۆشی و قەڵاچۆکردنی نەخۆشی بەندی 47 بەپێی ئەو دەسەڵاتە گشتی کۆنتڕۆلکردن کە بە کۆمیسیۆنەکە دراوە مافی هەر کەسێک یان کۆمپانیا کە ئێستا مۆڵەتی امتیازی پەیوەندیداری بە فەنارەکان منارە یان تاوەری ڕێنمایی پاپۆر و شۆستەکانی بەندەر و لەنگەرخستن و ئەو جۆرە مەسەلانە هەیە پارێزگاری لێ دەکرێت بەڵام لەبەر بەرژەوەندی گشتی کۆمیسیۆنەکە و دەسەڵاتەی هەیە ئەگەر وای زانی پێویست دەکا ئەم مافانە بکڕێتەوە یان دەستکاریان بکە بەپێی ئەو مەرجانەی کە لە بەندی 311 بەشی دەقابووریەکانی ئەم پەیماننامەیە هەیە یاخود مۆڵەتێک ئیمتیازێکی نوێ وەربگرێت بەندی 48 بۆ ئاسانکردنی جێبەجێکردنی ئەو کارانەی بەپێی ئەم بەشە سپێدراوە کۆمیسیۆنەکە دەسەڵاتی ئەوەی دەبێت هێزێکی پۆلیسی تایبەت ڕێک بخا ئەگەر بە پێویستی زانی بەپێی توانام هێزە لە دانیشتوانی زگماکی ناوچەی گەورەکان و دوورگەکانی ئاماژە پێکراو لە بەندی 178 بەشی 5 دەقە سەربازی و دەریاوانی و ئاسمانی دەبن ئەمە خەڵکی دوورگەکانی ئیمنسۆن و ئیمبرۆس و سامۆسراس و تێنەدۆس و میتلین ناگرێتەوە ئەفسەری پۆلیسی بیانی کە لەلایەن کۆمیسیۆنەکەدا دەمەزرێن فەرماندەی هێزی ناوبراو دەکەن بەندی 49 لەو بەشەی کە ناوچەی گەروەکانە کە دوورگەکانی دەریای مەرمەڕە دەگرێتەوە ئەو دوورگانەی کە وەک بەشێکی تورکیا دەمێننەوە هەتا کاتی چاکسازی سیستەمی دادوەری تورکیا کە لە بەندی 136دا هاتووە دەکرێت هەموو سەرپێچانەی دوای ڕێنمایی و یاساخۆجێیەکان کە لەلایەن کۆمیسیۆنەکە دانراون هاوڵاتیەکانی هێزەکانی براوە ئەنجامی دەدەن ئەوە بەپێی دادگاکانی کۆنسولگەری هێزەکانی نابرا و مامەڵەیان لەگەڵدا دەکرێت هێزە هاوپەیمانەکانەوە پەسەند دەکەن کە ئەم جۆرە سەرپێچانە دادوەرانە لە بەردەم دادگاکانی دەسەڵاتی کونسولخانە یاخود خودی دەسەڵاتدارەکان دادگایی بکرێن بەڵام ئەم سەرپێچیانەی هاوڵاتی تورکی یان هاوڵاتی تر جگە لە هاوڵاتی براوەکان ئەنجامی دەدەن لەلایەن دەسەڵاتدارانی دادوەری پسپۆڕی تورکی چارەسەر دەکرێن لەو بەشەی ناوچەی ناوبراو کە دەکەوێتە ژێر دەسەڵاتی سەروەری یۆنان ئەم جۆرە سەرپێچیانە لەلایەن دەسەڵاتی دادوەری یۆنانی پسپۆڕ چارەسەر دەکرێت بەندی 50 ئەفسەرانی ئەندامانی هەر گەمەیەکی پاپۆڕی بازرگانی چارچەوەی سنووری دادوەری کۆمیسیۆنەکە کە لەوانەیە بە هەر تاوانێک لە کەنار دەریا دەستگیر بکرێت چ لەسەر کەنار بێت یان لە ناو دەریا بە گوێرەی دەسەڵاتی دادوەری ناوبراو ئەوە پۆلیسی کۆمیسیۆن بۆی هەیە بیهێنێتە بەردەم دەسەڵاتی دادوەری و پسپۆڕ ئەگەر تاوانبارەکە بە ڕێگایەکی ترگیرە ئەوە دەست بەجێ دەبێ بدرێتە دەست پۆلیسی کۆمیسیۆنەکە بەندی 51 کۆمیسیۆنەکە ئەفسەریان فەرمانبەرانی فەرمانپێدراوی لاوەکی وەهادا دەمەزرێنێ کە بۆی هەیە پێویستی پێیان هەبێت لە یارمەتیدانی لە جێبەجێکردنی ئەو ئەرکانەی پێی سپێردراوە بەندی 52 لە هەموو مەسەلە دەریاوانیانەی پەیوەندیان بەو ئاوانەی چارچەوەی سنووری دادوەری کۆمیسیۆنەکەەوە هەیە ئەوە بە گوێرەی بەندەکانی بەندی 37 هەموو کەمیەکان بە یەکسانیەکی ڕەها مامەڵەیان لەگەڵدا دەکرێت بەندی 53 بەپێی ئەوەی لە بەندی 47 هاتووە مافانەی کە ئێستا بەپێی ئەو باجوو بۆ مەبەستی جیاجیا چڕاسەوخۆ لەلایەن حکومەتی تورکیا یان لەلایەن دەستە نێودەوڵەتیەکان یان لەلایەن کۆمپانیە تایبەتیەکان لە چارچەوەی سنووری دادوەری کۆمیسیۆنەکە بە
گەمی و بار وەردەگیرێت دەگوازرێتەوە بۆ کۆمیسیۆنەکە و کۆمیسیۆنەکەش ئەو باجوپارە وەرگیراوانە بە بڕەپارەی وا جێگیر دەکا کە تەنها بۆی هەبێ بە شێوەیەکی معقول بەشی بکە بۆ خەرجێ و کارانەی کە جێبەجێیان دەکا بۆ ئەو خزمەتانەی پێشکەش بە گەمیەکانی دەکات ئاماژە و خەرجیە گشتیی بەڕێوەبردننی کۆمیسیۆنەکە و هەروەها ئەو موچۆپارەدانانەی کە لە پەرەگرافی سێی پاشکۆی ئەم بەشە ناسەرەکیەدا هاتووە دەگرێتەوە بۆ ئەم مەبەستانە و تەنها بە ڕەزامەندی پێشوەختی ئەنجومەنی کۆمەڵەی نەتەوەکان بێجگە لەوانەیە ئێستا هەن کۆمیسیۆنەکە بۆی هەیە باج و پارە وەرگرتنی تردا بنێ و بڕەکانیشی جێگیر بکات. بەندی 54 هەموو باج و پارە وەرگیراوانەی کە لەلایەن کۆمیسیۆنەکە سەپێنراون بەبێ هیچ جیاوازیەک و لەسەر بنەمای یەکسانی تەواو لە نێوان هەموو گەمیەکان وەردەگیرێن جا لە هەر بەندەرێکەوە هاتبن و شوێنی مەبەستیان لە هەر کوێیەک بێ و بۆ هەر کوێیەک بچن و هەر ئاڵایەکیان هەڵگرت بێ و خاوەنەکانیان هەر چێ بێت و ڕێگەزنامەی هەر کوێیان هەبێ و هەر چێک خاوەنی بارەکە بن. ئەم ڕێخستنکاریانە کارناکاتە سەرمافی کۆمیسیۆنەکە لە جێگیرکردنی ئەو باجە گومرگیانە بەپێی کێشیان بەتەن وەک لەلایەنە ئەو بەشە ناسەرەکیەدا هاتووە. بەندی 55 حکومەتەکانی تورکیا و یۆنان و ئاسانکاریانە دەستەبەر دەکەن کە بەهۆیەوە کۆمیسیۆنەکە بێتە خاوەنی ئەو زەوی بینایانەی کە بەپێی پێویست بزانێ هەی بێت و بۆ جێبەجێکردنی وەرکانەی پێ سپێردراوە بە شێوەیەکی کاریگەریانە. بەندی 56 کەشتێجەنگیەکان کە بەو ئاوانە تێدەپەڕن کە لە بەندی 39 دیاریکراوە لە هەموو لایەنێکەوە ملکەتی و ڕێنمایە دەبن کە لەلایەن کۆمیسیۆنەکە دەردەچێت لەلایەن جێبەجێکردنی یاسایی دەریاوانی و پێداویستی تەندروستیەکان. بەندی 57 یەکەم گەمیە کەشتیە جەنگیەکان نەدەکرێت هیچ وەرنەگرن و نەبمێننەوە و تەنها گەر زۆر پێویست بێ بۆ ئەوەی تێپەڕبوونیان بە گەورەکاندا تەواو بکەن و بگەنە نزیکترین بەندەر کە بۆی دەچن نەدەکرێت ئیمداداتیان بەندە جەنگیەکان یان سەربازیەکان تەواوکەن یان دەستەی کەشتیوانی تەواوکەن لە سنووری ئەو ئاوانەی کە لەژێر کۆنتڕۆلی کۆمیسیۆنەکەیە تەنها بای ئەوەندەیان بۆ چاک بکرێتەوە کە بە تەواوی پێویست بێ کە کەشتێکە بگەڕێنەوە بارێکی گونجاو بۆ بەردەوامی کەشتەکانیان و بە هیچ شێوەیەک ناکرێ هیچ شتێک بدەنە هێزە جەنگیەکانیان. کۆمیسیۆنەکە بڕیار دەدا کە چ چاکردنەوەی پێویستە و ئەمانەش دەبێ بە پێی توانە بە کەمترین دواکەوتن ئەنجام بدرێ واتە بە زووترین کات ئەنجام بدرێ. دووەم تێپەڕبوونی گەمیە جەنگیەکان بەناو ئاوانەی کە لەژێر کۆنتڕۆلی کۆمیسیۆنەکەدا دەبێ بە پێی توانە بە کەمترین دواکەوتن مەیسەر بێت. ئەگەر نابێ هیچ ڕێگرێک هەبێ مەگەر بۆ تێکەڵکردنی خزمەگوزارێ پێویستیەکان بێ. سێەم مانەوەی کەشتە جەنگیەکان لە بەندەرەکانی ناو سنووری دادوەری کۆمیسیۆنەکە نابێت لە 24 کاتژمێر تێپەڕی تەنها لە حاڵەتی لێقەومان نەبێ. لەم جۆرە حاڵەتەدا دەبێت پابەندی ئەوە بن کە بە زووترین کات بڕۆن. ئەم مانەوەیە دەبێ 24 کاتژمێر زیاتر نەخایەنێت. ئەم ماوەیەش دەکاتە ڕۆشتنی گەمەیەکی لایەنی جەنگی لە ئاوەکانی ژێر کۆنتڕۆلی کۆمیسیۆنەکە و بەڕێکەوتنی ڕۆیشتنی گەمیە کە سەر بەلایەنێکی جەنگی بەرامبەرە. چوارم ڕێنمایی زیاتر لەلایەن کۆمەڵی نەتەوەکاندا دەندێ ئەو ڕێنمایانەی لە کاتی جنگ کار دەکا لە ئاوەکانی ژێر کۆنتڕۆلی کۆمیسیۆنەکە پەیوەست بێ بە تایبەتی بە تێپەڕبوونی کەلوپەلی جەنگ و قاچاقچیاتی بە ئاراستەی دژمنانی تورکیا یان بە دووبارە تەمویلکردنەوە و وەرگرتن لە داواکرا و خەزنکرا و چاکردنەوە لە ئاوە ناوبراوەکان. بەندی 58 دەستکەوتەکان پاپۆر یان باری پاپۆر دەکەونە ژێر هەمان مەرجەکانی کەشتیە بچووکە جەنگیەکان لە هەموو لایەنێکەوە. بەندی 59 هیچ لایەنێکی جەنگ بۆی نییە تیپە سەربازیەکان و تەقەمەنی جەنگ یان کەلوپەلە جەنگیەکان لە ئاوەکانی ژێر کۆنتڕۆلی کۆمیسیۆنەکە هەڵگرێت یاندا بکرێت تەنها لەو حاڵەتە نەبێت کە بەڕێکەوت کۆسپەیەک ببێتە سەر ڕێی تێپەڕبوونەکە و لەم جۆرە حاڵەتانەشدا تێپەڕبوونەکە بەردەوامی ئاساییەکەی خۆی وەردەگرێتەوە. بەندی 60 هیچ شتێک لە بەندەکانی 57 یان 58 یان 59 دانیە وادا بندرێت کە دەسەڵاتەکانی لایەنێک یان لایەنەکانی جەنگ کە بەپێی بڕیاری ئەنجومەنی کۆمەڵەی نەتەوەکان کار دەکەن سنووردار بکات. بەندی 61 هەر ناکۆکێک سەر هەڵبدا لە نێو هێزەکان لە ڕووی لێکدانەوە یان جێبەجێکردنی بڕگەکانی ئەم بەشە ئەوەندەی پەیوەندی بە ئەستەمبول و حەیدەرپاشاوە هەبێ بڕگەکانی بەندەکانی 335 تا 344 بەشی 11 بەندەرەکان و ڕێگاویەکان و هێڵەکانی ئاسن دەبێ و ناکۆکیە ڕەوانەی کۆمیسیۆنەکە بکرێت لە حاڵەتێکدا ئەگەر بڕیاری کۆمیسیۆنەکە لەلایەن هەر هێزێک پەسەند نەکرا پرسەکە لەسەر داواکاری هێزە پەیوەندیدارەکە ئەوە بۆ دەسەڵاتەی بە کۆمەڵی گەلان دراوە یەکلا دەکرێتەوە لەو ماوەیەدا کۆمیسیۆنەکە هەڵدەستێ بە جێبەجێکردنی و بڕیارە یەکلاکەرەوەی کۆمەڵەی گەلان. پاشکۆ
یەکەم، دەبێت سەرۆکایەتی کۆمیسیۆنی گەروەکان بەنۆبەت واتە بەنۆرە لە نێوان ئەندامانی کۆمیسیۆنەکەوە بۆ ماوەی 2 ساڵ دەبێ هەر ئەندامە و مافی 2 دەنجی دەبێ. کۆمیسیۆنەکە بڕیارەکانی بە زۆرینەی دەنگ دەدات و سەرۆکیش دەنگی یەکلاکەرەوەی دەبێ دەنگدان وەک دەنگدانێکی دژ بە تاوتوێ لە سەرکردن دابدرێ. هەموو ئەندامێکی کۆمیسیۆن مافی دانانی جێگیری ئەندامی کۆمیسیۆنی دەبێ بۆ ئەوەی لە کاتی ئامادەنەبوونی خۆی جێی بگرێتەوە. دووەم، موچەی هەر ئەندامێکی کۆمیسیۆنەکە لەلایەنەوە حکومەتەوە دەدرێت کە دایمەزراندووە ماوە لەسەر جێگیرکردنی موچەکان وەک بڕێکی معقول ئەو حکومەتانەی کە نوێنەریان لە کۆمیسیۆنەکە هەیە لە نێوان خۆیان ڕێک دەکەون. سێەم، دەبێ موچەیەوە ئەفسەرە پۆلیسانەی کە لە بەندی 48 ئاماژەیان پێکراوە و هیەوە ئەفسەر و فەرمانبەرانەی تر کە دەکرێت بەپێی بەندی 51 دابمەزرێنن، هەروەها پارەدانی پۆلیسی خۆجێیەتی کە لە بەندی 48 ئاماژەی پێکراوە دەبێت لەو پارانە بدرێن کە وەک باجی گومرگی و تێچوو لە کەشتیوانی وەردەگیرێت. دەبێت کۆمیسیۆنەکە چارچێوەیەکی ڕێنمایی بۆ مەرجەکانی دامەزراندنی ئەفسەران و فەرمانبەران دابنێ. چوارم، دەبێت کۆمیسیۆنەکە چەند بەلەمێکی گەورە لەژێر دەستی خۆی دابنێ بۆ جێبەجێکردنی کارەکانی هەروەک لەم بەشە ناسەرەکیە و لەم پاشکۆیەدا هاتووە. پێنجەم، بۆ جێبەجێکردنی هەموو ئەو کارانی کە پێی سپێردراوە بەپێی دەقەکانی ئەم بەشە ناسەرەکیە و ئەم پاشکۆیەوە لە ناوە چارچێوەی کە تیایدا دیاریکراوە کۆمیسیۆنەکە دەسەڵاتی ئامادەکردن و دەرکردن و جێبەجێکردنی ڕێنمایی پێویستی هەیە. ئەم دەسەڵاتە مافی دەستکاریکردنی بەپێی پێویستی ئەو ڕێنمایە ئێستای هەیە، هەروەها دەسەڵاتی هەڵوەشانەوەی ئەو ڕێنمایانەی هەیە. شەشەم، دەبێت کۆمیسیۆنەکە چوارچێوەیەکی ڕێنمایی دابنێ بۆ چۆنێتی ڕاگررتنی ژمێرکاری ئەو هەموو داهات و خەرجیانەیە ئەو پارانەی کە لەژێر دەسەڵاتیدایە، هەروەها بە وردبینیە و ژمێرکاریانە و بڵاوکردنەوەی، هەروەها لەسەرەتی ساڵانە راپۆرتێک دەربارەی ئەو هەموو داهات و خەرجیانە پێشکەش بکات. ئەم بەشەش بکۆتا هات. بەشی سێیەم، کوردستان، بەندی 62. لێژنەیەکی سێقۆڵی پێک دێت بارەگاکەی لە ئەستەمبول دەبێت. ئەو لێژنەیە لەلایەن بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و نوێنەری کورد دروست دەکرێت بۆ ئامادەکردنی پرۆژەی ئۆتۆنۆمیەکی دەڤەری بۆ ناوچە کوردیەکان لە دوای 6 مانگ لە مۆرکردنی ئەو پەیماننامەیە. سنووری ئەو ناوچەیەش بریتە لە ڕۆژهەڵاتی فورات و باشووری ڕۆژاوای سنووری ئەرمینیا کە لە دوایەوەش دیاری دەکرێت لە سەرووی سنووری تورکیا و سووریا و میزۆپۆتامیا کە لە پەرەگرافی 2 بەندی 27 دەستنیشان کراوە. ئەگەر لە کاتێکیشدا ئەو لێژنەیە لە هەر مەسەلەیەک نەگەیشتە ئەنجامێک، ئەوە هەرێک لە راپۆرتی خۆی لەو مەسەلەیە دەداتەوە حکومەتەکەی. لەو پرۆژەیەدا پێویستە ڕەچاوی تەواوی مافەکانی ڕێگەزی و ئاینی و کلدان و ئاشور و کەمایەتەکانی تری نەتەوەیی و مەسەبی بکرێت. لە نێوە سنوورەی لە سەرووی دیاری کرا. بۆ ئەو مەبەستەش ڕێژنەیەکی تری پێکێنا لە بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و فارسی و کوردی سەردانی مەیدانی دەکەن بۆ هەر دەستکاریەک ئەگەر پێویست بکات لە سنوورەکانی تورکیا لەبەرەوەی ئەو سنوورە لە ژێر مەرجەکانی ئەو پەیماننامەیە تا سنووری فارس. بەندی 63. لەو ساتەوە حکومەتی عوسمانی تورکی پەیمان دەدا بە قایلبوونی بۆ بڕیارانەی کە لە هەردوو لێژنەی ئاماژە پێکراو لە بەندی 62 هاتووە و لە ماوەی 3 مانگیش جێبەجێیان دەکات لە دوای جاردانی. بەندی 64. لە دوای ساڵێکی تر ئەگەر زۆربەی گەلی کورد کە لەو سنوورەی لە بەندی 62 دیاریکرا داوای سربەخۆییان لە کۆمەڵەی نەتەوەکان حەسبە بە ئومەم کرد و بیانەوەی لە تورکیا جیا ببنەوە، کۆمەڵەی نەتەوەکانیش زانیان ئەوانە دەتواننەوە سربەخۆیە بەڕێوە ببەن و ڕاستپێری بکەن، ئاوا دەبێت تورکیا دانیان پێدا بنێ و لە هەموو مافەکانی خۆی لەو ناوچانە دەست هەڵگرێ. وردەکاریە و دەسەڵگرتنەش بابەتی ڕێکەوتنێکی تایبەتی دەبێ لە نێوان وڵاتە هەرە گرنگەکانی هاوپەیمانان و تورکیا. ئەو کاتەش هێزە سەرەکیەکانی هاوپەیمانان هیچ ڕێگریەک ناکەن لە تێکەڵبوونێکی ئارەزومەندانەی ئەو بەشەی کوردستان لە ویلایەتی مووسڵە بۆ ئەو دەوڵەتە کوردیە سربەخۆیەی دروست دەبێت. ئەم بەشەش بەکۆتا هات. بەشی چوارەم، سمیرنا، بەندی 65. حکمی ئەو بەشە بەشی سێیەم وەرگێڕ بەسەر شاری سمیرنا و دەوروبەرێتی کە لە بەندی 66 دیاری دەکرێت تا ئەو کاتەی سنوورەکە بەپێی بەندی 83 تەواو دەستنیشان دەکرێت. بەندی 66. تایبەتە بە دیاریکردنی ئەو ناوچەی پێی وترا سمیرنا ئەزمیری ئێستا وەرگێڕ لە بەندی 65. بەندی 67. لە دوای ئەو بەروارە بە 15 ڕۆژ لێژنێک لە بەریتانی و ئیتالی و فەڕەنسی و ئەندامێکی یۆنانی و یەکێکی تورکی پێک دێت بۆ بەدواداچوونی بەندی 66. بەندی 68. بۆ جیاکردنەوەی سمیرنا و دەوروبەری کە لە بەندی 66 دا هاتووە، هەروەها جیاکردنەوەی ئەو شوێنانەی لە تورکیا جیا دەبنەوە. بەندی 69. هەر تایبەتە بە سەمیرنا. بەندی 7. بەرپرسیارەتی سمیرنا بە یۆنان دەسپێردرێت. بەندی 71. ڕێدەدا بە یۆنان هێزی سەربازی بهێنێتە سمیرنا بۆ پاراستنی ئاسایش.
بەندی 72 دوای 6 مانگ پەرلەمان و دامودەزگای تر لە ناوچەی سمیرنا بۆ نوێنەرایەتیکردنی پێکاتە جیاجیەکان هەڵدەبژێردرێ. دوایی لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە بە زۆرینەی دەنگ چارەنووسیان بەلای یۆنان دیاری دەکرێت. یۆنان دەتوانێت ڕاپرسیە دوابخا بۆ ماوەی ساڵێک بۆ ئەوەی تەواوی ئاوارەکان بگەڕێننەوە. بەندی 73 پەیوەندی کاگێڕی یۆنان و پەرلەمانی دەڤەری سمیرنا بەپێی دەستوری یۆنانی لەلایەن ئیدارەی سمیرنا دیاری دەکرێت. بەندی 74 نابێ سەربازی زۆرەملێ بەسەر خەڵکی سمیرنا بسەپێندرێت و تا خۆیان ساغ دەکەنەوە. بەندی 75 ئاوڕێنمایانەی لە بەندی 86 دێن سەبارە بە پاراستنی کەمایەتی ڕێگەزی و ئاینی لەسەر ناوچەی سەمیرناشی جێبەجێ دەکرێت. بەندی 76 حکومەتی یۆنان دەتوانێت سیستمی باش لە کەنارەکانی سمیرنادا بنێت. بەندی 77 نابێ حکومەتی یۆنان جارێ دراوی تورکیا لە ناوچەی سمیرنا بەهای کەم وەربگرێت تا دەگەنە ئەنجام. بەندی 78 ڕێنمایی و حکومەکانی سەبارەت بە سیستەمی هاتوچۆ ئاوی و وشکانی وی تر لە سەمیرناش جێبەجێ دەکرێن. بەندی 79 سەبارەت بە ناسنامەی تاکە کەسیە لە سمیرنا و تورکانەی ئەوێ هەر بە تورکی دەمێننەوە بۆ پاراستنی و مافەش یۆنان ئەو بەڵێنە دەدات. بەندی 80 هەندێ ئەحکامی داراییە بۆ سەمیرنا. بەندی 81 نابێ هەتا دەرکردنی بڕیاری سربەخۆبوون لە تورکیا سیستەمەکانی بەیتولمالی عوسمانی دەستکاری بکرێن لەبارەی زەکاتی دانەوێڵە و هەندێ جۆری باجی تر. بەندی 82 ڕێکەوتنەکانی داهاتوو بڕیار لەسەر ئەو گرفتانە دەدەن کە لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو مادانەی سەر و پەیدا دەبن لە سمیرنا. بەندی 83 دوای 5 ساڵ لە هەڵبژاردننی پەرلەمان خەڵکی سمیرنا مافی ئەوەیان هەیە ڕاپرسیەک ئەنجام بدەن و داوا لە کۆمەڵەی نەتەوەکان بکەنە و ناوچێ بخەنە سەر یۆنان ئەگەر زۆرایەتی دەنگ ئەوەی ویست ئەو کاتی تورکیا دەبێ واز بێنێ. ئەم بە 6 بە کۆتا هات. بەشی 5 یۆنان. بەندی 84 بریتیا لە دیاریکردنی سنووری تورکیا و یۆنان. بەندی 85 پێکهێنانی لێژنەیەکی 5 قۆڵی بە تورکی و یۆنانیشەوە لە بەندی 15 ڕۆژدا بۆ بەدواداچوونی بەندی 84. بەندی 86 تایبەتە بە هاتوچۆ پاراستنی لە کەمایەتەکانی ئەو ناوچانەی هەموارکردنی سنووری تورکیا و یۆنان دەیانگرێتەوە. بەندی 87 باز لە پێگیریە داراییەکان دەکاتەوە کە لە ئەنجامی ئەم هەموارکردنە دێنەکایەوە. ئەم بە 6 بە کۆتا هات. بەشی 6 ئەرمینیا. بەندی 88 بەپێی مەرج و ڕاستپێرەکانی هاوپەیمانان بەسەر تورکیاوە ئەوە تورکیادان بە ئەرمینیا دەنێ وەک دەوڵەتێکی سەربەخۆ. بەندی 89 تورکیا و ئەرمینیا ڕێک دەکەون لەسەر سنوورەکانی ویلایەتەکانی ئەرزەڕۆم و ترابزون و وان و بەتلیس. ئامەش بەنێوبژی سەرۆکی ئەمریکا دەبێ یان هەر جۆرە چارەسەریەکی تر بۆ ئەوەی سنووری ئەرمینیاش بگاتە دەریا ئەگەر ئەمە وای خواست زەمینی تری تورکیاشی بەگەڕ بکەوێ. بەندی 90 لە کاتی دەستنیشانکردنی ئەو سنوورەی کە لە بەندی 89 هاتووە ویلایەتانە یان بەشێک لێی بخرێنە سەر ئەرمینیا و لەو بارەوەش تورکیا لێی دەکشێتەوە بە هەمان شێوە ڕێکەوتنەکانی سەبارەت بە پابەندی داراییەوە. بەندی 91 لە کاتی بەشینەوەی هەر ناوچەیە کە لە بەندی 89 ئاماژەی پێکراوە بۆ ئەرمینیاوە کۆمیسیۆنێکی سنوور کە بڕیاری پێکهێنانی دوایی دەدرێ لە ماوەی 3 مانگ پێک دێ لە کاتی وەرگرتنی بڕیارەکەوە کاری ئەو کۆمیسیۆنە دیاریکردنی سنووری نێوان ئەرمینیا و تورکیا دەبێت. بەندی 92 لەبارەی دیاریکردنی سنووری نێوان ئەرمینیا و جۆرجیا و ئازەربایجانەوە لە نێو خۆیان ئەگەر دیاریش نەکراوە لەلایەن هێزە هاوپەیمانەکانەوە دیاری دەکرێن. بەندی 93 ئەرمینیا قایل دەبێت بە هەر جۆرە دەستکاریە کە هاوپەیمانان ئەنجامی دەدەن و بە پێویستی دەزانن بۆ پاراستنی و هاوڵاتیانەی کە لەگەڵ زۆرایەتیەکەی خەڵکی ئەرمینیا لە ڕەگەز و ئاین و زمان جیان بە هەمان شێوەش پاراستنی ئازادی هاتوچۆ. ئەم بە 6 بە کۆتا هات. بەشی 7 سووریا و میزۆپۆتامیا و فەڵەستین. بەندی 94 هەریەک لە سووریا و میزۆپۆتامیا بە شێوەیەکی کاتی دەبنە وڵاتی سربەخۆ بەپێی بەندی 22 بەشی یەکەمی میثاقی کۆمەڵەی گەلان دەکەونە ژێر ڕاوێژی وڵاتانی ئینتیداب کراو بەسەریان هەتا و کاتەی دەتوانن لەسەر پێی خۆیان بوەستن. بۆ ئەو مەبەستەش لە دوای 15 ڕۆژی تر لێژنەیەکی سێقۆڵی بەریتانی و فەڕەنسی و ئیتاڵی و ئەندامێکی عوسمانیش پێک دەهێنرێ بۆ بەدواداچوونی و سنوورانەی لە بەندی 27 هاتوون بە جۆرێک بۆ دەستنیشانکردنی سنووری سووریا. نوێنەرێکی ئەوان بەشدا دەبێت بۆ سنووری میزۆپۆتامیاش نوێنەرێکیان ئامادە دەبێت. بڕیاردان لەسەر سنووری تری و دەوڵەتانە و دیاریکردنی هەڵبژاردننی جۆری ئینتیداب لە ئاستۆی هاوپەیمانە سەرەکیەکانی دەبێت. بەندی 95
لایەنەکانی ئەو ڕێکەوتنە قایل بە جێبەجێکردنی ناوەڕۆکەکانی بەندی 22 بۆ ئیدارەی فەڵەستین بەوەی لەژێر ئینتیداب بێ لە چوارچێوەی ئەو سنوورەی هاوپەیمانان بۆی دیاری دەکەن. ئینتیدابکار بەرپرسە لە چالاکردنی جارنامەی 2/11 ساڵی 1970 کە لەلایەن بەریتانیاوە دەرچووە، لایەنەکانی تری هاوپەیمانیش گرتویانەتە بەر بۆ ئەوەی قەوارەیەکی سربەخۆیی نیشتیمانی بۆ گەلی جوولەکە لە فەڵەستیندا بمەزرێنن. دەبێ ڕوونیش بێ هیچ شتێک ڕێگر نەبێت لە مافاینی و مەدەنیەکانی غەیرەجوو هەروەک جوولەکەکان لە وڵاتی تر هەیەە. لایەنی ئینتیداب بەڵێن دەدا بە خێرایی لێژنەیەک پێک بهێنێ لەگەڵ سەرۆکێک کە لەلایەن کۆمەڵەی گەلانەوە دیاری بکرێت بۆ ئەوەی لەو بەندە بکۆڵێتەوە و چی پێویستە بۆ چین و توێژە جیاجەکانی بکرێت. بەندی 96 ئەو مەرجانێ بۆ خاکەی سەر و دانرا لەلایەن هاوپەیمانان بەلایەنی کۆمەڵەی گەلان دەدرێت بۆ ڕازیبوون لەسەری. بەندی 97 بەپێی بەندی 132 ئەو ڕێکەوتنە تورکیا قای دەبێ بە هەموو ئەو بڕیارانەی کە لەو بەشە دەرچووە. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی هەشتم حیجاز. بەندی 98 بەپێی دەقەکانی ئەم بەندە تورکیا دام بە حیجاز دەنێ وەک دەوڵەتێکی سربەخۆ، هەروەها هەموو ئەو ئاسەوارانەی سەر بە عوسمانی لەسەر خاچی حیجاز دادەماڵرێن. بەندی 99 لەبارەی گەڕانەوەی ئیش و کارەکانی شارە پیرۆزەکانی مەککە و مەدینە بۆ شای حیجاز کە پێشتر تایبەت بوو بە سوڵتان، هەروەها ئاسانکردنی سەردانی حەج بۆ هەموو لایەک. بەندی 100 خاوەنشکۆ پاشای حیجاز بەڵێن دەدا کە کاروباری بازرگانی بە یەکسانی دابین بکە لەسەر خاچی خۆی بۆ هاوڵاتی و پاپۆرەکانی وڵاتانی ئەندام لە کۆمەڵەی گەلان. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی نۆیەم میسر و سوودان و قوبرس. بەندی 101 تورکیا دەستبەرداری خاوەندێتی میسر دەبێت. بەندی 102 لەبارەی گۆڕینی ناسنامەی تاکە لە تورکیاوە بۆ میسری. بەندی 103 سەبارەت بەوانەی میسری نین لە پێش 18 ساڵی 1940 لە میسر دەژین، بەڵام دەسەڵاتی باڵای میسری مافی ئەوەی هەیە مافی نیشتەجێبوون بە هەندێک کەس نەدات، هەرچەندە لە سەردەمی عوسمانی مافی نیشتەجێبوونیان هەیە. بەندی 104 سەبارەت بە هەندێک ڕۆتینیاتی کەلوپەل و دابەشی میراتی عوسمانیە لە میسر. بەندی 105 دوای ساڵێک هاوڵاتی میسر ناسنامەی نیشتیمانی وەردەگرێ، هەروەها لە هەر وڵاتێکی جیابوویەوە لە تورکیا ئەو مافە هەیە جگە لە کوردستان وەرگێڕ. بەندی 106 حکومەتی میسری ئازادیەکی تەواوی هەیە لە هەڵسوکەوتکردن لەگەڵ ڕەحیەی تورکی و هەروەها پابەندە بەو مەرجانەی هەن بۆ خۆدامەزراندنیان لە میسر. بەندی 107 هاوڵاتی میسر لە دەرەوە مافی یاسایی لە کنسولیەکانی بەریتانیای گەورە هەیە بۆ پاراستنی. بەندی 108 ئەو کەلوپەلە میسریانەی دێتە تورکیا دەبێ وەک بەریتانی مامەڵەیان لەگەڵدا بکرێت. بەندی 109 سەربەستی هاتوچۆی دەریایی دەکەوێتە دەست بەریتانیا لە جیاتی تورکیا. بەندی 110 ممتەلەکەکانی تورکیا کە لە میسر دەگوازرێتەوە بۆ تورکیا بێکرێن. بەندی 111 هەرچی سەروەت و سامانی گواسراوە و نەگوێزراوەی ئەو تورکانە هەیە کە مافی نیشتەجێبوونیان لە میسر پێنەدراوە، دەبێ بەپێی پشکی ئابووری ڕێکەوتنامەکە مامەڵەی لەگەڵدا بکرێت. بەندی 112 لەبارەی ڕێخستن و دابەشکردنی قەرزەکانە لە نێوان تورکیا و میسری نوێ. سوودان. بەندی 113 لەبارەی چارەنووسی سوودان بۆ بەدەوڵەتبوون و جیاکردنەوەی لە میسر. بەندی 114 سوودانیەکانی دەرەوە مافیان لە کنسولیەی بەریتانیا هەیە بۆ پێویستی. قوبرس. بەندی 115 هەموو لایەکدان بەوە دەنێن کە قوبرس لە ژێردەستی بەریتانیایە لە 5/11 ساڵی 1940. بەندی 116 مافی تورکیا بەسەر قوبرس نامێنێ. بەندی 117 هاوڵاتی قوبرس ناسنامەی بەریتانی وەردەگرێن لە جیاتی تورکی. ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی دەیەم مەغریب و تونس. بەندی 118 تورکیا دان بە پارێزگاری فەڕەنسا لەسەر مەغریب دەنێت لە 30 مارسی ساڵی 1912. بەندی 119 ئەو کەلوپەلە مەغریبیانەی دێتە ناوخاکی تورکیا وەک فەڕەنسی هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرێ. بەندی 120 تورکیا دان بە پارێزگاری فەڕەنسا لەسەر تونس دەنێت لە 12 مایۆی ساڵی 1880ەوە. هەروەها کەلوپەلەکانی تونس کە دێنە تورکیا دەبێ وەک فەڕەنسی مامەڵەیان لەگەڵ بکرێن. لیبیا و دوورگەکانی ئیجا. بەندی 121 مافەکانی تورکیا لە ئۆکتۆبەری ساڵی 1912ەوە بۆ سوڵتانی لیبیا دەبێ. بەندی 122 تورکیا واز لە کۆمەڵێک دوورگە دەهێنێ بۆ ئیتالیا لە ئیجەوە تا کوسی. ناسنامەی مەدەنی.
بەندی 123 و 124 لەبارەی پێدانی ناسنامەی مەدەنیە بۆ ئەو وڵاتانەی لە تورکیا جیابوونەتەوە. بەندی 125 ئەو کەسانەی کە لە 18 ساڵی تێپەڕیان کردووە و ناسنامەی جیایان هەیە و لەسەر خاکی عوسمانی ژیاون بە پێوە پەیماننامەیە بۆیان هەیە لە چارچەوەی وڵاتانەی دروست بوونە بە ئارەزوی خۆیان وڵاتێک لەوانە ئەرمینیا، ئازەربایجان، جۆرجیا، یۆنان، حیجاز، میزۆپۆتامیا، بولگاریا، تورکیا هەڵبژێرن ئەگەر لەگەڵ زۆرایەتی دانیشتوانەکە یەک ڕەگەز بوون. بەندەکانی 126 127 128 سەبارەت بە تاوتوێکردنی پێدانی ناسنامە و مافی گواستنەوە و تۆمارکردنە. بەندی 129 ئەو جولەکانەی ناسنامەی عوسمانیان نییە و تیاشیدا ژیاون بە پەیبەندی 95 هەر هەمویان ئۆتۆماتیکیان دەبنە هاوڵاتی فەڵەستینی. بەندی 130 131 تەواوکاری ئەو پێویستیانەی ناسنامەیە. حکمە گشتیەکان. بەندی 132 بەپێم پەیماننامەیە تورکیا واز لە هەموو ئەو خاک و زەویانەی بەدەر لە تورکیا دێنێت لە هەموو ماف و ئەدرسێک بۆ هێزە هاوپەیمانەکان. تورکیا بەڵێن دەدا دان بە هەر تاوتوێک بهێنێ کە ئێستا دەکرێت لەو خاکانەی لە داهاتوو لەلایەن وڵاتانی هاوپەیمانەوە هەر کاتێک پێویست بکە لەگەڵ هێزێکی سێیەم بۆ ئەوەی دەقەکەی سەر و بشێت بۆ جێبەجێکردن. بەندی 133 ئاماژە بە دامپێدانانی تورکیا بە ئەحکامی پەیمانەکانی تری ئاشتیە کە لەگەڵ وڵاتانی هاوپەیمانی تورکیا کرا. بەندی 134 تورکیا دان بەو سنوورانە دەنێت کە لە ئەڵمانیا، نەمسا، بولگاریا و بۆتان و هەنگاریا و پۆلەندا و ڕۆمانیا و سربیا و کرواتیا و سلۆڤینیا و چیکۆسلۆڤاکیا. بەندی 135 تورکیا دان دەنێت بە هەموو ئەو پەیماننامە و ڕێکەوتنامانەی هاوپەیمانەکان کە لەگەڵ وڵاتانی پێشووتر هەبووە یان تازە دروست بوونە لە ئیمپراتۆریەتی پێشووی رووسیا. هەروەها تورکیا دان بە سەروەری ئەو دەوڵەتانەی ناو ئیمپراتۆریەتی رووسیا یەکێتی سۆڤیەت دەنێ. بەندی 136 ئاماژەیە بە پێکێنانی لێژنێک بۆ دەستنیشانکردنی باری دادگایی لە تورکیا. بەندی 137 تایبەتە بە سزاکان نابێ هیچ نیشتەجێبوونێکی تورکی بە هیچ بیانوویەک نیگەران و بێزار بکرێ لەسەر کارێکی سیاسی یاخود سەربازی یان هەر هاریکاریەکی هاوپەیمانانی کردبێ یاخود هاونیشتمانیانی کردبێ لە ماوەی نێوان 1 ئابی ساڵی 1940 هەتاوەکو جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە سزا بدرێ لە سەراو جۆرە کارانەی سەرەوە. بەندی 138 هیچ کەسێکی دانیشتووی و ناوچانەی لە تورکیا جابوونەتەوە بە پێی ئەو ڕێکەوتنامەیە نابێ نیگەران و بێزار بکرێن لەسەر هەڵوێستی سیاسانەیان لە پاش 1 ئابی ساڵی 1940 یان بەوەی ڕاگەاندنی ڕەگەزنامەیان بە گوێرەی ئەو ڕێکەوتنامەیەی سەرەوە. بەندی 139 تورکیا بەڕەسمی دەستبەرداری هەموو مافێکی دەرەبەگایەتی و دادوەری سەرەوە مسلمانانەی کە دەکەونە ژێر سەروەری و پاراستنی دەوڵەتی ترەوە نابێ هیچ چێژێک گوشارێک ڕاستەوخۆیان ڕاستەوخۆ لەلایەن دەسەڵاتی تورکیەوە دەرحەق بەو کەسانەیان دەوڵەتانە بەکاربێ کە لە تورکیا جابوونەتەوە. پاراستنی کەمایەتیەکان. بەندی 140 تورکیا بەڵێن دەدات کە بە هیچ جۆرێک پێشێلی بەندەکانی 141 و 142 و 147 نەکات. بەندی 141 تورکیا بە تەواوی بەڵێن دەدا بۆ پاراستنی ئازادی بۆ هەموو دانیشتوانی تورکیا بێگوێدانە جیاوازی لە ڕەچەڵەک و زمان و ئاین. بەندی 142 لەبەرەوەی دەسەڵاتی تورکیا لە 1 نۆڤێمبەری ساڵی 1940 تیرۆری کردووە ئەوە هەر گۆڕینێکی ئاینی بۆ ئیسلامەوە ناشەرعیە دەبێ ئینتیمای ئاینیان وەک پێشوو ئەو بەروارە بگەڕێتەوە بە تەواوی ئازاد بکرێن و تەواوی مافەزەوتکراوەکانیان بگێڕدرێتەوە. بەندی 143 لەبارەی جێڕانەوەی خەڵکە دەرکراوەکانی کەمایەتیەکانە هەروەها بۆ ڕێخستن و ئاڵوگۆڕی دانیشتوانی تورک و یۆنانە بۆ هەردوولا. بەندی 144 لەبارەی جێڕانەوەی و کەمایەتیانەی ماڵ و مڵکیان لێ داگیر کراوە. بەندی 145 هەموو خەڵکی تورکیا یەکسان بەرامبەر یاسا هەروەها هەموو لایەکیش ئازاد دەبن لە بەکارهێنانی زمانیان بەشداری لە هەڵبژاردن و بە ئەندازەی خۆشیان نوێنەرایەتیان هەبێ. بەندی 146 لەبارەی دانهێنانی تورکیایە بە بڕوانامەکانی بیانیەوە. بەندی 147 لەبارەی ئازادی بەکارهێنانی زمانی هەر کەمایەتێکە لە خوێندن لە دام و دەستگا زانستیەکاندا. بەندی 148 لەو شار و ناوچانێکەوە کەمایەتیە زۆرایەتی پێک دەهێنن دەبێ بە دادگەریانە بەشیان لە داهات و خزمەتگوزاری پێ بدرێ. بەندی 149 لەبارەی خوێندنی ئاینیە لە کەنیسەکان. بەندی 150 لەو ناوچە شارانەی کە کەمایەتی ئاینی غێرە ئیسلامی لێ زیادە نابێت تۆبزیان لێ بکرێت لە پابەندبوون بە شەعائیرە ئیسلامیەکانەوە. بەندی 151 تورکیا قایلە بە هەر تاوتوێک لە نێوان هاوپەیمانان و کۆمەڵی گەلان سەبارەت بەو ئەحکامانەی سەرەوە.
لە بەندی 152 هەتا بەندی 164 سەبارەت بە دیاریکردن و سنووردانانە بۆ قەبارەی هێزی چەکداری تورکیا لە هەردوو بەشی دەرەک و سوپا بە جۆرێک سوپای تورکیا لە 50,000 کەس تێنەپەڕێ وەک لە بەندی 155 و 164 هاتووە. تەنانەت ژمارەی پاسەوانانی سوڵتانیش دیاری کراوە. لە بەندی 165 هەتا بەندی 169 هەر درێژکراوەی بەشە عەسکەریەکەی تورکیایە و باس لە چۆنێتی داڕشتنی پەیڕەوی ناوخۆ و بەرپاکردنی هەردوو جۆری سیستەمی تەجنید و خۆبەخش بۆ هەموو لایەک. بەندی 170 سەبارەت بە باج و گومرگە بۆ تورکیا. لە بەندی 171 هەتا بەندی 176 سەبارەت بە چەکداماڵینی هێزەکانی تورکیا تەسلیم بە هاوپەیمانان دەکاو لە کارگەکانیش نابێت چەکی قەدەغەکراو دروست بکاو ئەو جۆرە کارگانە بکا بە کارگەی بازرگانی. هەروەهاش کڕینی چەکیشی بۆ دیاری بکرێت. بەندی 177 هەتا 180 سەبارەت بە چەکداماڵین و هەڵۆشانەوەی دام و دەستگای سەربازی تورکیا لەسەر دەریا و سنووری ئاسیاوی و ئەوروپیەکەی دەریایی. بەندی 181 تا 190 بۆ داماڵین و سنووردارکردنی چەکی دەریاییە لە بەلەم و غەواسە و کەشتی گەورە دروستکردن و بەکارهێنانی بێتەلیش دەگرێتەوە. ئاسمانی لە بەندی 191 هەتا 195 سەبارەت بە چالاکی ئاسمانیە لە فڕۆکە و کۆپتەر تیایدا هاتووە فڕۆکەکانی هاوپەیمانە بە تەواوی ئاسمانی تورکیا دەسوڕێنەوە هەتا هێزە هاوپەیمانەکان لە تورکیا دەردەچن و لەو ماوەیەش جمجۆڵی ئاسمانی تورکیا و بەهێزکردنی دەوەستێ بۆ ماوەی 6 مانگ. لە بەندی 196 هەتا 199 هەر لەبارەی دانانی چاودێریە لەبارەی حکامەکانی سەرو بۆ چەککردنی سوپای تورکیا. بەندی 200 تاوەکو 205 بۆ چاودێری هێزی سەربازی تورکی و زانیاری پێدانە بۆ جۆرەکانی چەک لە وشکانی و دەریایی و ئاسمانی و سوپای تورکیا بۆ بە ئەندازەی و هەرێمەی بۆی دەمێنێتەوە. ئەحکامە گشتیەکان لە بەندی 206 هەتا 207 سەبارەت بە بەندەکانی وەستانی شەڕ جەنگی جیهانی یەکەم بوو لەگەڵ عوسمانی لە 30 ئۆکتۆبەری ساڵی 1970 بە ئاگربەستی مورس بەناوبانگە. هەروەها تورکیا نەتوانێت لەگەڵ وڵاتێکی تری بیانی هاوکاری بکە. لە بەندی 208 تاوەکو 216 سەبارەت بە دیل و کەلوپەلەکانیانە هەروەها مافی گەڕانەوەیان بۆ وڵاتی خۆیان لەسەر حسابی تورکیا دەبێت تورکیا ڕێ بە دیلکرا و دوورخراوەکانی تورکیاش بدا بگەڕێنەوە نێو تورکیا بێ ئەوەی سزایان بدات. بەندی 217 لایەنە باڵەکان دەستبەرداری هەموو ئەو بڕەپارانە دەبن کە لە ڕۆژی پێدانی دیلەکانی جەنگ خەرجیان کردووە. گۆڕەکان بەندی 218 هەتاوەکو 224 سەبارەت بە گۆڕی و سەرباز و پلەدارایەکە لەو جەنگە تێکچوویە بۆ چۆنێتی پاراستنیان و جێڕانەوەیان و کاراسانی دۆزینەوەیان. بەندی 225 گۆڕی دیلەکانی جەنگ یاخود گیراومەدەنیەکانی گەلانی جیاوازی سەرانی شەڕ دەبێ بە دروستی بە پەیبەندی 224 بپارێزرێت. سزاکان بەندی 226 هەتا 230 سەبارەت بە دادگایکردنی ئەو سەرکردە سەربازیە تورکیانەی کە داواکراون و تاوانی جەنگیان هەیە یاخود لە میانەی جەنگ جیهانی ساڵی 1914 هەتا 1918 تاوان و کوشتاریان کردووە دەبێت تورکیا هەمیان بە بەڵگەنامە و تەسلیم بە دادگاکانی ئەو وڵاتانە بکە کە داوایان کردوون. ئەو حکومە هاوڵاتیە وڵاتانەش دەگرێتەوە کە لە تورکیاوا جیا دەبنەوە. تورکیاش دام بە سەرنجامی دادگا بڕیار و جۆری سزاکە رازی دەبێت. قەرەبووی جەنگی بەندی 231 هەتا 257 سەبارەت بە قەرەبووی جەنگیە دەکەوێتە سەر تورکیا وەک چۆن ئەڵمانیا و نەمسا و مەجەر هەریەکە بەڕێکەوتنی وا ئەو قەرەبووی جەنگ دەدەن. بەشێک لەو قەرەبوویە جەنگی حوسمانی دەکەوێتە سەر وڵاتانەی وا لێی جیا دەبنەوە. بەندی 258 هەتا 268 لەبارەی پەیوەندی دەریایی تورکیا و ئەڵمانیایە و چۆنیەتی جێبەجێکردنی ناوەڕۆکیە و مادانەی سەرەوە. پەیمان نامەکان بەندی 269 هەتا 280 سەبارەت بەو ڕێکەوتنە دووەلیانەی پێشووە کە لە سەدەی 19 تا 20 کراوە هەتا تورکیا پێوە پابەند بێ. لەوانە ڕێکەوتنامەی بەریدی گواستنەوە بروسکە هەندێک ڕێکەوتنی تری نوێژ دەکرێت لەبارەی ماکێن و ئۆتۆمبیل و سکەی شەمەندەفەر و هەندێک ئاماری گشتی و کارە مرۆیەکانی تر و پاراستنی تەندروستی و پەیینی زەویزار و هەروەها چارچێوەیەکیش دابندێ بۆ تورکیا لەی دەرنەچێت لە مۆرکردنی و ڕێکەوتنامە دووەلیەکان. هەروەها هەموو ئەو ڕێکەوتنانەی لەگەڵ ئەڵمانیا و نەمسا و بولگاریا و مەجەڕی کردووە لە 1 ئۆگۆستی ساڵی 1914 هەڵدەوەشێتەوە.
مڵکی پیشەسازی بەندی 281 تا 286 سەبارەت بە جێڕانەوەی مافی کۆمپانیاوە کە سوبیانیانەیە کە لەو جەنگە لە سنووری تورکیا زەرەر و زیانیان وەبەر کەوتووە. مڵکیەت و ماف و بەرژەوەندی تر بەندی 287 303 سەبارەت بەو زەرەر و زیانە گشتیانەی ئەوانەی لە نێو خاکی تورکیاوە بەرهێنان و کاری گشتیان کردووە. هەروەها ئەو قەرزانە بە نرخی دراوی پێشجەنگ کە دووچاری دابەزینی نەبوو و بژمێردرێنەوە. گرێبەستەکان بەندی 304 هەتا 309 لەبارەی ماف و سەرنجامەکانی گرێبەستەکانی تاک و کۆی کۆمپانیا و هاوڵاتیانی وڵاتانی هاوپەیمانانە و ئەو وڵاتانەی لە تورکیا جیاکراینەوە. کۆمپانیا و ئیمتیازەکانی بەندی 310 هەتا 317 لەبارەی مافی کۆمپانیاکان و زەرەرزیان لێکەوتۆکانیانە و هەموو ئیمتیازاتانی وڵاتانی تەوەریش لەسەر خاکی تورکیا هەڵدەوەشێنێتەوە یان دەکەونە ژێر دەسەڵاتی هاوپەیمانان. ئاسمانی بەندی 318 هەتا 327 لەبارەی مافی فڕین و ڕەتبوونی فڕۆکەکانی هاوپەیمانانە بەسەر خاک و ئاوی تورکیا و هەروەها نیشتنی لە فڕۆکەخانەکانی چ ئەوەی هەیە چ ئەوەی تازە دروست دەکرێت. هەموو بەندانە بەسەر تورکیا دەسەپێنرێن تا دەچێتە نێو کۆمەڵەی گەلانەوە. دەربەند و بەندەر و سکەی ئاسنی و مافە گشتی و جۆراوجۆرەکانی تر بەندی 328 تا کۆتابەندی 443 لەبارەی ڕێپێدانی تورکیا بە هاتوچۆی دەریایی و ئاسنی بێ قەدەغا دەتوانێت جۆرێک لە باجۆرگرێ و لە بەندەکانی دواییش ئەحکامەکانێتی و پاراستنی سکەی ئاسنی و کابیرەکانی پەیوەندی تەلەفۆنی و بەریدی تا دەگاتە پاراستنی سەرچاوەی ئاو و ئاوەدانی و دیواری ئاودێری هەروەها بە پابەندبوونی تورکیا بە ڕێکەوتنەکانی سەبارەت بە بازرگانیکردن بە چەک و تەقەمەنی و خواردنەوە کحولیەکان تا دەگاتە پابەندی بە مەوادی ئەسەری لە کتێب و بەندی داتەشرا و خەزێنە و بەڵگەنامە. لە دوابەندی 433 باس لە بوار هەبوون بۆ هاتنە ناو ئەو ڕێکەوتنەی رووسیاش دەکا ڕێکەوتنەکە لەگەڵ جاردانی ئاکتیڤ دەبێت. لە کۆتاییدا ئام ڕێکەوتن نامەیە لە شاری سیڤەر لە دەیابی ساڵی 1920 مۆر کرا. دەقی ڕێکەوتن نامەکەش دەدرێتە ئارشیفی کۆماری فەڕەنسا و دوایش بە فەرمیکراوی دەنێردێتە ئەو وڵاتانەی مۆریان لەسەر کردووە. ئەم بەشەش بە کۆتا هات. دوابەشی کتێبی بەندەکانی کۆنگرەی سیڤەر و خوێندنەوەیەکی تر بە کۆتا هات. وەرگێڕ لە چەندێرەکدا سەلام ناوخۆش بەکرد. یەکەم لە ساڵی 1966 لە دەی زێبارۆک هەولێر لەدایک بووە. دووەم لە ساڵی 1987ەوە نووسین لە ڕۆژنامە و گۆڤارەکان بڵاو دەکاتەوە. سێیەم هەتا ئێستا نزیکی 30 کتێبی لە بوارە جیاجیەکانی فەرهەنگ هێزر زمانەوانی مێژووی سیاسی و وەرگێڕان بڵاو کردوتەوە. چوارەم لە چەندەها کۆنفرانسە زانستیەکانی زانکۆکانی هەرێم بەشداری کردووە. پێنجەم ئێستا پرۆفیسۆری یاریدەدەرە لە زانکۆی سلاحەدین و قوتابی دیکتۆرایە لە بەریتانیا. ئەم پەرتووکە بە کۆتا هات بە هیوای زانیاری زیاتر بۆ هەموو لایەک.